بەسەر هاتەکانی شەشەم لاپڕا 270 ناو نون سین تەمەن 14 ساڵ دانیشتووی شاری کەرکووک تەمەنی لەشفرۆشی 3 ساڵ ئاستی خوێنەواری نەخوێندەوار ڕێگای فێربوون باوکی فێری کارەکەی کردووە چاوپێکەوتنی یەکەم ناوم نون خەڵکی کەرکووکم مەوالیدم 1991 میلادیە پرسیار تا پۆلی چەندت خوێندووە هەر نەم خوێندووە پرسیار بۆ وەڵڵاهی دایکی خۆم نەبووە بەشەر کە دایکی خۆی نەبوو پاشانیش نایان ناردوومەتە مەکتەب پرسیار چەند مناڵن هەر من تاقانم پرسیار دایکت چی لێ هاتووە مردووە یان تەلاق دراوە داوای لێبوردن دەکەم بەڵام زۆر حەز دەکەم تێبگەم چونکە ژیانی تۆ زۆر گرنگە بۆ من بە من دەڵێن مردووە بەس نازانم ڕاستی من هەر بەڕەسم دایکی خۆمم دیوە پرسیار باوەژن هەیە بەڵێ پرسیار تا ساڵی چەند لە کەرکووک بوون هەر لە کەرکووک بوون نا باوکم پیرار بوو ڕای کردووە هاتووینەتە سلێمانی لە کاتی ڕاکردنەکەدا باوکم بۆمی گێڕاوەوە چووینەتە ئێران ماوەیەک لە تەهران بووین ئیتر دایکم زگی بە من هەبووە گەڕاونەتەوە بۆ کەرکووک پاشان من بوومە لە دایک پرسیار باوژنەکەت لەگەڵ باش بوو نە زرداکم زۆر خراپ بوو کەشوم کرد و هاتمەوە زۆر خراپ بوو کەشوشم نەکردبوو هەر خراپ بوو لەگەڵما پرسیار کێ دایکی بەشوو مامە گەورەکەم باوکمی هەڵخەڵەتان قسەی بۆ کرد وتی کوڕێکی وا باشە و وا باشە ئیتر 2-3 ڕۆژی تر ئەیدەم بەمێرد وەڵا دامی بۆ ماڵە دەڵاڵە ئەوانیش دامیان بەمێرد پرسیار یانی کێ تۆی دا بەمێرد دەڵاڵ دامی بەمێرد پرسیار تەمەنت چەند بوو بەخوای هێشتا خۆم نەناسی بوو لە ماڵە دەڵاڵەکە خۆم ناسیەوە مەمکم نەکردبوو بەباشی پرسیار دەڵاڵەکە ناوی چی بوو وەڵڵا نازانم باوکم ناوی دەزانێ ئیتر خەڵک دەچوو بۆ ماڵیان پرسیار ئافرەتی لا بوو ئەو دەڵاڵە بەڵێ پرسیار لێرە بوو یان لە کەرکووک نا لە هەولێر ئەچوون لە مزگەوت سوالکە روشتیانە هێنا یان بە پارە مێردیان بۆ یەکێکی وەک من دەدۆزیەوە پرسیار پیاوی بۆ تۆ هێنا کچ بووم ئەو کاتە ئەو دەڵاڵە منی دا بەمێرد پرسیار چۆن پیاوێکی بۆ هێنام لە پێشا پیر بوو تەمەنی باپیرەمی هەبوو ئەیوت ئیلا ئەبێت تۆ شووی پێ بکەی ئیتر من وتم ئاخر منداڵم با دانیشم بەدڵی خۆم بێت ئەیوت نا ئیلا ئەبێ مێردی پێ بکەی پرسیار ئەو پیاوە خۆی ژنی هەبوو بەڵێ ژن و ماڵ و مناڵی هەبوو پرسیار باش بوون لەگەڵێ باش بوون بەس پیاوەکە خراپ بوو لەگەڵم ئەیوت هەر دەبێ بەدڵی من مێرد بکەی پرسیار ژنی ئەو پیاوە قەت پیاوە هەر لەگەڵی بخەوێ من نەمەبینی بەس ڕۆژی زیاد لە 200 پیاو ئەهاتن پرسیار ئەی ئەو پیاوانە بۆ دەهاتن ئەهاتن سەیری منیان دەکرد یان سەیری کچی تریانە کرد ناڵێم هەرەوە ئیشیان بوو هیوا هەبوو گەورە بوو دڵی بە من دەسووتا دەیوت زۆر منداڵە نامەوێت کچم بە قەت ئەوەیە پرسیار ئیتر چۆنیان دای بەشوو وەڵا کوڕێک هات تۆزێک وەک نوقسان وا بوو بەڵام مناڵ کار بوو منیش وتم باشە وەڵا هەتا منیاندا پێی 100 مەلایان پێکردم چونکە مەلا ماری نەدەکردم ئیتر مەلایەکیان هێنا لە گوندێکەوە هەر چۆن بوو مارەی کردم بەس کە ڕۆی وتی توخوا کچم گەردنم ئازاکە منیش وتم گەردنە ئازاد بێ زۆر عەقڵم بەو شتانە نەئەشکا پرسیار بۆ وتی گەردنم ئازاکە وتی زۆر مناڵە هێشتا باڵق نەبووە گوناح مەگات ئەوان وتیان مناڵ نییە خۆی باڵای نییە ئیتر لە ماڵ دەڵاڵەکە منیاندا و ماڵیان ڕازانەوە و دامیان بۆ کوڕا تێبینی باڵق واتە گەیشتوو باڵق نەبووە لێرەدا واتە هێشتا نەگەیشتۆتە تەمەنێکی گونجاو واتە هێشتا لە قۆناغی دوا منداڵیدایە و تەنانەت هێشتا هەرزەکاریش نییە کە ئەمەش دەکاتە پێنەگەیشتنی بایۆلۆجی لە ڕووی سێکسیەوە پرسیار ناوی چی بوو ناوی کاف بوو باوکی مردبوو دایکی هەبوو 5 برابوون پرسیار چۆن گواستیتیەوە ئیتر ڕۆژێک منیان بردە ماڵی مامە گەورەکەی شەو لەوێ خەوتم بۆ بەیانی منیان برد بۆ ساڵۆن ئیتر نانیان ڕێخست بەدلە بۆ من نەئەبوو زۆر گەڕاین خاوەن ساڵۆنەکە زۆرە گریا پێم وت دادا تو خوا بۆچی بۆ مەگریت ئەیوت من بە خەیاڵیش ئەو شتانم نەدیوە ئیتر بەدلەیەکیان هێنا بەو خوای 3 مەتر لە عەرزەخشا ئیتر وتیان نابێ چون جلی کوردیان بۆ هێنام بە جلی کوردی منیان گواستەوە منیش هەر ئەگریام پێم ناخۆش بوو مێردم کرد
هەموو خەڵک خەفەتیان بۆ ئەخواردم ئیتر پێیانەوتم مەگری دوایی بۆمان باسکە بزانین چۆن بوو کە ئەو ڕۆژەی من بووم زاواکە لە من زۆر تووڕە بوو بەوە دازانیم کە کەم عەقڵە یان نوقسانە چونکە لیک بەردەمیا دەهاتە خوار هەموو گیانی و سەری هەر دەلەرزی شەلەلی هەبوو بە خواریش دەڕۆشت پرسیار بۆ لێ تووڕە بوو شەو هەر دەیوت ڕاکشێ اینجا هەر دەروژووری بوو دوو جار فێی لێ هات دایکی و ئامۆژنی هەر چاویانە بەست و دوعایان لەسەرە خوێن من وەختا بوو بتۆقم ئیتر بەیانی خەوت بووم ئەوان عادەتیانە هەدیە و شتی وا دێنن لە بەیانیدا منیش وتم هەستە بڕۆ لە حەمام خۆت بشۆ شەو هەموو گیانی پیس بوو کەچی کە خەبەری بووەوە لی دام و سەری کێشان بە کەنتۆرەکەدا و قژمی گرتبوو خۆشی وەک ژندەی قیژان دەمی کەفی کردبوو بە سێ کەس هەتا منیان دەرباز کرد ئیتر دایکی هەر دەیوت هیچ نییە باش دەبێت پرسیار ئەو شەوە لەگەڵ تۆ خەوت بوو بەڵێ پرسیار توانی لەگەڵە بخەوێ پێیان دەوت فێریان کرد لە پشت دەرگا وەستا بوون هەر بانیان دەکرد و چرپە چرپ بوو پرسیار کچ بوویت بەڵێ پرسیار ئازارت نەبوو بەرەوەڵڵا 3 ڕۆژ لەژێر جێگە کەوتم ئیتر بردیانم بۆ خستەخانە نەزیف بووم ئیتر کوڕەکە هەتا 4 ڕۆژ نەها بۆلام ئیتر هەر بەڕاستی ڕەحمم دێشە ئیتر کە پەڕۆکەیان بینی منیان شاردەوە عادەتیان وا بوو منیان برد لە شوێنێک دایان نام بردیانم بۆ لای ژنەکان مامەکەی هات پەڕۆکەی بینی ئیتر مامەکەی ڕۆشت من هاتمەوە خەوتم ئیتر دوایی خەسووم هات و وتی بڕۆ خۆت بشۆ منیش زۆر گریام تێبینی پەڕۆ مەبەستی لەو پەڕۆیە کە لە کاتی شوکردن ناپێویستە کچ دای بخا لەسەر جێگای خەوتنەکەی بۆ ئەوەی ئەو خوێنەی لە پەردەی کچێنیەوە دێتە خوار ئەنجامی یەکەم پرۆسەی سێکسکردن کەوێتە سەر ئەو پەڕۆیە پاشان پێویستە کە سوکاری کوڕەکە و کچەکە ئەو پەڕۆیە ببینن بۆ ئەوەی دڵنیا ببن لەوەی کە کچەکەیان پێشتر سێکسی نەکردووە لەگەڵ کەسێکی تر چونکە ئەگەر سێکسی کردبێت ئەوە ئەو خوێنەی نابێت پرسیار بۆ ئەمود من غەریبم کەس نەبوو لە عەشرەتی من کە حەفلەم کرد کەس نەبوو لە شایی من ئیتر ئەگریام هەمووی عەشرەتی کوڕەکە بوو تا 4 ڕۆژ 5 ڕۆژ دەگریام ئیتر دوایی ڕاهاتم پرسیار تا چەند لەلای ئەو پیاوە بووی 4 مانگ مشتێ پرسیار ئەی بۆ ڕۆشتی ئیتر هەموو ڕۆژ گوێنی پیسی ئەدامێ ماڵیان لە لادێ بوو ئەوان بادینی بوون ئەیوت تۆ تورکمانی تورکمان سەگ و سەگ بابە تێبینی دیارە ئەو کوڕە خۆی ڕاسیست بووە چونکە بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستان لەو جۆرە بیر ناکەنەوە کە هەر کەس لە نەتەوەیەکی تر بێ ئیتر دژی بن پرسیار تۆ تورکمانی بەڵێ ئەیوت تورکمان سەگ و سەگ بابە لە خۆیەوە قسەی بە کەسانی بەرپرس داوە پرسیار سکر نەبوو نا جاجاریش دەیوت ئەچم لەگەڵ خەڵکی لەشفرۆش سێکس دەکەم پرسیار بۆ وایدەوە تا من خەفەتی پێ بخۆم پرسیار هەموو شەو لەگەڵت دەخەوت نەوەڵڵا ژن و مێردایەتی لەوانەیە بزانی ژن هەر نەخۆش دەبێ کەچی ئەو ئەڕۆشت جێی لە من جیا ئەکردەوە ئەبوایە من بچوومایە ئەوم ئاشت کردایەتەوە یان لە پڕ دەتۆرا وەک منداڵ یان دەیوت وەرە تۆ بە بەکەر من سوات پشتت دەبم پێکەنینێکی درێژ پرسیار خۆشت دەویست ئەرە وەڵڵا خۆشم دەویست بەڵام ئەو کەوایە کرد من ڕقم لێی بێ ئیتر دایکی خوا هەڵ ناگرێ بۆ من زۆر باش بوو خوشکێکی هەبوو بۆ من زۆر باش بوو ئیتر ئاوا سەیریان دەکردم ئەیوت خۆزگایە کچی من بوویتایە مامەکەی هەموو جارێ هات بۆم ئەگریا ئەیوت خۆزگە تۆم مارە نەکردایە اینجا باسی حیاتی خۆمم بۆ دەکرد ئەموت بێ دایک بووم یعنی بەڕووتی خەوتم باوکم نەبوو لە پارکی ئازادی خەوتوم لە سەرچنار خەوتوین اینجا دەربەدەر بووین من و باوکم پرسیار دوایی ئیتر نەحەوامەوە لەگەڵی دایکی برنیەوە بۆ ماڵی زرداکەم وتی فایدەی نییە کوڕی من بۆ ژن نابێ پرسیار لە کەیەوە باوکت دەستی کردووە بەو ئیشە مێردم کرد تۆرام هاتم بۆ ماڵی باوکم ئێستاش پیاوەکەم تەلاقی نەداوم جیا بوومەتەوە لێی سەیر دەکەم لەگەڵ زردایکم هەر پسی پسیانە و هەر قسان دەکەن ئەمنیش وتم بزانە چ قسەی خۆیان دەکەن پرسیار لەکوێ سلێمانی ماڵی خۆمان لە سمود بوو ئیتر خۆم کراسی کوردیم ئەکردە بەر و لە ماڵیشەوە کەچی سەیرەکەم زرداکەم دەستی دەهێنا بەسەرمدا و ماچم دەکا و ماستاوم بۆ دەکا و ئیتر باوکم وتی هەستە خۆت بگۆڕە و میکیاجکە و خۆت جوانکە ئیتر منیش میکیاجم نەدەزانی هەمووی پەڵەپەڵە کردبووم پرسیار باوکت میکیاجی بۆ کڕیبووی لە ماڵی مێردەکەم بۆیان کڕیبووم لەگەڵ خۆم هێنابووم ئیتر تەحدیدێکی گێڕم کردبوو
بە پێکەنینەوە هیچم نەدەزانی تر پانتۆڵێکی تەسکی لە پێ کردبووم ئیتر هەر تەعەجوب ئەمام ئەموت خوایە چییە باوکم بۆ وام لێ دەکا ئیتر هاتین بۆ سلێمانی تۆزێک گەڕاین و پیاوێک خوا بیگرێ ئەو فێری باوکمی کرد پرسیار چوونە ماڵی ئەو پیاوە نە ئیتر بە باوکمی وت وەڵا کچەکە جوانە و باشە و پارەی باشت دەست دەکەوێ ئەو ئیشەی پێ بکە ئیتر هەر لەم قسانە ئیتر باوکیشم یعنی سەیرم کرد لەگەڵم باشە و دەست دەهێنێ بەسەرمدا و هەرچیم دەوێ بۆم دەکا و لەگەڵ ئەو پیاوە هەر قسە ئەکەن منیش وتم تخوا باوکە دایکم چی بەسەر هاتووە ڕاستیم پێ بڵێ حەزمە کرد بزانم دایکم چی بەسەر هاتووە دەمزانی ئەوان قەت ڕاستی بە من ناڵێن پرسیار لەو قسانەی بینی ئەوان تێ ئەگەشتیت نە ئەو کات من نەمدەزانی ئەوان باسی کام ئیشەکەن پرسیار کە هاتن بۆ سلێمانی ئەو دوو شەوانە لەکوێ خەوتن لە فندق لەوێ خەوتین پرسیار لەوێ کەسی بۆ هێنای نە ناڵێم ئەو کاتەیتر ئەو پیاوە فێری دەکرد ئیتر بۆ بەیانی بردینی بۆ ماڵێک ماڵەکە ناسراوە بە فائەسوور ئیتر چووم سەیرەکەم ئافرەتەکە ئایلەیە و منیش وتم بەشکم باوکم لەو ماڵە من دانێ و ئیتر ڕزگارم لێ لە زەرداکەم چونکە زۆر خراپ بوو بەو خوایە ئەوەندە خراپ بوو لەگەڵم چەند جار بوراومەتەوە لە ژێردەستیدا بەلێدان ئیتر بە ماسی هەلەی ئەدام بە سۆندا هەرچی بە دەستی پاتایە دەستی لێمی ئەدا ئیتر ئەمە دار بێ بەرد بێ خەیاڵی بۆ ناشکێ سەرمەشکێیان شتێ ئیتر لە ماڵ ئەو ماڵە مام کە ژنەکەی ناوی بەخان بوو ئیتر وتی بڕۆ بۆ حەمام خۆت پشۆ خۆت جوان بکە ئیتر گوێزان و هەموو پێویستێکی حەمامی بۆ هێنام وتی لەشت پاکەرەوە ئیتر منیش باش نەم ئەزانی بەو خوایە هەموو لەشی خۆمم بڕی بوو ئیتر خۆی هاتە حەمام بۆی کردن و خەریکم بوو زوزوو ئەیوت تۆ ژنی چی بووی بۆ نازانی ئیتر سەیرەکەم ڕازانیە و تەسریحەیەکی بۆ کردم و بۆنی لێدام و ئیتر جلێکی لەبەر کردم ئاوها زەوقی بوو کەمێک تەنک بوو قاتی ناوماڵ بوو ئیتر پیاوێکی تری لێ بوو فائەسوور خۆی لەوێ بوو ئیتر منی شەرمم دەکرد ناوی جسمم بەدەرەوە بوو ئیتر پیاوەکە خۆی کردە ژوورەوە ئیتر وتیان بڕۆ ژوورەوە هەرچی پێوتی ئەو پیاوە بە قسەی بکە ئیتر منیش چوومە ژوورەوە یەکەم جار وتی خۆت ڕوودکەرەوە وتم خۆم ڕوود ناکەمەوە وتی عاقڵ گیان بە قسەم کە زەرەر ناکەی شتێکی خۆشت فێرەکەم دوایی زۆر حەزی لێ دەکەی وتی شتێکت لێ دەکەم بزانە چەند خۆشە هەرواز ناهێنی دوایی منیش خۆم ڕوود کردەوە ئیتر هاتەلام ئیشی خۆی کرد دوو جار لەسەر یەک سێکسی لەگەڵ کردم زۆر ئەزێتی نەدام ئیتر ڕۆشتە دەرەوە من زۆر باشتم نەدەزانی ویستم خۆم لەبەرکەمەوە کەچی خۆی کردەوە بە ژوور داوتی خۆت مەگۆڕە هاتمەوە بۆ لاجارێکی تریشم دەوێ منیش وتم بۆ گەڕایتەوە وتی تەماحم تێدایە دەبێ بە شێوەی نادروستیش سێکس بکەین لەیەکەوە وتم بێ ئەخلاقی ئەدەبسز بڕۆ ئیتر وتی ڕۆڵە من ئێستا سێکسم لەگەڵ نەکردی ئیتر ئەخلاقی چی ئیتر منیش زۆر بەزەین بە خۆما هاتەوە خەفەتم خوارد گریام بەڵام ئەو هەر هات ئەوەی ویستی کردی پرسیار یەکەم جارت بوو سێکسی نادروست بکەیت بەڵێ پرسیار ئازارت هەبوو بەڵێ ئەی چۆن زۆریش ئەوەندەی زەخت لێ کردم تونت گرتبوومی هیچ بەزەیی پیامان نەدەهاتەوە ئیتر دوایی ئەو ژنا بەخان هاتە لام و پێی وتم ڕۆڵە تۆ بۆ ئەو ئیشە هاتووی باوکی بۆ ئەوە تۆی هێناوە تەلامان دەبێت دڵی خەڵک رازی بکەی پیاو هەرچی وت بۆی بکە خۆقەی چێکە باوکت پارەت پێ پەیدا دەکا بۆیە هێناویتی بۆ لای من عاقڵ بە اینجا من چەند جار لە باوکم تووڕا بووم ئەموت باوکە تۆ بۆ ناچی کار بکەیت کرێکاری بکە بۆ من والێ دەکەی ئەی بەکچی خۆت والێەکەی ئەیوت قەرزارم جا باوکم قەرزار بوو کارێکی نەدەکرد پرسیار باوکت لەگەڵ خۆت هیچی کرد نا خۆی نا پرسیار شەرم مەکە باوکم من دەمەوێت تێبگەم تا چارەسەرێک بۆ خەڵکی تر بدۆزینەوە من شەرم لە تۆ ناکەم وەک دایکمی خۆی نەهاتەوە بەس فائەسوور هاتەوە ڕەفیقەکانی هاتوون ئیتر ماوەیەک لەو ماڵە بووم ئیتر تووشی نەخۆشی بووم پرسیار لە ماڵی فائەسوور تووشی کەس بووی بێتە لات و بەڵام بەزەیی پیاتا بێتەوە بەڵێ هەر یەکەمین جار کە لە ماڵی ئەوان بووم کوڕێکی گەنج هات ناوی چ بوو چی چ شەڕی لەگەڵ ئەو خۆرە دەکرد ئیتر ئاوها هاتە ژوور وتی وای وەڵڵا من ناتوانم قەت جنس لەگەڵ تۆ ناکەم پێم ناکرێ کەمێ خۆم تەخیرەکەم با ئەوان نەزانن هیچم نەکردووە منیش پێم خۆش بوو نیکە ئیتر وتی تۆ مناڵی ناسکی نابێ ئێستا جسمت تێک دەچێت ئیتر وتی تۆ یەکێکە پێویستە ڕێگەت پیشان بدات ئیتر منیش زۆر باسی خۆمم بۆ کرد خۆمان تەخیر دەکرد ئیتر زۆر جاریتر ئەهات بۆلام بەس بە قەزەی جنسی نا لای ئەوان وای نەئەوت بە حساب جنسەکەین
بەس خۆی تەخیرە کرد. اینجا ئەو هەموو شتەی ئەهێنا هەر بە سنووقەی هێنا. ئەیوت من لەبەر خاتری تۆ ئەم شتانە هێنم. ئیتر لە ماڵی فائەسوور زۆریش یارمەتی باوکمی ئەدا. ڕقەمەکەی لام بوو، هەموو کات تەلەفونم بۆ دەکرد. ئیتر ئەچوو بۆ لای باوکم پارەی ئەدایە $100 یان $200 یان $500. ئەیوت بەس ئیش بەو کچەت مەکە. بەڵام باوکمی چی؟ ئەو پێڵاوانەی تۆ زەمیری هەبوو باوکم نەیبوو. ئیتر 3 مانگ بوو 4 مانگ بوو کاری پێ نەئەکردم. کوڕەکە بە دزیم ڕاقەبەیە کردی. ئەیوت من پارە ئەدەم بەمەرجێ ئیشی پێ نەکەی. بەس باوکم درۆی کرد. پرسیار: باوکت چەندێ ئەو ئیشەی پێ ئەکردی؟ 3 ساڵ زیاتر. پرسیار: هەر لەو ماڵە بووی؟ نا، باوکم کابرایەکی ناسی ناوی ئەبوو، بردمی بۆ ئەوێش لە ئوتێل لەگەڵی خەوتم. دوایی چوین بۆ ماڵی ژنێک ناوی میمی بوو. پرسیار: بۆ لە ماڵی فائەسوور ڕۆشتی؟ خۆم زۆر پاڕامەوە، نەخۆشیش کەوتم. ئیتر بە فائەسوورم وت تو خوا خێر دەگا بە باوکم بڵێ بیبە، نامەوێ، بە کەڵک نایە. وا مەزانی ئیتر کە لەوێ نەمام باوکم ئیشم پێ ناکا، نەشم ئەزانی باوکم بە پارە بۆ ماوەیەک داومی. پرسیار: تەنها خەڵکیان بۆ تۆ هێنا یان بۆ کچ و ژنەکەی فائەسووریش؟ نا، بۆ ئەوانیش. یەکەم جار ژنەکەی خەڵکی بەڕێ دەکرد، بەڵام دوایی حامیلە بوو، بەڵام کچەکەی تەلەبە بوو. بەس هەر کاتێ دایکی لە ماڵ نەبووایە خۆی خەڵکی بەڕێ دەکرد. هەمویان وابوون. ئیتر چوو بووینەوە. خوابی بڕێ لە گەراج کوڕێکمان بینی لای سینەماکان، لای شوێنە قەرەباڵغەکەدا ئەنیشن. چاخانەیەک هەیە، ئێمە ئەمانیست بچین بۆ ماڵ نەنەم. ئیتر ئەو بردینی بۆ لای دوای خۆی کە سێکسی لەگەڵ کردم. دوای 3 ڕۆژ بردینی بۆ ماڵ میمی. ماڵیان لای مزگەوتی گەورە بوو. پرسیار: ناوی میمی بوو؟ نا، بەس ژنێکی پیر بوو. من هەر پێم دەوت میمی. گوێگری ئازیز، لە میانەی بەسەرهاتەکانی شەشەما چەند تێبینیەک هاتووە هەوڵ دەدەین بە پێی ژمارە ئێستا بۆ تۆی ئازیز و بەڕێزی بخوێنینەوە. تێبینی ژمارە 1: لێرەدا دەردەکەوێت کاتێک کەسێکی وەک باوکی نون هەموو حرمەت و کەرامەتی خۆی لەدەست دەدا، هەروەها ئاسانترین ڕێگاش بۆ دەوڵەمەندبوون بریتیە لەم کارە. بۆیە بەلایەوە ئاساییە کە کار بە کچەکەی بکات و زۆر بەلایەوە خۆشترە لە کارکردن لە بوارێکی تردا. تێبینی ژمارە 2: ئەوەی لەم بەسەرهاتەدا باسکراوە زۆر لەوە کەمترە کەنون بۆی باس کردوین، چونکە لە کاتی چاوپێکەوتنەکەدا لە گرتوخانە 4م ساڵی لەشفرۆشی نون بووە. شایانی باسە بەهۆی زۆری باسەکەوە و هاوشێوەیی لەگەڵ باسەکانی پێشوودا بڕیارماندا کە تەنیا سەرەتای ئالودەبوونی بخەینە ڕوو. باوکی نون یەکێکە لەوانەی لەم توێژینەوەیەدا چاوپێکەوتنی لەگەڵدا کراوە. ئەوەی لە کەسێتی نوندا جێی تێبینی بوو، نون هەمیشە لە گرتوخانە وێنەی ماڵێکی دروست دەکرد و خۆی لە دەرەوەی خانوەکەدا دروست دەکرد. هەروەها بە قوڕی سەناعیش هەمان کاری دووبارە دەکردەوە. کۆتایی بەسەرهاتەکانی شەشەم. بەسەرهاتەکانی حەوتەم. لاپەڕە 229. ناو ژ ت ع. تەمەن 14 ساڵ. دانیشتووی شاری سلێمانی. تەمەنی لەشفرۆشی 3 ساڵ. ئاستی خوێنەواری 3 ناوەندی. ڕێگای فێربوون لە ڕێگای ڕاکردنەوە لە خێزان فێری کاری لەشفرۆشی بوو. تێبینی شایانی باسە ئەم کچە پاش 8 مانگ لەم چاوپێکەوتنە لەلایەن کە سوکاریەوە تیرۆر کرا و تەرمەکەی فڕێدرایە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی.
هەروەها بە پێی وتەکانی خۆی زۆر ئارەزووی لەم کارە بووە و کەس بەو کارە ناچاری نەکردووە. تەنانەت لەناو خێزانی شاتن و تیژی زۆریشی بەرامبەر نەکراوە پێش دەستکردن بەم کارە. پرسیار: لە کەیەوە کەوتوویتەتە سەرجادە؟ من 2 ساڵ زیاترە لە ماڵ دەرچووم، ناتوانم لەگەڵ دایک و باوکم بژیم. پرسیار: ئیشت چییە؟ کاتیبەی مەکتەبم لە بۆشایی. خۆم پێشتر لە ڕەوزە بووم، لە ڕەوزەی بۆشایی. ئیتر نەقلیان کردم بۆ ئەو مەکتەبە. تێبینی ناتوانین کورتکراوەی ناوی ڕەوزەکان واتە باخچەکانی ساوایان بدرکێنین چونکە ژمارەیان کەمە و دیاریکراوە. ئەگەری ئەوە هەیە بزان بێت. پرسیار: بۆ نەقڵ کرایت؟ وەڵا بە پێکەنینەوە ئیتر لەسەر نوێژ و ڕۆژ و. پرسیار: بۆ لەگەڵ دایک و باوکە ناژیت؟ ناژیم، مەحاوەلەش مەکەن بمبەنەوە. ڕقم لە باوکمە، ئەو وای لێکردم خۆی ڕۆژ تا ئێوارە خەریکی هەتی و بازیە کەچی لای خەڵک گەڵێ کچەکەم بەرەڵایە و بێئەخلاقیەکە. ناچمەوە لای بمکوژن ناچم. لە پێشا ڕام کرد لە دەستی چوومە ماڵی ناسیاوێکمان کەچی دایکم هات بردمیەوە وتی هیچ لێ ناکەین. منیش وتم باشە، بڕوام کرد. ڕۆشتمەوە لەگەڵیان. ئەو ئافرەتە ڕەنگە بزانێ ئاماژە بۆ یەکێ لە ئافرەتەکانەکە. قژم ئالێرا بوو، دەستی بر بۆ خوار ئەژنۆی، بەمەرجێ قژی خۆی تەواو کورت کرابووەوە. گرتمیان، سەریان پاک پاک تاشیم، باوکم سەری تاشیم، نەک قژم بۆ ببڕێ، هەر تاشی. ئیتر من زۆر خەفەتم خوارد، زۆر گریام، چونکە ئەیانوت تۆ لە دەرەوە لەوە چێ کرابی بەژن. باوکم زۆر خراپ بوو. پرسیار: بۆ نە ئەگونجای لەگەڵیان؟ من هەر ڕقم لە باوکم بوو، لەگەڵ دایکیشمان زۆر خراپ بوو. من مناڵ بووم، دایمە شەڕیان بوو، شەو نەبوو لەسەر شتی بێمانە شەڕ نەکەن. ئیتر خۆ منیش چی بڵێم؟ یان خوشک و براکانم هەموو گوێمان لە دەنگەدەنگەکانیانە بوو، لەسەر شتی بێمانە ئەبوو بە شەڕیان. من مێشکم تێکچوو، ئەوەنگە ناوبژیم کرد، سەیرمە کرد، شەو خەبەرمە بۆ لە پڕ باوکم لەگەڵ دایکما بەس باسی وشەی ناشرین و باوکم جنێوی پیس دەداتە دایکم لە پێناو سێکسکردندا. شەڕە و ئەڵێ ئەبێ وا بکەی وا بکەی چوزانم دیتر. اینجا باوکم هەر باش نەبوو، خۆی دایکم فەقیرە، بەس باوکم چەند جار لە بازار شەڕی بووە لەسەر مناڵ و شتیوە، جارێکیان تێریشیان لێیە. پرسیار: مناڵی چی؟ بۆ شەڕیان بۆ بوو؟ خۆی هەتی و بازە. پرسیار: توزانی باوکەوەکە؟ چۆن نازانم، کەس هەیە نەزانێ دایکی براکەی باوکی چۆنن؟ پرسیار: ئەی بۆچی بۆ ئێوە خراپ بوو؟ دڵی هەر زۆر پیس بوو، چونکە خۆی خەریکی شتی ئاوا بوو، دایمە ئەیوت مەشنە دەر، باەکێ لە دواوە شتێکتان لێ نەکات. توخوا ئەگەر باوکێ خۆی شەریف بێت وا بە کچەکەیەڵێت. پرسیار: باوکێ لەکوێ ئیشەکە؟ لە بۆشایی. پرسیار: هیچ لە باوکتەوە فێر بووی یان تەسیری هەبوو لەسەرێ؟ نا، ئەو زۆر دڵی پیس بوو. خۆ ئەو نەی ئەزانی منەزانم شتی واکە، بەس دایک مەیزانی، چونکە کە شەڕیان بووایە دایکم تووڕا بوو قسەیە کرد. پرسیار: ئەو قسانی ئەوان کاری دەکردەتۆ؟ ڕقم هەڵەسا کە گوێم لەو شتانە بوو. بەخوا من مناڵ بووم، ئێستا هەمومان ئافرەتین. بەڕاستی من مناڵ بووم، گوێم لە باوکم و دایکم ئەبوو کە هەموو لە یەک ژوورە خەڵکین. نیوە شەو لە دەنگی ئەوان هەڵەساین. اینجا گەورەش بوو بووین بە دایکمانەوە هەستە بڕۆ ژوورێکی تر لەگەڵی خەوە. ئێمە حەز ناکەین، شەوان گوێمان لێبوو چیناڵێن. شەوی وا بوو خەریک بوو مێشک بەتەقی، ئیتر هەموو شتم گوێ لێبوو. ئەو ژن و مێردە چی ناکەن. ئیتر کە کچ ئێستا تۆ کچی وایە یان نا، کە ئەوەندە گوێت لەو شتانە بێت و مڕاهقبی هەر حەزی لەکەی یان کارت تێکا. ماوەیەک بێدەنگ بوو، اینجا بە گریانەوە وتی: من کە مناڵان مەدی حەزمە کرد دەستیان بۆ بەرم، بەدەست خۆم نەبوو. شەوان کە گوێم لەوانە بوو، ئیتر منیش نازانم. وەڵڵاهی ئەزانی چی؟ ماڵە باوک شەریف بن، مناڵیش شەریف دەردەچن. آخر من داخی ئەوەم لێ دێ، ئەوە تەسەڕوفی باوکەکەم بوو کەچی لۆمەی منیژەکە یاڵێی کوژم. پرسیار: تەسەوڕەکەی باوکەی سەبەبەکە تووشی لەشفرۆشی بووی؟ ئەگەر ئەو نەبوایە یان من هەموو شەوێ گوێم لە شتی ئەوان نەبوایە، ئێستا هەر کەسێ چێ سەیری فیلمێ بکا کە حەزیشی لەو شتەش هەر نەبێ بە زوای لێدێ خۆی بۆ ناگیرێت. خوا لە ناوی دەمی باوکمدا من بەس ئەو خەفەتەم هەیە. خۆی بە ڕۆژ خەریکی هەتی و مەتیوە بوو، شەوانیش بەر ئەبووە دایکم. اینجا داخی دایکم و داوێن پیسی خۆی بە ئێمە هێشت. پرسیار: پێ ناخۆشە تووشی ئەم گرفتە بووی؟
خۆ من چیم کردووە خەڵکی هەمووی لە دەرەوە خەریکی بێ ئەدەبین کێ هەیە خەریکی سێکسی ناشەرعی نەبێ میمی بێ ئەخلاق بۆ من ڕەفیقی ئەوم کاتێ باسی میمی دەکرد بەنگی هەڵبڕی ئەویش کەوتە جوابدانەوەی وتی هێی وز بە بانەیەم بۆی جنێوێکی زۆر ناشرینی پێدا تۆ ڕۆژی سەد جنێوێکی زۆر ناشرینی تر بۆ من ناناسم بێ شەرەف باسی من نەکەی بڕۆ با جنێوێکی ناشرینی تر ماڵی عینی دەڵاڵ سێکسە لەگەڵ بکەن ژقی ژانی و ڕای کرد بۆ میم و وتی بێ ئەخلاقی لادێیی نمونە پیسی ڕەزاگران زۆر جوانی لە ماڵی تۆ ئێستاش ئەڵەی زەمانی بەردا سێکس هێشتا بە 15,000 دینارە هەمووی لادێیی چڵکنن هەی سەر سوال کرد ویستیان پەلاماری یەک بدەن بەس گرتبوومانن تێبینی یەکێک لە کێشەکانی چاوپێکەوتن لەو ماوەیەدا لە ناو گرتوخانە ڕێگە نەدەدرا کە چاوپێکەوتن لە دەرەوەی قاعکان بکەین ئەمەش هەندێک کات کێشەی بەم جۆرە بۆ دروست دەکردین بەڵام هەندێکی تریش بە بێدەنگ چاوپێکەوتنی خۆی دەکرد و گرفتمان نەبوو باشترە بڕۆین لە دەرەوە قسەم بۆ بکەین کوڕە ئەو بێ ئەخلاقە وازم لێ ناهێنێ هەر تعلیقم لێدا بە زۆر خۆیاوە بەسەر تائی فەقیرە بە کوڕی ئەشێ ئەمە زۆر حەشەریە تێبینی مێردی گری لەش فرۆش بوو بۆ خۆشی سەرۆکبانیش بوو گیرا بوو لە گرتوخانەکەدا بوو بەشی پیاوان لە زمانی ناوبازاری سێکسدا حەشەری وشەیەکە بۆ ئەو کەسانە بەکاردێت کە ئارەزۆ سێکسەکانیان لە ئەندازە بەدەرە و بە شێوەیەکی نائاسایی پەراوەی ئارەزۆکانیانەکەن تا دەگاتە ئەندازەیەک لە کۆنتڕۆڵی خۆیان دەردەچێت ئاخر پیرێژن بڵێ شەرم ناگرێ دانارزەی وەڵڵا تا ئیش و باوکیشی مەمنونی قۆنەرەکانم نەبن شووی پێ ناکەم تا مێردی میمی لەش فرۆش بوو سەرۆکبانگیش بوو گیرا بوو پێکەوە شایانی باسە تا و عین دوو سەرۆکبان بوون کە بە ئەندازەیەک شوهرەتیان لە کارەکەدا هەبوو هەموو کەس دەیناسین پرسیار بێدەنگ بە باشترە قسە بۆ من بکەی تۆ پەیوەندی چیە بەسەر ئەمانەوە من حەقم نییە بەس ئەو شێت بووە واز ناهێنێ ئەڵێ نابێت تۆ شوو بەتا بکەی من خۆ نەچوم بە زۆر شووی پێ بکەم پرسیار تا ئیشی چییە من نازانم ئیشی چییە بەس لە ماڵی میم کە پێکەوە ئەو کاسبیاکەن پرسیار تۆ چوزانی ئەو کاراکەن ئەی من لەوێ بووم میمە و ئیشەی پێکردم ڕۆژ تا ئێوارە پیاوی بۆ هێنام ئێستاش نوێژەکات و قورئان خوێنێ وەکو زۆر شەریف بێ بڕوا بکە شەو و ڕۆژێ 100 پیاو هاتبێ کەمە ئاخر حیای نوێژ بۆ ئەبەی من نوێژ ناکەم کاکە ئیتر ئەم درۆ دەلەسەیی بۆ چییە پرسیار بۆ ماوەی چەند لەوێ بووی 10 تا 15 ڕۆژ هەر بە پەلە ڕام کرد وتم ئەمە چییە با بەگیان خۆ من کردنین ڕۆژی 20 پیاو بەڕێ بکەم تەحەمولم نەئەکرد ڕۆشتم اینجا بێشەرەفە هەرچی سەرسوالکەر و لادێیی و لاتەکان نایەن بۆ ماڵی خۆی لە ئێمە وایە خەڵکی کەشخە دێت سەیرەکەم 3000 دیناری بۆ ڕاگرتوم ئەڵێ ها نەکاشتێ بکڕی منیش وتم چی پرسیار 3000 سویسری کچێ لەم تەبعا وەڵا منیش حەیام برد وازانێ من سوالکەرم خۆ من بچمە هەر شوێنێ مەمنون من پرسیار چۆن کەوتیتە سەرجادا پاشەوەی سەری تاشیم ئەوەندەی تر ڕقم هەستا لەدا خاوتم شەر بێ سەر شۆڕکەم وەڵا ڕۆشتم ئیتر لە بێجێگەییدا توش بووم ناچار بووم بچمە ماڵە دەڵاو پرسیار جگە لە ماڵی میم لە ماڵی تر بووی ئەم عینە کە لێرەیە ئیتر هیتریش تۆ نایان ناسی پرسیار غەدریان لێ دەکردیت کوڕە تەعزیبەکەی ماڵەوە و شەقی ئەفەنی باوکم خۆشتر بوو بەس چیەڵی دادەگیان پرسیار بۆ ناگەڕێیتەوە بۆ ماڵەوە باشتر نییە وەڵا نەوەڵا ئەم کوژن پرسیار ئەی بەر ببی چیەکەی ئەڕۆم بۆ ئێران لەگەڵ تاء پرسیار یەکەم جار چۆن تووشی ئەم کارە بوویت کێ فێری کردی بەپێکەنیەوەتی وەڵا توزانم ئیتر کە سەریان تاشیم لەدا خاڕام کرد ناچار بردیان مەماڵە دەڵاو پرسیار کێ بردیتی کوڕ بوون یان کچ ئەوانە کوڕ بوون پرسیار ناویان چی بوو جا توزانم وەڵا ئێستا ناویانم لەکوێ بیرماوە پرسیار چۆن بینیتن لە خۆمەوە هەر ئەخولامەوە هاوڕێیەکم بینی لەگەڵ خۆی برنی بۆ حەفلەیەک وتم بەشکم یەکێک بناسم یارمەتیم بە لە هۆڵی بۆشایی وەڵا ئیتر بۆ ڕیش چوم سمێڵم دانا پرسیار چۆن پاش تەواوبوونی حەفلەکە هەموو خەڵکەکە ڕۆشتن منی نەمەزانی ڕووکەمە کوێ وەڵا ئیتر ئەزانی چۆن بوو
کوڕێکیان لەوانەی لەوێ کاریانە کرد بردمی بۆ ماڵی دەڵاڵێ وتی ماڵی پورمە بەڵامەوە درۆ بوو ماڵی عین بوو کە ئێستا گیراوە ئەو ژنە یەکەم جار منی فێر کرد هەڵیان خەڵەتانم وتی مانگێ ئیش بکە و 50 وەرەقە دەست دەکەوێ براکەم قاچاق چییە پێی دەڵێم بت با بۆ خارج پرسیار ئەو کوڕی بردیتی خۆی هیچی لەگەڵ کردی یەکەم جار کە داوای کرد زۆری حەز کرد ئیتر کە هاتە لام نەیوێرا کە زانی کچم وتی ناوێرم نەکا ببی بەژن یعنی زۆر نەیکرد بە تەواوی کەوا بێ بمەژن ئیتر 30,000 دامێ پرسیار دوایی ئیتر ماوەیەکیش لە ماڵی عین بوو ئەو برادەری زۆر بوو هەر بە تەمای خارج بوو کەچی کاتێ بە خۆم زانی خارجی چی و بوشم بەژن جاوەرە بێری بڕۆیتەوە پرسیار نەدەتوانی بەم ئاشەکە بژی بەرەوەڵا بەڵام کاکە گیان کە تۆ نەوێرەی لە ترسی باوکێ دەوامکەی معاشی چی گوێگری ئازیز لە میانەی بەسەرهاتەکانی حوتەمدا چەند تێبینیەک هاتووە لێرەدا هەوڵ دەدەین بە پێی ژمارەی تێبینیەکان بۆت بخوێنینەوە تێبینی ژمارەیەک یەکێ لە سزاکان لە سەربازگاکانی حکوومەتی عێراقی پێشوو بریتی بوو لەسەر سفرکردن هەر سەربازێ لە کاتی مەشقدایان لە کاتی ئەرکەکەیدا هەڵەیەک یان سەرپێچێکی بکردایە ڕاستەوخۆ سەریان سفرەکرد وەک سزایەک لە کۆمەڵگای کوردیدا چەند شتێک بۆ پیاو عەیب بوون لە نزیکەی 50 بۆ 70 ساڵ پێش ئێستادا سەرڕوودکردن دەمڕوودکردن سمێڵتاشین چونکە ئەمانە هێمای پیاوەتی بوون بە هەمان شێوەش لە سەرانسەری عێراق داوا بوو گەر بچینە هەندێک لە ناوچە گوندنشینەکانیش یان عەگال یان جامانەیان بەسەرەوەیە کاتێک باوکی نون سەری نون سفر دەکا بە دڵنیاییەوە بەو ڕەهەندانەی سەرەوە گرێدراوەتەوە دەنایەکێک لەو ئەتەکێتە نوێیانەی سێکس بە تایبەتی ڕۆک سێکس لە ڕۆژئاوا بریتیە لە سەر سفرکردنی کچان بەڵام لە کوردستاندا بێگومان نەک هەر سەر سفرکردن شوورەیە لە کۆنەوە سەرسفرکردنی ئافرەت هەبووە و لەو پێناوەدا بووە کە بۆ ماوەیەکی زۆر نەچێتە دەرەوە و خەڵک نەبینێ تێبینی ژمارە 2 لاوازی پەروەردەی سێکسی لەگەڵ گرنگینەدان بە تەمەنی مناڵ و مامەڵەکردنێکی هەڵا لەگەڵ پەروەردەکردنیدا بەگشتی و پەروەردەی سێکسی بە تایبەتی کاریگەری خراپ دەخاتە سەر کچان بە تایبەتی وەک سین دەڵێ لە تەمەنی هەرزەکاریدا کە دەبینن گوێلێبوونی منداڵەکانی ئەو ماڵە لە پەیوەندیە سێکسیەکانی دایک و باوکیان هاندەرێکی سەرەکی بۆ بۆژە ئارەزوی سێکس بکات تەنانەت هانی داوە بۆ ئەوەی دەست لە منداڵانیش بدا ئەمەش لە کاتێکدایە کە ئازادی سێکسی لە کۆمەڵگادا نییە و تەنانەت پەروەردەکردنیش نییە بە پێی ئەو ڕێگریانەی لە کۆمەڵگادا هەیە تێبینی ژمارە 3 ئەگەر چیژ بە شێوەیەکی تەواو زانستی ناتوانێت گزارش لەو بارودۆخە بکە کە ئەمان کۆمەڵێ مناڵێک بوون و لەگەڵ باوکێکدا کێشەیان هەبووە بەڵام لە قسەکانیەوە بۆمان دەردەکەوێت بە ساردوسڕی دایکی ژ لە ڕووی سێکسیەوە ڕێخۆشکەر بووە بۆ ئەوەی باوکی ژ خەریکی هەتیوبازی بێت و لە ڕووی دەرونی سێکسیەوە کەسێکی نائاسایی ناجێگیر بێت و سەرنجامی ئەوەش ڕق و کینەکانی خۆی بە مناڵ و بە تایبەت بە کچەکانی ڕشتووە تێبینی ژمارە 4 ئەم کچە بە بەردەوامی پێدەکەنی و بە هیچ جۆرێ بە خەمباری نەدەبینرا و زۆر ئارەزوی سەما و گۆرانی بوو زۆر لەگەڵ سەرۆک باندەکان شەڕی دەکرد زۆر ئاشکرا دەدوا لەسەر ژیانی خۆی و سەرۆک باندەکان ئەو کوڕی ئەم ئارەزوی دەکرد شووی پێ بکا دەیزانی کە بۆ ئەم کاری دەوێ بەڵام دەیوت قەیدی نییە ئەم کچە بە بەردەوامی لەگەڵ پۆلیسەکانی گرتوخانە هەوڵی دەدا ڕێکەوێ هەمیشە قژی درێژ خەمێکی گەورەی ئەم کچە بوو بەڵام بەردەوامیش پرچی خۆی کورد دەکردەوە کە لێمان دەپرسی بۆ ئەوا دەیوت خۆ هەرگیز وەک ئەو کاتەی لێ نایەتەوە کە باوکم بڕی لێرەوە هەست دەکەین کە ئەم کچە خۆی ئەشکەنجەی خۆی بەم جۆرە دەدایەوە کۆتایی بەسەر هاتەکانی حوتەم
بەسەر هاتەکانی هەشتام لاپەڕا 237 ناو ڕا عین کاف تەمەن 32 ساڵ دانیشتووی سلێمانی تەمەنی لەشفرۆشی 6 مانگ ئاستی خوێنەواری سێمی ناوەندی ڕێگای فێربوون لە ڕێگای گرتوخانەوە تووشی ئەم گرفتە بووە واتە گرفتی لەشفرۆشی پرسیار حەسێکم تۆزێک باسی ژیانی خۆتم بۆ بکەی زۆر بەوردی ماوالیدم 74 نزیکەی 33 ساڵم خەڵکی سلێمانیم باوکم زوو نانەوا بوو لە گەڕێکی بۆشایی زۆر مناڵ بووم تەقریبەن 17 ساڵ بووم چووین بۆ ئێران لە کۆڕەوەکەدا دایکم خزمی زۆر بوو لەبانە و مەریوان تەلەبە بووم لە سێی ناوەندی ئیتر خۆ دەزانی ڕاکردنەکە چ وەزعی بوو لەوێ داوایان کردم ئیتر دایکم و خوشکەکانم زۆریانوت باشترە ئێمە لەسەر ماڵانی بیکە باشترە وەزعمان شڕە نەبووی ئالەم قسانە تا قەناعەتیان پێکردم بۆ شووکردن ڕاستی خۆشم نەمودنا تا ڕادەیە پێم خۆش بوو گەنج بووم و وامەزانی ئەحەسێمەوە ئیتر کردم بۆ نەکبەتی هەناسەیەکی قوڵی هەڵکێشا وتی کە بەشەر نەکبەت بوو هەر ناحەسێتەوە چیم نەدی ئیتر ماوەیەک لەگەڵی بوو دایک و خوشکەکانم گەڕانەوە بۆ سلێمانی باوکم مابوو ئەو زۆری وە ژنەکە ڕا مناڵە باش و نەکا ئەو کوڕە باش نابینم بەڵام دایکم چونکە خزمی خۆی بوو هەرێیوت کوڕەکەش مناڵە چاگە بن بۆ خۆیان باوکم زۆر دنیادی دەبوو ئەیزانی چیم بەسەر دێ بەس ڕووی نەبوونی ڕەش بێ و یەخوا دایکم خێر نێتە ڕێگەی وەکو وای لەمە کرد بەخوا دایک و باوک و کەسوکار تڕۆت نەکەن کەس ناتوانێ ئێستاش دایکم بڕۆ قسەی لەگەڵ کاڵێ خۆی بەرەڵایە من گوناحم چی بووایە لێکردم دایکم منی کووردا قوربانی فەردە ئارد و ماکسی قەیفە بۆ بەری خۆی پرسیار پاژەوەی شوپێکرد چی بوو وەڵا پاش ماوەیەک سەیرەکەم هەر ڕۆژ ناڕۆژێ لە ماڵەوە وەک کەرەکەوت دایک و خوشکەکانی بە سۆندە و نەعەلکەی دەکەوتن و ئایانوت بە قوزە قورتێ بێ دیسان یان ئاوی زۆر ساردیان لە سەلاجەکە دەرەهێنا ئەیان کرد بەسەریدا منیش نەمەزانی بۆ دایم بۆ گەنی لێ هاو چاوی سوور زمانی گۆی نەدەکرد لە کاتی سێکسدا هەموو گیانی برینارە کردم هەر سێ شەو جارێک نەدەهاتەوە نەمەزانی خەریکی چیەکە قسەشم کردایە ئەیوت بڕۆرەوە بۆ عێراق من بەرەڵای عێراقیم ناوێ اینجا ئەمزانی شەوان شتیە هێناوەی خوارد بەزوا مەزانی مەشروبە من چوزانم هیچ تەجروبەم نەبوو خۆ دەزانی کچی ئەو سات پێشی ئینتیفاضەکە چیە زانی ئیتر بە خەسووم وموت کەچی وتی قەیناڕۆڵە ژنە بێ باسی شتی بینی خۆیان نەکا عیبە هەموو پیاوێکە لەگەڵ ژنەکەی ئەخەوێ واکە ئەشخواتەوە منی ژەونگە کەر بووم دوول لە ڕووی تۆ باوەڕم کردبوو تا زۆرم بۆ هات اینجا ڕۆژێکیان چوون بۆ ساڵۆن لا باس لە یەکێ لە شارەکانی کوردستانی ئێرانەکە لەوێ خەڵکی گەڕەکدایان ناسیم هەر سەیریانەکردم و چرپە چرپیانە کرد ژنی خاوەن ساڵۆنەکەش هەر باسی ژیانی خۆم و مێردەکەم یەپرسی تمەس من نازانم ئەمە بەناوبانگە و خەڵگەی ناسن و دوو جار لەسەر تلیا کوشتی وا گیراوە بەڵام ئیسپات نەبووە لەسەری ئیتر ژنی ساڵۆنەکە بوو وە برادەرم زوو ئەچووم نزیک بوو لێمان وەڵا هەمووی بۆ باس کردم منیش نامەیەکم نووسی بۆ دایکم کە بێ بۆ لام بەڵام بە تەلەفۆن قسەی لەگەڵ کردم هەر جنێوی پێ ئەدام ئەوسا تەلەفۆنکردن بۆ ئێران زۆر زەحمەت بوو گرانیش بوو هەرەیوت چاوت دەریێنم بتۆری دانیشە لێرە ئێمە لە برساوە ئەمرین باوکێ ئیشی نییە نانەواکە داخراوە خەڵک هەمووی وا دێ بۆ ئێران لێرە برسێتیە هەزار شتیوە اینجا بۆ نەکبەتی ماڵی خەزورم دەوڵەمەند بوون جارجار ئارد و ساوەر یان قوماش و شتیان ئەنار بۆ ماڵی دایکم وەڵا بەرەبەرە ئیتر من سکم لێی بوو دایکی و براکانی زۆر سەریان دەکردە سەر و خەڵکی دراوسێ و خزم زۆر لەسەر منیان دەکردەوە ئیتر خۆشم زانیم شتەکان چین و بەرەبەرە تێگەشتم کەوتومەتە چ گێژاوێ چاوم کرایەوە کەلی ئەدام ڕامە کرد و قسەم پێدەوت لە ڕوویدا هەڵەگەڕامەوە ڕۆژێکیان وتی منە چم بۆ مەشهەد بۆ ئیشکردن منیش هیچ نازانم شارەزانیم بێکەسم لەوێ چی بڵێ هەر ئەوەیە لە من وایە مەشهەد بەهەشتا وا بۆی باس کردم اینجا دەیوت ئیتر واز دێنم لە تلیا کاسبیەکەم مناڵمانە بێ بڕوام کرد وتیشم لەوانەیە گەرچاوی لە دەستی دایک و براکانی نەبێ احتیمال کاتە سەر خۆی هەناسەیەکی قوڵ چاوی پڕبوو لە ئەو
تۆزێ بێدەنگ بوو. بەهەرحاڵ ڕۆشتین چون خوا حافیزی بکەم لە هاوڕێکەم کە ساڵۆنی هەبوو، کچێکی زۆر موسڵمان و باش بوو. گریا و پێی وتم نەکبەت جاخوا نەبێت کێ دەستی بە تۆگا، زۆر دوورە، من هەر نەمزانی تا ئەو ڕادێژ دوورە. ڕۆشتین هەر نەگەشتین، ئەو ڕێگەیە هەر نەبڕایەوە، تەمووزیش بوو. مانگی حەوت کە گەشتین خەریک بوو دەخنکام، یەک تەپوتۆز و گەرما و وشت ناخۆش برمی بۆ ئوتێل، نەیان هێش بچینە ژوور چونکە بەڵگەمان پێ نەبوو کە ژنومێر بین. من بەڕەسمی مارە نەکرابووم، عێراقی بووم. ئیتر ماینەوە لەسەر ئەو جادە گەرما، هەر تەلەفۆنیە کرد لەسەر جادەوە تا 2 سەعات زیاتر. ئیتر پیاوێکی ڕەزاگران هات بە ماتۆڕێ، هەردووکمانی سەرخست. من خەریک بوو دڵمەوەستا، ئەترسام، قەت سوار نەبوو بووم. ئەم زریکان ئەوی ژنێوی پێدام، ئەی وز بە ئەمان گرن. ئیتر چووینە ژوورێک، ماینەوە تۆزێک کەلوپەلی کڕی و یەڵا. وەڵا خراپتر بوو، باشتر نەبوو. ئەوسا هیچ نەبێت کە ئەی خواردەوە لە منی ئەدا. دایک و خوشتەکەی ئەهاتن دەستیانەگرت، ئەوەش نەما. سکم هەبوو، ڕۆژ تا ئێوارە لە باخێک ئیشمە کرد. دوایی چوومە مەعمەلێک، ئەهاتمەوە پارەکەی بە شەق لێسەن و ئەیوت بۆچیتە؟ پیاوی پێکڕی دۆستی عێراقیت هەیە؟ چونکە لە باخەکە عێراقی لێبوو. لە من کڵۆڵتر ئەوان بوون. چا نەبوو ئەوان پیاویان کاری بۆ کردن؟ زۆر گریا. پاشان بەدەم گریانەوە وتی یاخوا کە کڵۆڵی هەر نەبی. عەقڵی ئێستا مەوسا بووایە کە کچەکەم بوو یەکسەر دەستم خستایەتە سەر دەمی بمکوشتایە، زۆر باشتر بوو ئەو لە من کڵۆڵتر دەرەچێ. تا ئێستا بەخوا 2 جار دەرمانم کڕیوە، هەردووکمان بمبین هەرە شیکەم. لە دوای گریان وتی مانگی خۆم بوو، ئەترسام چۆن بمبێ. ئەنجا نەشی ئەتوانی بمبا بۆ خەستەخانە، هیچ بەڵگەمان نەبوو. دیسان سواری سیارەی کردم و بردمیەوە بۆ بۆشایی. لەوێ وتی زمان دەبڕم قسە بکەی، نەڵێ من ئیشم کردووە ئەگینا دەتگرن. درۆشی کرسەک بابە، بەس منی کەرکرد بوو، هەرچیم دەوت دەیوت دەتگرن. کە گەڕاینەوە خەسووم دیار بوو زۆر بەزەی پیاما هاتەوە. بە پەلە حەمامیان بۆ داخستم و ناردیان بە شوێن کچەکەی هاوڕێمە. هێنانە ماڵەوە وتیان قژی بۆ ببڕا، دەموچاوی بۆ چاکە. باوەڕ کە ئەو 7 مانگە ئاوێنەم نەدی بوو، وەک وەحشیم لێ هاتبوو. خۆمە ترسام لە خۆم، هەتاو سووتان بوومی، کەم خوێنیش بووم، هەر دەبورامەوە. منیش بە خەسووم وت با خۆم بچم بۆ ساڵۆنەکە. وتی نا، با کەس نەبینێ ئاوا. ئەو ڕۆژە زۆر لە کوڕەکەیان تووڕە بوون، جنێویان زۆر پێدا. وتیان ئێمە ژنمان بۆ هێنای عاقڵبی، کەچی ئەوەنگەی تر بووی بەسڵە. دایکی وتی واز نەهێنی خەبەرت لێدەین، بەسە تلیاک بوو بەچی. خۆشی لە دەموچاونی نۆکەکانی ترسایی، وەک لە ناو قەبر دەرێهێنابێ. پێستی دایما زەرزەر، چاوی چوو بوو بە قوڵە. خوشکێکی بچووکی هەبوو، تەلەبە بوو. منی زۆر خۆشەویست، دایمە دڵخۆشیە ئامەوە. زۆر لە دایکی تووڕە بووتی قۆڵی ئەو کچە داماوەتان بڕی بۆ ئەو خوێڕیە. ڕۆژێکیان وەڵا من هەستم بە شتێک کردبوو، بەس نەمەزانی چییە، هەر هات و چۆی بوو. زۆرە ترسا، دەروژووری زۆر کرد. وتم حا ئەوە چیتە؟ منیش خۆم ژانم هەبوو، مامانەکەی و ئەمڕۆ هەر دەیبێ. وتی ڕا بە قوربان، ئەو جانتایە هی خۆم نییە، با لە ژوستەرێ بێ. ئەگەر هەر کەس هات بڵێ هی مامانەکەی و شتی ژنانەیە. منیش وتم چیتیایە؟ وتی شتی دیموکرات، هی خەڵکە و عەیبە. منیش وتم تا نەزانم چییە ڕازی نابم. بوو بە شەڕمان، یەک شەقی تێ هەڵدام. زریکانم، مامانەکە و خەسووم هاتن بۆ ژوورەکە و من تاسا بووم، قسەم بۆ نەدەکرا. قورئانێکیشیان لەو لاوە دانابووم. مامانەکە ڕووی کردە خەسووم وتی ئەترسم بەدبەختەک چیشی ببێ تا دەزێکێکی ئاوا بکەوێ. زۆر گریام، قورئانەکەم بەرز کردەوتم بۆ خاتری ئەم قورئانە خوا پێوە بنوێنێ، نەگەڕێیتەوە. خەسووم وتی دەمشکێ، مێرتە، قسە مەکە. ئیتر کەوتمە هیلاکەت. مامانەکە وتی بچۆ دەرەوە، لە بری بچێ نەفەرێک گۆشتی بۆ بێنی، کەرەوڕۆن بێنی، وا ئەمرێت تۆ کواویشدانت، خوا کە سوکاری بگرێ کە نایەن لێو بسەنەوە. ئیتر ڕۆی. منیش دوای 1-2 سەعات مناڵەم بوو بۆ دەردەسەری و نەکبەتی. مامانەکە وتی بەدبەخت کچ بوو. زۆر گریام، وتم تو خوا بیکوژە، ڕۆیە بخە سەردەمی، باوەک منی لێ نەیە. بوو بە شەو نەهاتەوە. من زۆر گریام، زۆر بێتاقەت بووم، بەزەیم بە خۆمە ئەهاتەوە. کەسێکی خۆم نەبوو لەلام، ئەوەش مێردەکە و ئاوا بێ. خواخوام بوو پاروێک نانم بخەنە بەردەست. وەختا بوو سوێم ئەبووە بۆ قاشێنیوە، ڕوم نەهات بە شوبرا و خەسوو بڵێم. بەدەم گریانەوە وتی یاخوادایە 7 ساڵ پیسی بکەیتە ژێر خۆ. سەعات 2 شەو دەبوو لە دەرگا درا، زرمەزرم کە کردیانەوە
ئەو بوو هەموو گیان و سەرچاوی خوێن بوو وەڵا بەدوایە دووسێ پاسدار بوو نازانم چین ئەوانەی ئەوێ خۆیان کرد بە ژوورە ئیتر قیژوهور خۆی خستە ناو جێگاکەی من و پاڵی بە منۆنا منیش هیچ تێناگەم سەری خۆی داپۆشی و خەسووم شڵەژا و منی بەرز کردەوە و بە منیانوت هیچ نەڵێ ئیتر خەسووم چوو بەرەو ڕویان وتی فەرموو وتیان کواحا خەسووم وتی نازانم بە قوربان من کچەکەم مناڵی بووە مەیترسیانم زەیسانە خەوتووە مناڵەکەت لەسەر سەبەتەیەک دیار بوو خەوتو بوو بڕوایان کرد ژوورەکان تۆ زێگەڕان و زۆر نەچوونە ئەو ژوورەی کە مناڵەکەمی لێ بوو ئەویش سەری خۆی داپۆشی بوو هەر قسەیانە کرد منیش حەپەسا بووم لەپڕ کوڕێکیان کرد بە ژوورە ئەویش هەموو گیانی خوێن بوو بە خەسوومی وت کواحە ئاغا منەزانم خۆی کرد بە ماڵەوەدا کوانەیەکێ لە عەسکەرەکان وتی ئێستا لە ماڵی نازانم ئاغاکێی وت گرتومانن کوڕەکەی تۆ ئەموو بۆشایی کابرایەک بوو نازانم کێ وتی هەرسێکیان هەتی و بازیان کردووە چوین بە سەریانە تلیاکیشیان خواردووە خەسووم وتی شتی وا نابێ کوڕەکە دیار بوو زۆری لێدان خواردبوو وتی با ئەو لەگەڵ من دەیکا بە پولێکی کەم دەبێ ئەویش بگیرێ بۆ هەر من کاکە کەوایوە من شێت بووم نازانم بۆ وام لێ هات کەوتمە جنێو بە خەسووم و دایکم و ئێران و خەڵک اینجا قیژانم سرم هەڵدایەوە وتم ئەوە تا کاکەگیان بوو بە فەرتەنا هەرمە پرسە ئیتر بە کێبڵ نیوە مردویان کرد منیش لەگەڵیان داخی ئەو ساڵم هەمووی پێڕشت نازانم بۆ وام لێ هات بوو بازە جاربین مەکەوێتەوە خۆشم نازانم بۆ وام کرد شێت بوو بووم بڕواو بێ وتم تازە مرد وا کێبڵیان لێدا ئیتر بوو بە ڕۆژی حەشر تۆزێ وەستا خەڵکی گەڕک بەو شەوە هاتن و بوو بە فەرتەنە و خەسووم خۆی شێت کرد و بورایەوە بردیان بۆ خستەخانە خەڵکیش هەمووی تف و نەحلەتیانە کرد دوای 3 ڕۆژ من زەیستانم هێزم نییە بەو دڵە خۆشەمەوە خەسووم ناردی بە شوێن براکەی خۆیدا و کۆبوونەوە لە ژوورە گەورەکە منیش بێتاقەت وا ئەمرم مناڵەش هەرەگری مەمکم ئاوساوە و شیری لێ نایە کچەی نەکبەتیش مەمکمی نەدەگرت براکەی خەسووم بانگی کرد وتی ڕۆڵە گوێم بۆ بگرە زۆر ترسام زانیم شتێگە بێت ئەوە خەسووشم قسەم لەگەڵ ناکە ئەڵێ کوڕەکەمی دابەگرتن براکەی وتی شتەکانی کۆ بکەرەوە سپێ ئێوارە دەتبەمە بۆ عێراق خۆت و مناڵەکە وتم بۆ وتی تازە ئەو بەرنابێ ڕەنگە 25 ساڵ حکم بخوا دووشتی قورسی لەسەر و شایەتی زۆرە تازە ئەو تەواو دایکی ئەبێ هەر بەڕەسم بیبینێ تۆش گوناحی دانیشی گەنجی بڕۆرەوە بۆ عێراق لەوێ دەتوانی شوو بکەیتەوە ژیانە خۆش بێ ئێستا ئەوێ زۆر باشە و ژن دەسەڵاتی هەیە وەردەگرن و ڕەنگە بشێنێرن بۆ خاریج بەس ئیش بۆ خەڵکی وەک تۆ دەکەن ڕەنگە تا ئێستا 1000 ژنیان ناردبێ بۆ خاریج وتم من ناڕۆم بۆ کوێ بەم مناڵەوە بۆ غەدرم لێەکەن کواویژدانتان بە مناڵێکەوە بچم بۆ کوێ خەسووم هەڵیدایە وتی بۆ لای ئەو کەسێک تەکبیری بۆ کردی من کوڕم ڕۆی خۆ تۆ بەخێو ناکەم تۆم بۆ چییە تۆ سەری کوڕەکەمە خوارد چیترت دەوێ ئیتر منی ژوتم خۆ ئەمانە بەشەر نین چیم بە کوڕەکەی کرد ئاواشم بەوان کرد 1000 جنێومما وتم هەمووتان دزن بێ ئەخلاقن حیزن گەوان کاکە ئەوەی ئەمون نەمەوتەوە چۆن شێر نابم کێ ئەتوانێ ئەوەی بەسەر بێ شێر نەبێ خۆ من بەردوودار نین باسەر نێشێنم وەک سوالکەر هێنایانمەوە بۆ سلێمانی بردیانمەوە بۆ ماڵی دایکم باوەڕ کە باوکم هەر لە زووخاوی من مرد ئەوەنگەی خەفەت خوارد ئیتر وەرە بە مناڵێکەوە گرانیە دوای 4 مانگ باوکم مرد مناڵەکە تەسکەرەی نییە هیچی نییە 5 کجماوە لەسەر ماڵ برایەکی بچووکم هەیە لایەکی خانۆکەمان فرۆشراوە لە احتیاجیە خۆم شیرم نەبوو قوتوویەک شیر بە 35 دینار بوو دایکم هاتووە چوو قسەی پێوتم ئەو مناڵە بگریایە بە هەموو تووڕابوو نایانوت بەسە سەرشوم چی دەوێت سەری کێ خۆی بە مناڵێکەوە کەسیش نەبێ پارەی شیرەکەی پیا بکە ئەوەش مێژووی شوکردنم بوو بێ نامەوێت زیاتر باسی نەکبەتی بکەم بەس خۆ مەزارم چیم بەسەر نەها لە احتیاجیە قاچی 100 کەسم ماچ کردووە من دەستم کرد بە ئیش و ئەچووم بۆ لای باز لە 2 دەستگا دەکا یەکێکی حزبی و ئەوی تریان ڕێکخراوەیەکی دەوڵەتی مەرکەزی بۆ ئەم لاولا ئیشم دەستکەوێت کەس جوابی نەئەدامەوە نانمان بۆ ماڵانە کرد بەم شێوەیە تا 2 ساڵ ماڵێکی دراوسێمان کابرایەکی بۆ دۆزیمەوە ژنی تەلاقا بوو لەسەر سیاسەت و شتیوە کابراکە خۆی ئیتر ڕێ نەکەوتبوون جیابوو بوونەوە نەکبەتیەکە منی گرتەوە ئەویش 2 مناڵی هەبوو هاتە داوام زۆرە ترسام وتم حاشا لە پیا و بەڵام 4-5 مانگ داوای کردم و هاتوچۆ فکری زۆر باش بوو هەر دەیوت کێشە نییە تۆ بێوەژنی من گرنگە لەلام تێم بگەی هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و وتی ناچار بووم گەڕاستت دەوێ من لەسەر ئەوەی خۆم پیاوم لە بەرچاو کەوتبوو بەڵام دایک پێی دەکردن و
خوشک و برسێتی و نەبوونی و چیەڵەی کە نەهاتی بوو بە سەگیش بێ ڕازی یەخوا ئەو ژیانەی من ژیام کەس نەژی. ئیتر با لە کورتی پێو بڵێم شوم بەمیش کرد، شوم پێ کرد. ئەوە ئێستا 11 ساڵە ژنی ئەمیانم. سەرەتا زۆر باش بوو، ئێستاش خراپ نییە، بەڵام من بێزار بووم لە شێوەی ژیانی خۆم. من ڕاستی باس دەکەم، ئەزانم چەند خەتابارم بۆ ئەمەیان، حەز ناکەم درۆ بکەم. تازە ڕوویدا لەم مێردەیانم 2 مناڵم هەیە، زۆر باش بوو بۆم. کچەکەشمی خستە سەر خۆی، بەڵام یەک کێشەی هەبوو، هەر خەریکی سیاسەت بوو. منی بیر نەبوو، دایم هەموو بۆ درنگ دیتەوە، بۆ ڕۆی، بۆ نامان بیتە دەرەوە، بۆ هەرەیوت ئاخر جارێ ئیشم هەیە. دایمە لە مقڕ بوو، یا دایمە کتێبی خوێنەوە. هەرچیم بوو تایوت خۆتان ئازادن، بڕۆن پیاسە بکەن، بڕۆن وا بکەن، خوا هەڵ ناگرێ، قەتڕی لێ نەرگرتین. منیش باش بووم بۆ مناڵەکانی. ڕاستی هەناسەیەکی هەڵکێشاوتی تازە ڕۆی. ئیتر ژیان هات و ڕۆی. من هەندێک جارگلەی مەکلی تامنیشی تەعین کرد لە پرزگەی بۆشایی. ئیدارەی ئەو شوێنە کارێکیان پێسپاردم کە لە کەسێک نزیک ببمەوە بە مەبەستی زانینی هەنێ زانیاری. ئیتر منی ژۆن زانی خۆیان وەک پشتگیریم لێ دەکەن و ئاگایان لێمە بێ. چوزانم بەس ئیشەکەم پێەکەن، بەخوا چونکە پشتیان تێکردم دەبێ حەیایان بەرم. چوزانم. ئیتر ژنەکەی زانی، شکاتی لە منیش و مێردەکەشی کرد. بڕوا بکە تۆ چەند دەستت بەری کەوتووە، منیش ئەوەندە. من ڕازەڕۆم تا ئەو کاتەشی چم نەکردبوو. ئیتر گیرام، خرامە سجن. مێردەکەشم کە زانی ویستومە ئیشێکی وا بکەم، وەک تەجەسوس زۆر تووڕە بوو. پشتی تێکردم وتی کچەکەی خۆ بۆ خۆت و 2 مناڵەکەی خۆم بۆ خۆم، ئەڕۆم بۆ خاریج. ئیتر چمێت ماڵە دای کە سوکار، ئەوان هەر زوو پشتیان تێکردبووم. هەر هەمووی پشتی تێکردم، نەمەزانی چی بکەم، چۆن ڕزگارم بێ. ئیتر تۆ تەسەووری بکە لە سجن بی، کەس نایە بەلاتە، نە ئەو شوێنەی ئیشم بۆ کردن، نەخزم، نەمێر، کەس نابینم. تەنیا دڵێکم بە ئێوە خۆش بوو، بۆیە حەزم کرد بێم و هەرچی ڕاستێ بیڵێم. گەر ئێوە نەبوونایە ڕزگارم نابوو لە ماڵی عین. پرسیار من نامەوێ باسی شتەکانی سژنم بۆ بکەی، خۆم ئەوە نازانم. پاشەوە کە تۆ دەستتدایە ئەم کارە چۆن تووشی ئەم کێشەیە بووی؟ من هیچم نازانی، لەسەر کێشەیەکی ئاوا تایبەت گیرا بووم. لە سژنەکە ژنێکی لێبوو عین، خۆتان بینی بووتان، سەرۆکبان بوو. من دایمە گریام، خەمی کچەکە من بوو. مێردەکەم دەری کرد، بۆی ناردم بۆ سجن. ئەویش گەورە بوو، تەمەنی ناسکە لە ئێستادا، و دایکیشم وەری نەدەگەر. ئیتر چارەم نەما بوو، نەمەزانی چی بکەم. دایکم شووی کردوتەوە بەو تەمەنەوە. دوای باوکم پاڵی بە هەمومانەوە نا بۆ ئەوەی شوو بکاتەوە. ئێستاڵێ مێردی بێگانەم هەیە، هەر نامەوێ بڵێم تۆ بچینی. خۆش دەزانی قانون زۆر زاڵمە. منە بوو کەسێک ببێتە کەفیلم، اینجا بەردەبووم، وە دەبێ پیاو بێ. ئێ باشە، منیش پیاو لەکوێ بێنم؟ ئێوە چەند جار چوونە لای حاکم بەگوێیکردن؟ معقولە من 11 مانگ لەسەر کەفیلێ بەرم نەدەن؟ توخوا ئەوە قانونە؟ من دایکم سەری کردم بە قوڕا، بەڵام حکومەت و قانون منیان کرد بە لەشفرۆش. ئەگەر ئێوە جلێ شتێکتان بۆ نەهێنابم، تەنانەت مواجەشم نەبووە، ئیتر چۆن توش نابم. ناچار گوێم بۆ عین گرت. ئەو بەردەوام لە ناو سژنا ئیشی هەر ئەوە بوو خەڵکی پەیدا دەکرد. اینجا بیزانایە کەسێک دەگیرێ و کەس لی ناپرسێ، ئەچوە لای و خۆیە کرد بە دۆستی گیانی بەگیانی. اینجا ئینسان زەعیفە و پێویستی بەشتە. ڕۆژانە بڕوا بکە بەس عین تەلەفۆنی پێبوو لە سژنەکەدا. اینجا هەموو پۆلیس و زابط و تەنانەت ڕائیدەکانیش لێ ترسان. من خۆم چەند جار ئاگام لێبوو، داوای شتێ کرد، زۆر بەلوود بەرزیەی وت خێرا فڵان شتم بۆ بێنە، ناوی ئەفسەرێگە بە. پرسیار وەک چی؟ کەرە، دۆندرما، حەلەویات، میوە، ئەو شتانە. چونکە سڕی هەمویانی لابوو. ئەیوت دەی خێرا با سڕێکە شر نەکەم، عین سەرۆکباندێکی گەورەیە، باوەڕ بکە تا نەچیتە ماڵی نازانی. خەڵکی وا هاتوچۆیەکە کە قەت باوەڕ ناکەی. هەر لە زابط و پۆلیس و شوڵتە و خەڵکی واوا دێن، لە ڕوون نایە سەیری بکەی. یان مەسئولی وایان عین پێیان ڕابێرێ، یان کوڕی وایان گەنج، هەمویان بە تایبەت تەلەبە، دوکانار، گۆرانی بێش، هونەرمەند، کارمەندی تەلەڤیزیۆنەکان، فەرمانبەرەکان، پارێزەر و دکتۆر و تەنانەت مامۆستاکانیش هەر مەپرسە، سەرە ئاوسێ. ئیتر زۆری لەگەڵ من وتی من 3 کچم هەیە، خەم مەخۆ، کچەکە بنێرە ماڵی من تا بەردەبی، با لەوێ بێ، خانووەکەمان زۆر گەورەیە، کچەکانی هەموو ڕۆژ ئەهاتن بۆ لای،
خواردنیان بۆ هێنا. اینجا ناوسجن زۆر خراپە، باوەڕکە شەوان لە پڕ دەیانزریکان، پەلاماری یەکتریانە. خەریک بوو شێ دەبووم، دەستیان بۆ یەگە بردوشتی ناخۆش. حەزم نەدەکرد کچەکەم لەگەڵم بێ لە سجن، کەسیش نەبوو بیگرێتە خۆی. پرسیار بۆ حەزە ناکرد. شتی وان بینیوە بە خەویان فیلم تەسەوور ناکرێ. کوڕە سژنی چی؟ بڵێ جنیوێکی زۆر ناشرین دەدا. کەس بە کەسە، بەخوا چی خەڵکی ئەم شارەیە خەریکن، مەسئولەکان خراپترن. ئیتر من کچەکەم نار بۆ ماڵی عین، ناچار بووم تاکو و بەردەبم مامەوە لە سجن بۆ وەزعا ناخۆشە، ناچار ڕازی بووم. عین خۆشم بەربات، لە پێشاوتی با کەفیلە بۆ بدۆزمەوە بەربی. وتم نامەوێ. وتی دوایی بە مەمنونی داوام لێەکەی تەکید بە. ئیتر دوای 7 مانگ خۆی بەربوو، 3 مادەی لەسەر بوو. ڕقم تەلەفۆنی دامێ، وتی هەرچی ویست پێم بڵێ و 30,000 دیناری دامێ لەم پارەیە کەڕۆی. من مامەوە تا 3 مانگی تر زۆر بێزار بووم. خەریک بووە مردم لەو سجنەدا، نەمەزانی چی بکەم. تەنها عین سەریەدام و ئەهات بۆلام، ئەیوت من حەزەکەم تۆ بەربی، ئیشە پێ ناکەم، وەرە ماڵی من بژی، خۆت و کچەکەت، خۆتان ئیشکەن، دوایی کرێم بدەنێ. ئەموت من ئیشی لەشفرۆشیم پێ ناکرێ، نایەمە لای تۆ، هەر خەجاڵەت یەکردنی. ئەیوە تۆ لەو کەسانەنی ڕۆڵە گیان، من خۆ بە هەموو کەسی ناکەم، ئەبێ کەسێ خۆی ڕازی بێ و ئەو ئیشەهی من و تۆ نییە. من تەنیا ماڵەکەم بەکاردەهێنم، خۆشم نایکەم. خەڵک دێ شوێنیەکەمەوە و پارەیان لێسەنم. ئەموو ئاخرەوە حرامە. ئەیوت ئەی مەسئولەکان دزی دنیاکەن بۆ حرام نییە. ئینجای و کەیفی خۆتە، مەیە من زۆرێ لێ ناکەم، من ئەڵێم گوناحی کەسە نییە وەرە لای من بژی، خۆ ناڵێم وەرە ئیشی وا بکە. بە هەر حاڵ سەرەتا ملم یا ناچار بووم لە تاو کچەکەم، خۆ دەزانی چی بەسەر نەهات. کچەکەی خۆی دەرمان خوار کرد، بەڵام نەمرد. ئێمە سەرپەرشتری نەخۆشخانەمانە کرد بۆی. کەفیلی بۆ دۆزیمەوە بەرەڵای کردم، منیش ناچار چوومە لای. خۆم و کچەکەم لەوێ ژیایی. تەنها 20 تا 25 ڕۆژ هار بووم، شێت بووم، یاخوا ئەوەی من بینیم کەس نەیبینیە. ڕۆژی 150 تا 200 پیاوی بۆ دەهێناین، بە 3 کەس فریا ناکەوتین. پرسیار دەمەوێت کاتێک چوویتە ئەوێ چۆن دەستت پێکرد بۆم باسکەی بە وردی بەسەر چاو. هەناسەیەکی هەڵکێشا و وتی 2 ڕۆژ بوو لەوێ بووم، 2 کەسی تری لابوو، خۆشی ئەوە سیان، 2 کچەکەشی ئەوە 5، براژنەکەشی 2 ڕۆژ جارێک ئەهات. بڕوابکە لە ماوەی 2 ڕۆژدا زیاتر لە 300 پیاوم بینی، بە تاج و نەجمەوە، بە حیمایەوە، بەجلی عەسکەری، مەدەنی، عەشایر، موسەقەف. 20 دەهات 30 ڕۆژ، شانیەسی حەپەسا بووم. ڕۆژی عارفان بازاڕێ بینیوە چۆنا؟ خوا کچەکەم لێستەنێ ئاوا بوو، ئێوارەکەی زۆر بێتاقەت بووم، نەمەتوانی نان بخۆم، ئاو بخۆم. هەر دەرگامە کردەوە و دەرگام داخست. لە هۆڵەکەدا وەک عیادە چاوەڕێیانە کرد. تاقمێ دانرا بوو، کورسیەکانی دوو خەڵکی لەسەر بوو. ئیتر لە عەرزەکەیە بە پێوە، چونکە 3 ژووری هەیە بۆ نووسن، ئیتر 4 ئەیکردنە ژوور و 4 تر ئەهاتنە دەرەوە. پرسیار چۆن ئەو پیاوانەوە بە ئاسانی یەکترە بینین و شەرم ناکەن لە یەک ماڵ؟ هەموو چاوەڕێن. ڕۆژێکیا من لەگەڵ پیاوێک لە ژوورەوە بووم، تەواو بوو، یەکێکی تر هات لە ناو دەرگاکەدا بەریەک کەوتن. ئەوەی نەیکرد بوو هێشتا و تێوە چیەکەی بەوەی تر. ئەویش زۆر ئاساییوتی تۆ چیەکەی؟ منیشەوە باوەڕ بکە ڕەنگە بڕواو نەبێ، عیادەش وەک ماڵی سەرۆک بەندەکانی نییە. ئیتر من تووڕە بووم، وتم ئەو هەموو خەڵکە چییە؟ وتی چونکە ڕەمەزان بووە ئەم ماوەیە عادەتەن خەڵک کەمتریان لە ڕەمەزانە، ئێستا عارفەیە و بەیانی جەژنە، هەرەم 2 ڕۆژەوە هابێ، باشترە ئەوەنە قەرەباڵغ نابێ. هێشتا خۆی بە مەغدوو دەزانی، ئەیوە 2 مانگە هیچی وان پەیان نەکردووە، وەڵا دوای ئەو 2 ڕۆژەی جەژن و بە ڕۆژی حەشر بەر ناکەو. ڕەنگە 40 تا 50 سەیارە ڕیز بوو. ئەموو ڕەنگە ئێستا براکەم مێردەکەم خزمم یەکێ بێ بیبینم، چونکە معقول نییە گەل لەوێ بی بڕوات بە کەس نامێنێ. دەڵێی دایکی خۆم خەریکە، ئێستا وام لێ هاتۆ باوەڕم نییە کەس هەبێ لەم شارە پیاوانەوە نەکەن. باشە من لە تۆوە پرسم، ڕۆژی 100 پیاویەن و زیاتر لە 200 پول پێوە دەنێ، ئەڵێ جێ نییە، ئیتر چۆن بڕوا بە کەس دەکەی؟ وایە یان نا؟ من کە خەڵکم باو لێ شاوە دەبینی ئەهاتن سەرم سوڕما بوو، عینیش مێشکی سەری بردبووم، هەردەی بۆڵان. کاکە خۆ من دابەستەم ڕانەگرتووە، بۆ ڕازی نابی، خۆ لێو کەم نابێتەوە، باشتر نیە لە کۆڵان بخەوی. چیەکەی بەتەمای چی؟ خۆ تازە کەس تۆی ناوێ، ئەم کاسپێ بکە بۆ خۆ باشترە، بێمنەتە هەموو دنیا لەژێر دەستی تۆ ئابێ، کام مەسئول کام مدیر هەمووی یاری پێ بکە. من لە سجن بۆ نەیانەوێرا قسە بکەن. ئیتر زۆریەوە تاوای لێ هاوتی یا بێ ڕازی بی یا بڕۆ، وەکە کڕیاری ژەهاتن زۆر جار ئەیانوت عین
ئەوەمانەوێ ئەیوت ئەوە کچەمەلیکە ڕازی نابێ زۆر مهمە ئیتر ئەوانیش پێیەکەنین پێم دووەم ڕۆژی جەژن بوو پیاوێک هات یەکسەر لای منەوە دانیشت کەوتە دەستبازی کردن هەر دەستی هێنا و هەر پاڵم پێوە ناوتی ئەرێمە شێ هێنا کاڵنە ئەبوو ساڵی جەندەرمەی تورکیا منیشتم گوب خۆ پرسیار باشە کڕیارەکان زیاتر خەڵکی کوێن خەڵکی سلێمانی و ڕانیەکان ئەڵێن لەوێ زۆرە بەس وەک ژنی ئێرە نین کەسیش لێرە نامانناسن پرسیار ئەی شەو دەمێننەوە بەڵێ زۆر جار دەمێننەوە لەگەڵێکێ لە ئافرەتەکانە بن دوایی پارەی زیاتر ئەدەن یان لەوێوە ژنێک دێنن لەگەڵ خۆیان شتیوا بینی و شتیوا بیستی کە لە هیچ کونێکە نەدیستووە پرسیار من بیستومە ماڵی سەرۆکباندەکان زوو دەگوێزنەوە لە شارێ بۆ شارێکی تر تۆ ئەمە بیست یا بینی بەڵێ بۆ ئەوەی کە شڕ نەبنیان حەز ناکەن زۆر ئیزعاجیان بکەن جاری وا هەیە مەسئولێک گیان پیاوێکە دەوڵەمەند دەستڕۆشتوو پێیان فێرە بێ ئیتر دوایی زۆریان لێکە هەموو کاتشتی تازەیەوێ کچی تازەیەوێ ئەمانیش ئیزعاج بن شوێن و ڕەقەم و تەلەفۆن ئەگۆڕن یان لەبەر گەڕەک مەزبەتەیان لێنەکەن دایمە عین باسیە کرد یان ڕەفیقە دەڵاڵەکانی تری اینجا لێگەڵ یەک خان و دەگۆڕنەوە کوڕەستەوە و معاملەی وا هەیە بە پێکەنینەوە پرسیار ئەگەر کەسێ لە سجن نەبێ ئەمان چۆن نەتوانن ئەو ئافرەتە ڕابێنن کە پێشتر شتی وای نەکرد بێ چۆن کەسێک توش دەکەن تۆ دەڵێی هەیە بەڵێ کێیان لێ تووشیەکەن زۆر ئاسان پرسیار چۆن بۆ نمونە ئەچنە مەطعامێ لە بازار لە دوکانێ یان لە ساڵۆ لە مەسباح ئیتر هەر شوێنێ ژنی لێبێ ڕووی تێەکەن ئەچنە پێش لە کچەکە و بە درۆ خۆیان نزیگەکەنەوە و وش چەند ناسکی چەند خوێنگەرنی وابزام تۆ ناسم تۆ کچی فڵانی کچی ئەونی یا لە دوکانەکان بۆ کوڕی گەنجەچن بایی 200 تا 300 دۆلار شت هەڵەگرن پارەش نادەن بە سەعات لەو دوکانانەدا سوعبە دەکەن اینجا بە خاوەن دوکانەکە دەڵێن باشە تۆ کوڕی باشی و گەنجی و جوانی تۆ حەز ناکەی ڕابێری ئەوانی ژەڵێن با بۆنا جاکەس هەیە حەزی لێ نەبێ اینجا ئەڵێ دەباشە هیچ چۆنە ئەوێ سپی ڕاش زەعیف قەڵە و تا دوایی زۆر بێشەرمانە کەونە مەعامەلە وەک چۆن لە دوکانی بازرگان کام قماشەوە بووە ئەوانی ژەڵێن بۆ ئەو نەزۆرە دەڵێت تۆ حەقت چییە بەس بڵێ بابێ من بۆ دێنم ئیتر بەم شێوەیە کوڕ ڕاکێشێ اینجا زۆر جار ئەو کوڕە گەنجانەی کێن ڕقەمی کچەی داماوی ئەیانێ کە بە درۆ خۆیانەکەنە هاوڕێی ئەڵێ تەلەفۆنی بۆ بکە بڵێ من خۆشمەوەی حەزم لێتە 2 ساڵە بەدواتەوەم خۆشمەوەی بەخوا دانیشتوم عین کوڕێکی فێرە کرد ئەیوە بڵێ باڵات وایە قژە وایە کوڕەی فەقیر هەر نەی دەبوو دوایی عین ئەیوە تۆ ڕای بێنە و بیهێنە بڵێ چین قساکەین لە ماڵی پورم یان خوشکم بیهێنە پچنە ژوور 4 ماچی بکە ڕادێ ژن کەرە زوو تەسلیمە بێ زوو زەوقی بۆ پەیدا دەبێ ئەوی ژەیوت من بەمە جێدەیکەم خۆم بیکەم بەژن باوەڕکە من گریانمە هەڵ کە چۆن تێک بیریانە کردو دوایی پلانیان چی بێ ڕازی بکەن لەگەڵ خەڵکی ترا بخەوێ عینەیوت بەخوا ئەوە یەک مۆنیکای بەناو چاوانەوەیە بەس بتوانم ڕازیکەم ئیتر بە 1000 وەسیلە تاش نەبنج و بناوانی ناوی چییە ماڵی لەکوێیە باوەڕکە هەر سەرۆک باندێک بەقەدەر موختارێک ماڵە ناسێ گەڕەکی وازانن پیاو ناتوانێت بچێ من لە دوای ئەو ئیشەوە باوەڕم نە بە خۆم نە بە ژن نە بە کچ نە بە کوڕ نە بە پیاو نەماوە ئەوە نەم شتی سەیرم بینی بە خۆڕایی وا خۆم دەرمان خوار کرد نە تەمەنامە کرد بمرمایە ئێستاش کە بیرمەکەوێتەوە چیان لە من کرد موچەکەم پیادێ جارێ باوەڕم بە کەس نەماوە تەنانەت خەڵکی فەقیری ژەها هەموو گیانی نەوت بوو نەوت فرۆش بوو یان کرێکار بوو جل لەبەریان نەبوو بە پەلەیەک جار سێکسیە کرد و ئەڕۆشت ئەیوت بەخوا هەر ئەوەم پێیە چەند جار عینیش دەری دەکردن دەیوت من تاقەتی سوالکەرم نییە ڕابواردن یعنی پارەی باش پرسیار باشە ناترسێ پیاوێک تووڕە ببێ نەوەڵا چونکە دەڵێ پێغەمەریش بێنە پێی بڵێ ناڵێنا منیش ئێستا ئاڵێم ڕاستەکە پیاو نییە نەیەوێ اینجا هەر یەک جاییشە ئیتر بۆ پیاو زۆر سەیرە ناتوانم وازی لێبێنن کوڕی گەنجی زانکۆ ئەها یەکەم جاری بوو شەرمیانە کرد سوورە بوونەوە عین دەستبازی لەگەڵەکردن بۆی بکرێنەوە جارێک یانێک یەکتا چووە ژوورەوە سەری هەڵ نەئەبڕی
هەر بە ڕەفیقەکەیە و با بڕۆین ناچمە ژوور باوەڕ بکە کە چوە ژوورەوە و هاتە دەر معامەلە کرابوو بە 25,000 کەچی 75,000 دانا و وتی بمنێنەوە ژوور. ئیتر ئەو نەڕۆشتەوە شەو تا بەیانی کردیان بە مەزا پێکەنین. هەردوو دەقە جارێ ئەچوە ژوورەوە ڕەنگە تا بەیانی 50 جار چوو بێتە ژوور. سەرخۆشیشیان کرد. شەو درەنگ یەکێ لەو کچانەی ئەوێ هاتە دەر میسکە وتی ئەین خان زۆر گوناه هاوکوڕا سپێرمەکەی بووە بە خوێن پەکێتی عینیش وتی جا چاوی دەرێ بۆ واکە ئەو نەی دەکرد ئێستا بە زۆریش دەرناچێ ئیتر بەیانی نەیتوانین بڕوا تاکسیمان بۆ گرت تا ئێستا شەرەچێ بۆ ماڵیان و هەر بەردەوامە ڕەنگە 100 کوڕی تریشی توش کردبێ بەخۆیەوە. اینجا سیفەتێکی تری سەرۆکباندەکان ئاچن شتی کارەبایی و ناوماڵ بە قست شت دێنن پارە نادەن پیانەڵێن وەرن بۆ ماڵەوە ڕایانێکێشن کەچی کە دێن ئەوان سەرۆکباندەکان پارەی خۆیان هەرەسێنن فەرقیان ناکەن لەگەڵ خەڵکی تر عین پێوتن پێشەوەی بچنە ژوور پارەکەتان دابنێن. ئێستا پیاوێک هەیە لە یەکێک لە بازاڕە ناسراوەکانی شار باسەکە شتی کارەبایی یەفرۆشێ ناوی بۆشاییە زۆر دەوڵەمەنە خەڵکی باز لە کەسێکی ناسراوەکە کە خەڵکی یەکێکە لە شارۆچکە ناسراوەکانی سلێمانی بایی 12 وەرەقە مەبەستی 1200 دۆلاری ئەمریکایە شتی بە قەرز داهێناوە یەک جار ئافرەتێ لەگەڵ یانوست 100 دۆلاری لێوەرگر ئیتر 12 وەرەقەکەش نابینێتەوە جگەلەوەی 20 مشتەری تری بۆ پەیدا کردووە یانە چێتە دوکانی مۆبایل بە هەوەسی خۆی وەحدەوشتیان لێسەنێ و پارەش نادا بۆ ئێمەش فێر بووبوون کە چووینە یانوت پارە دامەنێن خۆمان دێین. پرسیار باشە ئەو هەموو کچە گەنجە بۆ توژە بێ هەمووی هەل لەبەر نەبوونیە نەخێر مەگەل لە هەزارە داماوێکی وەک من دەنا زیاتر حەزیان لە مۆدێل و پارە و شتی جوان و مۆبایل و سیارە و ئەو شتانە فێریانەکە ئیتر کە فێریش بوون یەک ڕۆژ بێ پارە ئیدارە ناکەن. ئێستا سەرۆکباندەکەی ئێمە بیزانایە پارەی کەم پێیە خێرا تەلەفۆنێ کرد بۆ 2-3 کەس ئەیوت خێراوەرن خەڵکیش بێنن و بە ئێمەیەوت خۆتان حازرکەن نازومە کرمەکەن خێرا بڕۆن خۆتان پاکەنەوە هی قەڵۆ باڵەکەم بابەشی نانێکی چاک پەیدا بکەم. ئیتر کچەکانیشی لەسەر ئاخر مۆدێلە ڕۆن هەر ڕۆژۆ مۆبایلە کە ڕۆژە و دەستێجلی گران یاری بە پاراکەن قژیان هەر ڕۆژەی نەوەیەکە. پرسیار باشە نێ و بە مناڵەکانی مەسرەف زۆر مەکەن نا بەعەکسەوە ئەیود من خۆم بۆ ئەمان ڕەنجان با بەڵی خۆیان بیکەن و بیخۆن خۆ گەرواژ نەبوایە هەر بە قسەیان ناکرد ئەوان لە دەست دەرچوو بوون کە مناڵ گەورە بوو ناتوانی سەیتەڕە بکەین. زۆر قسەی کردایە دایکیان دەخوارد بۆ ئەی وێرا بە کچە گەورەکەی بڵێ لەل حەیای دایکێ بێت کچەکەی کرابوو بەژن هەر بە خەیاڵیشیانە هاو ئەیوت ئەین یەکێکم بۆ بدۆزەرۆ بمکاتەوە بە کچ حەزی لە کوڕێکی خەڵکی بۆشایی بوو زۆر دەوڵەمەند بوو کوڕە مەسئول بوو کوڕەکان نەیەزانی کە کچ نییە دایمە هاو بۆ لای ئەیوت هەموو دنیا هەستێ هەر دەتێنن ئەشیزانی دایکیان خەریکی چییە ئەیوت لەوانەیە باوکم رازی نەبێ بەڵام بە قسەم نەکا ئەیکەم بە فەرتەنە شەوێکیان عین بە کچەکەی دەوت بابێنە داوات تۆزێ پارەیان پێ سەر بکەین بڕۆ گەر زانی ژنی وەرەوە خۆ دنیا تەواو نابێ بەو خوایە من حەپەسا بووم چەند بە ئاسانی لەوانەیەوە بزانی درۆ دەکەم. کچەکەشی ئەیوت من لەو زۆڵترم کاتێ ڕۆم عادە بم خۆکەری وا نازانێ جاری وا بوتانیوە شەو ئەو کچانەیە ڕۆشتن بۆ پیاسا لەگەڵ ئەو جارێک کچەکەی منی شیان بەر عینوتی با بڕوا تۆزێ پیاساکەن کە گەڕانەوە کچەکەم 1000 جنێی بە من داوتی جارێکی تر من نەنێری لەگەڵیان عالەمەیان ناسێ لەو سیارەیە لەگەڵ کوڕەکان سێکسیان کردبوو بە کچەکەی منیان وتبوو تۆ چاوە بگرە گەر ناوێری ترستنەوە ئیتر هاتبووەوە ئەگریا ئەیوت خوا دایکە با بڕۆین لێرە من منێرە دەر لەگەڵ کەس 10,000 شیاندا بوو بەو بۆی فڕێدا بوونەوە ئەوانی یەک کۆش پارەیان پێبوو. پرسیار ئەو پارانیان زیاتر بەچی سەرفە کرد هەر نەبووە لە مانگێکا دەجوت پێڵاوی دەکڕی بۆ خۆی و کچەکانی جاری وا هەبوو فرار فریانە دەکەوت لە پێیکە ئەی بەخشی هەفتەی 3 جارە چووە بازار بۆ نیوای دەکڕی بە 70 تا 100 دۆلار. پرسیار بەڕای تۆ قەت هەستت کردووە ئەو ژنەماندوو بێت لە ژیان یان بێتاقەت بێ لە ڕووی نەفسیەوە یان خەفەتبار بێ هەست بە تاوان بکە بەڵێ زۆر جار دەگریا خۆی دەیوت خۆیەک بگری بە شیری تەرکی نایی بە پیری ئەمە قسەی خۆی بوو سەدان جارەموت جا باشە ئەین خان بۆ وا ئەکەی ئەیوە ناتوانم ئەزانم زۆر غەڵەتم
تازە فێری بووم جانتاکەم پارەی تیانە بێ دیارە ناکەم ئەشگریا و ئەیوە خوایە من بۆ وانەگبەتم بۆ وەک خەڵکی ژیان و ماڵ و مێردێکە نامێ ئەیوە من تازە ڕاهاتووم سەی لەوە شابوو شەو نیوە شەو تەلەفۆنیە کرد بۆ پیاوی بەرز و دەوڵەمەنی ئەم شارە ئەیوە دووەرن بمبەن بۆ دکتۆر سەعات 12 شەو دایم حەزیە کرد پیاوێک ئیتیمامی پێبا جاری وا بوو کە ئەبوو بە شەو ئیتر ماڵ چۆڵە بوو زۆر دڵی تەنگا بوو هەر حەزیە کرد ئەوانە بێن کە زۆر لەگەڵ خۆین و نازی هەڵەگرن یان شەو درەنگەیوت بمبەن بۆ پیاسا نانی لە دەرەوە خوارد و هەموو شتیان بۆ کرد منەم و خوایە ئەو پیاوانە بۆ ئەو نەکەرن خۆژن هەر ژنا بۆ ئەم واکەن و بۆ هی خۆیان واناکەن پرسیار ئەو پیاوانە زۆرن کە داوا دەکەن لەگەڵ دوو ژنابن لە ژوورەوە لێ کاتە نا زیاتر ئەوانە زۆرن کە دەڵێن بە دوو پیاو لەگەڵ ژنێگە بین پارەی زیاتر ئەدەین بەس دوو پیاو دەچینە ژوور زۆریش دەمێنینەوە هەشیاناڵێن بەسییان ژنێکمانەوێ پرسیار چیتر من دایمە ترسام ئاسایش بێت و بمانگرێ بەڵام ئەین قەت نەدەترسا ئەیزانی ئەتوانێ هەمویان ڕازی بکە خۆی دەنگی بگشتایەتە هەر کەس کێشەی ناما نیوە شەو تەلەفۆنی بۆ خەڵکێگە کرد مەسئول بوون ئەمە جگە لەوەی داوای وەرەقەی غاز ناوت بانزین هیچ شتێ ناکڕێ بە ئێمە شێوە مەترسن پرسیار باشە کێ ناڵێت بۆ ناکە باوەڕ ناکەم خۆمم بینی 100 جار لە بەردەم ماتەلەفۆنی کردووە ئەیوت وەرە خۆم لەگەڵە ئەخەوم باوەڕکە دەفتەرێکی هەیە ناوی زیاد لە 150 پیاوی گەورە و دەوڵەمەن و ئیتر ئاوە پرسیار ماڵی سەرۆکباندەکان هەمووی وەک یەکە ماڵی سەرۆکبان 2-3 ئیشە تا نەچیت تێناگەی ئیشێکی ئەوەیە ئافرەت ڕادەگرێ لە لای خۆی وە خەڵک دێبۆی ئیشێکی تری ماڵەکە ئەداتەکرێ بە سەعات مەسەلەن دوانیان کچ و کوڕ بۆ سەعاتێ 85 تا 100 هزار وەردەگرێت جاری وا هەیە کچێ دێ 6 کەسی لەگەڵا بۆ سەعاتێ ژوورەکە ئەگرن ئیتر ئەبێ پارەی زیاتر بدەن تۆ ها ئەبینی بوو لە سجن بەڵێ بۆ دە ئەوە کە بەربوو ڕۆژێک ها 4 کوڕی لەگەڵ بوو بە سارەیەکی مۆنیکا هاتن سەعاتێکم تریژمانەوە 300 هزاریاندا ئیتر بزانە ئاخۆ خۆی چەنی تری دەستکەوت بێ ئیشێکی تری ئەوان ئافرەت دەدۆزنەوە بۆ کڕیار شتێکی تریش هەیە بەڵام ئەی نێکرد ڕقی لێبوو مناڵی کوڕیان دەدۆزیەوە بۆ پیاو ئەمە سەرۆکبانێ بێکرد زوو ئەهاتە ماڵی عین خۆی باسی ئەکرد و ئەیوت بە عین زۆر پارەی تایە بە تایبەت کەرکووکی پارە زۆرەدەن زۆر سەیرە پیاوانی سلێمانی کەمتر داوای کوڕەکەن داوای کرد زۆرەکەن کەچی کەرکووکی و عەرەب زۆر پرسیار ئەی هەولێری ئەوان فەقیرن باوەڕکە چەند لەوێ بووم هەولێریم نەدی شتی زۆر بوێت هەرچۆنێ بێ قسە ناکەن بەس بڵێ خەڵکی سلێمانیە دەیانوت ئێوە ئافرەتتان زۆر زیرەکە ئەوانی ئێمە لەو مەسەلانە هیچ نازانن ئەبێ پیاوەکانتان بتان پەرستن پرسیار ئەوەی تۆ بزانی و بیستوتە چەند ماڵ لە سلێمانی خەریکی ئەو کارن وەک خۆیان باسی لەکە نەگاتە 1000 ماڵ پرسیار غەدر ناکا لە فرۆشیارەکان یان نابێتە شەڕ لەسەر پارە لە سەرەتاوە کە دەمانباتە لای خۆی پێمانەڵێ من 70-80 تا دوایی هەر چەند وەرگرم هەر 10,000 ئەم بە ئێوە ئێمەش حەقمان نییە قسە بکەین پرسیار بۆ ئەی چۆن ڕازیە بن لەبەرەوەی ناچاری شوێنمانی نییە کەس نییە خۆ کێ لە لای دەمێنێتەوە یەکێکی وەک من کە ناتوانم بچمە ئوتێلیش دەی فەرموو من شوێنێکم بۆ بدۆزەرەوە هۆدەیەکی قوڕ با سەرەکەی تەنەکە بێ گەشتی ئاوام کرد ڕووم ڕەش بێ تۆ وەرە 100 تفم لێ بکە ئەوانەی کە خۆیانیان بۆ سەعاتێ یادوان هیچ سەرۆک باندێک بۆ ئەوانە ناتوانێت زەبر و زەنگ بەکاربێنێ یان غەدریان لێ بکەن بەس من یانەوانی وەک منن ناچار گەر ئەوە شم نەداتێ ڕازی ببم ئەڵێ تۆ لێرە ئاخەوی لێرە نانەخۆی خۆ دەشۆی جارێ بە من ڕۆژی 100 جاری دەوە خۆت و کچەکە نانەخۆن تا ڕازی بووم پرسیار باشە ئیش بکەی باشتر نییە من نعلەکانی هەر کەسێ ماجەکەم ئیشێکم بۆ بدۆزێتەوە با هەرچیەک بێ فەڕاشیە نانکردنە هەرچی بێ باشە بەڵام کرێی ژوورێکم بۆ دەربێنێ وەڵڵاهی گۆژ ناخۆم میوە ناخۆم کاکە بەس نانی وشت تەنیا کرێکم بۆ بن دینارێکم مێنێ ئینسان لە برسا بمرێ بەس ئەو وەزعە نەبینێ دەی بۆ مدۆزەرەوە ئێستا دوێنێ کە بە شەڕ هاتوومەتە دەر
ماڵی عینم جێهێشتووە ئەم شەو چوومە بەر مزگەوتی گەورە خۆم و کچەکەم تا بەیانی هەڵلەرزینین دەرگایان لێ نەکردینەوە یەک سەنتەری ژوەرمان ناگرێ ئەڵێن خۆ ئوتێل نییە زۆر گریا و ئاخی هەڵکێشا هەر دوعای لە دایکێ کرد پرسیار ڕۆژێکی خۆش لە ژیانە بڕوا ناکەم هەبوو بێ بەس کە بیرەکەمەوە هێشتا نەهامەتیەکانی زوو بەسەرم هات زۆر باشتر بوو لەو ماوەی بدمە سەر بەم کارەوە پرسیار حەزت لە کام ڕەنگە شین و سپی و قاوەی گوێگرەی ئازیز لە میانەی بەسەرهاتەکانی هەشتەمیشدا چەند تێبینیەک هاتووە لێرەدا هەوڵ دەدەین بە پێی ژمارە ئەو تێبینیانەش بۆ تۆی ئازیز و بەڕێز بخوێنینەوە تێبینی ژمارەیەک شایانی باسە ئەم ژنە بارودۆخێکی زۆر ناخۆش و نالەباری هەبوو لە زینداندا هەروەها ئەوەی گرنگە باسی بکەین خۆی ئارەزووی دەکرد بێت قسە بۆ ئێمە بکە بەبێ ئەوەی ئێمە داوای لێ بکەین یان هەوڵێکی زۆری لەگەڵا بین ئەم لێدوانانەی ڕائیش پاشی زیندان بوو بە شێوەیەکی ئازادانە و بۆ باری ژیانی خۆی قسەی دەکرد تێبینی ژمارە 2 یەکێک لەو گرفتانەی ڕەگەزی مێینەی تیادەژی مەسەلەی شوکردنە چونکە شوکردن چارەسەری بەشێکی زۆری کێشە و گرفتەکانی مێینەکا لە کوردستانە شوکردن پلە و پایە بەرزەکاتەوە شوکردن حیا و ناموس دەپارێزێ شوکردن دەبێتە هۆکار بۆ بەرزکردنەوەی ڕێزی خۆت لە لای خۆت ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی ژنان ئومێدێکی گەورە لەسەر شوکردن دابنێن بە تایبەت ئەگەر لە ماڵی باوانیدا بە ئاسوودەیی نەژی چونکە شوکردن ئەبێتە ئەو دەواازەیەی ژنان ڕزگارەکە لە قەیرانێکی زۆر لەوانە تەنیایی سێکس قەیرەیی هەتا دوایی بۆیە دەبینین کەسێکی وەک ڕا دەڵێ خۆشم پێم خۆش بوو هەرچەندە باوەڕی پێی نەبووە کە زۆر ئاساییە لە بارودۆخێکی ئاوارەییدا ئارەزوەکانی بۆ شوکردن زیاد بکات تێبینی ژمارە 3 گەر تێبینی بکەین لە هەموو بەسەرهاتەکانی پێشوودا باوک هۆکارێکی سەرەکی بوو لە چەوسانەوەی کچەکان و هەر خۆشی بە شێوەی ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ هاندەر بوو بۆ بازرگانیکردن پێیانەوە بەڵام لەم بارەدا دایک هۆکارە ئەویش بە دەلالەتی بەشودانی کچەکەی بە خزمی خۆی بە شێوەیەکی گشتی دایک لە کۆمەلگای کوردەواریدا ئارەزووی ئەو ئەکا بگەڕێتەوە ماڵە باوان هەرچۆن وتەیەکی باوە کە پیاوان پاش ماوەیەک لە هاوسەرگیری پەشیمانن لە پرۆسەکە بە هەمان شێوە ژنان ئارەزووی گەڕانەوە ئەکەن بۆ باوان بەڵام ئەوە لە مناڵەکانیاندا بەرجەستە دەکەن بۆیە دایک زیاتر ئارەزوو دەکا کچەکانی براتە برازا و خوشکەزا و کەسەکانی خۆی کاتێکیش کە سوکاری دایک لە ڕووی داراییەوە بەتوانا بن ئەوەندەی تر ئەم دەرفەتە گرنگ دەبێ بۆیە لە ڕۆژی ڕائدا دەبینین دایکی دەبێتە هۆکار و لە چوارچێوەی بە زۆر بەشودانێکی ناڕسمیدا تێبینی ژمارە 4 بە ئاشکرا کاریگەریەکانی ئابلوقەی ئابووری دەبینین لێرەدا ئەم بەسەرهاتە ئەومان نیشانەدا کە بارودۆخی ئابووری چۆن دایکی ڕا ناچارەکە کچەکەی بکاتە قوربانی لە پێناو ژیانی ئەوانی تردا تێبینی ژمارە 5 ئەم قسانەی ڕا خاڵێکی گرنگمان بۆ دەرەخە ئەویش پاش ئەوەی دەڵێ لە ڕوویدا هەڵگەڕایەوە دەبینین سەرەڕای ئەو هەموو ناحەقی و تونوتیژیە کە مێردەکەی دەیکا هێشتا ڕا وەک تەجاوزێک ئەڵێ من لێی هەڵگەڕامەوە لە کاتێکیشدا کە مافی خۆیەتی لەسەر داخوازیەکانی خۆی بێتە جواب و داکۆکیان لێ بکات تێبینی ژمارە 6 کە سوکاری حە بە تایبەت خوشکەکەی دایکی پێی دەڵێن ئێمە ژنمان بۆ هێنای تا کەمێ عاقڵی بەڵام ئەوەندەی تر بووی بەستەک ئەمەش یەکێکە لە دابوونەریتەکانی کۆمەڵی کوردەواری کە تونوتیژی کۆر لەسەر دایک و خوشکیەکانی وەک نێرینەیەک دەگوێزێتەوە بۆ هاوسەر واتە بەهۆی ژنهێنانەوە ناکرێ عاقڵ بێ چونکە عاقڵبوون لە کوردەواریدا بە واتای ساڵحبوون دێ ساڵحبوونی واتای ئەنجام نەدانی کارێکی زیان بەخش بەخۆی یان بە چواردەورەکەی لێرەدا ڕا دەبێتە قوربانی تلیاک خواردن و سەرخۆشیەکانی حە کە لەوە پێش فێری بوو لە ماڵی باوکیدا گەر تێبینی بکەی دایکی ڕا لەبەر دەوڵەمەندی کچەکەی دەداتە حە کە خزمی خۆیەتی بەڵام ماڵی حە بۆ ئەوەی کوڕەکەیان ساڵح بێ ڕای بۆ دەخوازن
کەواتە لە هەردوو خێزانەکەدا کچ سەنتەر نییە بۆ بیرکردنەوە لە پرۆسەی هاوسەرگیریدا. ئەگەرچی لە ماڵی کوڕەکەدا کوڕەکەیان بە شێوەیەک لە شێوەکان سەنتەری بیرکردنەوەیە لە پرۆسەی هاوسەرگیریدا. ئەگەر ئەمەش دابوونەریتی هاوسەرگیری بێ، ئەوە ئەگەرێک هەیە بۆ ئەوەی هەموو ژنێ لە خێزاندا پەرتەوازە بێ، ئەنجامی ئەو تونوتیژیانەی بەرامبەر یەکرێ. بەڵام کاتێ تونوتیژی دەگاتە ئاستێکی دیاریکراو، ڕەگەزی نێبیر لە چارەسەر دەکاتەوە، بیر لە تۆڵە دەکاتەوە. یەکێکیش لە تۆڵەکانی خۆکوشتنە یا ئابڕووبردنی خێزانە. لەم بارەیەوە دەبینین ڕا بەردەوامەیەوێ خۆی و مناڵەکەی دەرمانخوار بکات. تێبینی ژمارە 7 کاتێک ڕا مناڵەکەی دەبێ، مامانەکە پێی دەڵێ ئەترسم بەدبەختە کچیش بێت. ئەمەش ئاماژەیەکی ترە لەسەر دوو دیاردا. یەکەمیان ڕەگەزی مێ قێزەون دەکا لە کۆمەلگادا، چونکە دووچاری چەوسانەوە ئەبێ. لەلایەکی تریش خودی ڕا پێی خۆش نییە کەسێکی تر وەک ئەو بژی، چونکە هەموو مرۆڤێک کە مناڵێکێ بێ بیر لەوە کاتەوە کە چۆن خەلیفەیەک بۆ خۆی جێبێڵێ لە پاشە ڕۆژە. بەڵام کاتێک ڕا بە هیچ جۆرێ لە ژیانی خۆی ڕازی نییە، داوا لە مامانەکە ئەکا کچەکەی بکوشێت. تێبینی ژمارە 8 پاش سەردانی ڕێکخراوەکە بۆ ئەو شوێنەی کاری لێکردبوو، سەرجەم وتەکانی ڕاست بوون، هەروەها چەندین بەڵگەی یاسایی پێبوو. تێبینی ژمارە 9 ڕا ئەڵێ حکوومەت و قانون منیان فێری لەشفرۆشی کرد، چونکە هیچ دەواازەیەک نەبوو بۆ دەربازبوون لە گرتوخانە. 7 مانگ بەتەنیا کەفیلێکی دەویست کەفیلەکە ئەبوو پیاو بێ، بەڵام وەک لە چیرۆکەکەدا دیارە ڕا کەسی نییە، باوک بوو مرد. دایک ناوێ هیچ کام لە مناڵەکانی بینێتەوە. بۆ ماوەی 4 مانگی تر لە گرتوخانە چاوەڕێ ئەکا و تەسلیم بە خواستەکانی عینی نابێ. گرتوخانەی چی؟ هەروەک بینیمان لە گرتوخانەدا تاوانی لەشفرۆشی و تاوانەکانی سێکس بەردەوامن لە نێوان گیراوەکانە. کاتێک ڕا ناچارە بێت کچەکەی بنێرێتە ماڵی عین، لە پێناو ئەوەدایە کە کچەکەی پارێزێت لە خواروخێچیەکانی گرتوخانە، بەڵام نازانێ بازاڕەکانی سێکس و تاجرەکانی ئەم بازاڕە پیشە و کارەکەیان زۆر ڕێکخراوتر و پلان ڕێژترە لە تواناکانی ژنێکی هەژار و بێسەرپەرشت و بێپەنا کە تەنانەت یاساش داکۆکی لێ ناکا. هۆکاری بەهێزی و بە توانای سەرۆکباندەکانی ئەم بازاڕە دەگەڕێتەوە بۆ کەم و کورتیەکانی یاسا کە پشتیوانی خەڵکی بەدەسەڵاتە و هەروەها سیستەمی بەپارەکردنی هەموو پارەیەک. تێبینی ژمارەدا گەرسەیری سیستەمەکانی ژیان بکەین لە کوردستانە، دەبینین سیستەمێکی ئابووری تێکەڵ هەیە، هەر لە ئاگڵوگۆڕی دراوە جیهانیەکانەوە تا مامەڵەی شمەک بە شمەک. گەرسەیری سیستەمی سیاسی بکەین، سیستەمێکی تێکەڵە و پێکاتەکانی سیستەمەی لیبرال و ئەنتی لیبرال و سۆشیال دیموکرات و تەنانەت خێڵەکیشی تێدایە. لێرەدا لەم توێژینەوەیەدا ئەرکی ئێمە نییە قسە لەسەر دوو بابەتە بکەین. بەڵام لە بەشی یەکەمی توێژینەوەکەمانە باسمان لە جۆرەها جۆری لەشفرۆشی کرد کە لە دنیادا هەیە. بەڵام گەرسەیری ماڵی عین بکەین، سەرگوزشتەکانی ڕا بە هەن وەربگرین، ئەبینین بازاڕی لەشفرۆشیش بازارێکی تێکەڵە. کۆیلایەتی سێکس و ئێسکۆرت و گەشت و گوزاری سێکس و تا دوایی هەمویان لە نێوان گرتوخانە و ماڵی عینا بەرقەرارە. تێبینی ژمارە 11 ڕاستاڵێن ئاگال لە خۆت بێت هاوڕێی خراپ بە هەڵەت تا نەبا. خانەکانی لەشفرۆشی دەواازەیەکی ترە بۆ ئەوەی گەنجەکان لە زانکۆکانەوە ڕویان تێبکەن و لەسەر ئەم جۆرە بە سێکس ئالوودە بن، واتە گەنجێکی زانکۆ کە سەرەتا شەرم دەکا بەهۆی هاوڕێکەیەوە ئەم شوێنانە دەناسێت، دواتر بەردەوامە بێ ئاماژەیە بۆ دوو دیاردا. یەکەمیان گەنج تا دێتە زانکۆش بە ئەندازەیەک سەرکوت کراوە لە ڕووی سێکسەوە کە وشیارێکی زۆر لاوازی بەرامبەر بەم مەسەلەیە هەیە. هەروەها لە لای دووەمەوە ئەوە تێدەگەین کە خانەکانی لەشفرۆشی یاریدەدەرن بۆ تێکدانی ڕەوش و ئەو شێوازەی ژیانی گەنج بە تایبەت لە تەمەنێکی هەستیاردا. ئێمە مەبەسمانەوە نییە بڵین لە ڕووی سێکسەوە سەرکوتکرێن، بەڵام بازرگانەکانی سێکسیش بۆ ئەم گروپە دیاردەیەکی زۆر مەترسیدارن. تێبینی ژمارە 12 سیستەمەکانی بەڕێوەبردنی ئەمڕۆی کۆمەلگای جیهانی هاوکارن لە پڕکردنەوەی زامەکانی لەشفرۆشی. ئەو سیستمانی کۆتی سێکسی دەکەن دەبنە هەندەر بۆ گەرمکردنی بازاڕەکانی لەشفرۆشی، چونکە هەموو قەدەغەکردنێت بۆ ئازادی خەڵک ناچار دەکات زۆرتر ڕووبکەنە ماڵی سەرۆک باندەکان. لەلایەکی ترەوە ئازادی ئەم بازاڕانە بە هەمان شێوە هەندەرە بۆ ئالوودەبوونی زیاتری کشان بەم کارەوە، چونکە کاتێک کەسێ دووچاری لەشفرۆشی ئەبێ ئیتر هەموو کەرامەت و ناموس و هەموو ئەو بەها کۆمەڵایەتیانە لەدەست دەدات کە لەلایەن کۆمەڵگەکەیەوە هەیە، کە جارێکی تر ناتوانێت بەدەست بەرداربوونی لە لەشفرۆشی بۆی بگەڕێتەوە، چونکە کۆمەڵ هەر بە سوک سەیریانەکە. کاتێ ئەڵێ هەر کە فێری ئەم کارە بووم ئیتر بێ پارە ئیدارە ناکەم،
یان بازاڕەکانی کارکردن بۆ ڕێگەزیمێ ئەوەندە ئاسان و کراوە نییە کە بتوانێت لە کاتی تەنگانەدا ڕووی تێبکە و سەربەرزانە بژی. لەلایەکی تریش ئەو پارەیە لە لەشفرۆشی دەستیانەکەوێ پارەیەکی خەیاڵیە بە جۆرێک پێداویستی و ئارەزوەکانیان تێر دەکا کە جارێکی تر ناتوانێت بگەڕێتەوە بۆ ژیانێکی کولەمەرگی. کەواتە کەلتورێکی کۆنزێرڤاتیڤ بازاڕی کار و سەرمایە بە پێکەوەیی لەگەڵ ڕووداوەکانە تاوانە سێکسیەکان بەرهەم دێنن. تێبینی ژمارە 13 پەردەی کچێنی ئەو پەردە ئەفسوناوەیە کە پەیوەندی بە شەرەف و بێشەرەفیەوە نییە. ئەو پەردەیە کە کەلتورێکە و دوجار گرنگ نییە ئەگەر لەشفرۆشیش بیت، بەڵام لە شەوی یەکەمی هاوسەرگیریدا چەند لۆپە خوێنێک بوونی هەبێت ئەوە هەموو پێوەرەکانی ئەخلاق قابیلی ئەوەیە باش بن. ئەمەش ئەو ڕوکنەیە کە بەهۆیەوە کەلتوری خەتەنە و پەردە دەبنە کەلتوری ژنکوژی. لەم نمونەیەدا زۆر بە جوانی و ئاشکرا دەردەکەوێت کاتێک کوڕەکە ئەم ماڵە دەناسێ گرنگ نییە کە لەشفرۆشن، بەڵام لە ڕوانگەی قسەکانی کچی عینەوە دەردەکەوێت کە کوڕەکە بەخشندەیە لە ئەستی هەموو کردەوەکانی ئەو ماڵەدا بەمەرجێ پەردەی هەبێ. ئیتر گرنگ نییە پەردەکە دەستکرد یان سروشتی بێ. تێبینی ژمارە 14 گەر تێبینی بکەین لە مانگێکە 10 جووت پێڵاو و هەفتەی 3 جار بۆ بازار بۆنێ بە 70 تا 100 دۆلار، ئەمە گەر بەراوردی بکەین بە بازاری ئازاد لەلایەک و بیری لیبرال لەلای دووەمەوە بۆ ئازادکردن و بە یاساییکردنی لەشفرۆشی، ئەوە بێگومان قازانجی خاوەن کارگە و سەرمایە گوزاریەکانی تیادایە، چونکە کەلتورێکی بەکارهێن دروست دەکا بە تەنها بۆ جوانکاری. هەر ئەوە شەواکە پۆرنۆگرافیا هەوڵ بدا جوانکاری بە تەنیا لە ڕەگەزی مێینەدا نەهێڵێتەوە و لەشفرۆشی بباتە ناو ڕەگەزی نێرینەشەوە. ئەمانە هەمووی فراوانکردنی بازاری سەرمایە گوزاریەکانی جوانکارین. تێبینی ژمارە 15 لەم چیرۆکە بۆمان دەرکەوت عینیش پەشیمانە، عینێک کە ئەو هەموو دەسەڵات و پارە و ئیقبالی هەبێت تەنانەت لە لای خەڵکانی بەرپرست کەچی هێشتا پەشیمانە، بەڵام ئەمیش وەک شیکردنەوەکانی پێشوو ئەڵێ ناتوانم ببینم جانتاکەم پارێکیانە بێ، کەواتە ئەو هەموو پارە و ڕێزەی کە عین باسیەکات و ڕائدایانگێڕێتەوە بەس نین بۆ ئەوەی هەموو پێداویستەکانی لەشفرۆشێدا بینکەن. عین یاخی بۆ لە کەلتورێکەوە بە شێوەیەکی نێگەتیڤ، هەر بۆیە باجی هەڵەکانی ئەم پیشەیە دەدا. ئەمەش ئەو پێگەیە کە بۆمان دەسەلمێنێ لەشفرۆشەکان بە بەختیاری ناژی. تێبینی ژمارە 16 گەر تێبینی بکەین کڕیارەکان هەموو کات ئامادەن بچن و عین ئاسوودە بکەن، نەبا خەمۆکی دایگرت بێ، کەفالەتی بۆکەن لە گرتوخانە، بەنزین و نەوت و غازی بۆ دابینەکەن. ئەوە بێگومان ناکرێ قسە لەسەر هەموو شتێک بکرێت لە توێژینەوەیەکی ئاوادا، کاتێ ڕێژەیەکی کەمی ئەم خزمەت گوزاریانە بۆ خێزانەکانی خۆیان ناکەن. لە پەروەردەکردنی مناڵ هاوکارین و لە ئەرکی ماڵ و کۆمەلگادا بەردەوام دەیانچەوسێننەوە. هۆکاری سەرەکی لەم جۆرە لە ئیزدیواجە دەگەڕێتەوە بۆ گرەی کەپت و تێربوونی خێرا لە ژیانی سێکچواڵێتیدا. لە کۆمەلگای ئێمەدا پەروەردەی سێکس پەروەردەیەکی ناتەواوە. مرۆڤ تا ئەو ساتەش یەکەم جار کە سێکس دەکا ڕێژەیەکی زۆر کەمی لێ دەزانێ. کاتێ سەرکوت دەکرێ هەست بە چێژەکانی ناکا. ئەوە لە کاتی هاوسەرگیریدا گونجاندنی سێکسی هیچ گرنگی پێ نادرێ. ئەمە جگە لەوەی سێکس پرۆسەیەکە لە نێوان دوو کەسدا کە هیچ سنوورێک ناهێڵێ، بەڵام هاوسەرگیری لە کۆمەلگای کوردیدا سەرەڕای نەفامی دەربارەی سێکس و چۆنێتی پراکتیککردنی پڕیشە لە سنوور. بە نمونە ژنێ بۆ هاوسەرەکەی بە ئەندازەی لەشفرۆشێک بۆ کڕیارەکەی چێژ نابەخشێ، لە کاتێکدا کە بۆ لەشفرۆشەکان ئەم پرۆسەیە پرۆسەیەکی زۆر بێچێژ و تەنیا بەرامبەر پارە دەکرێت بە شێوەیەکی گشتی. تێبینی ژمارە 17 کاتێ بینین دوو پیا و لەگەڵ ژنێکا سێکس دەکەن یان سێکس بە گروپ دەبینین لە خانەکانی لەشفرۆشیدا، ئەوە گەواهیەکی گرنگە بۆ توێژینەوەکەمان کە پۆرنۆگرافیا کاریگەری گەورەی لەسەر لەشفرۆشی و زیادکردنی هەبووە لە کوردستانە. لە نێو هیچ ئاژەڵێکە ئەم دیاردەیە بەدی ناکرێت کە بەمەرجێک لە نێو ئاژەڵانە سێکس بە شێوەیەکی هەرەمەکی دەکرێت، بە تەنیا پشت با غەریزە دەبەستێت. سێکس لە خۆیان کردارێکی غەریزیە، وەزیفەکەی زۆربوونە، هەر هۆکارە غەریزیەکان بایۆلۆجیەکان هاندەرن بۆ ئەوەی مرۆڤ هەست بە خۆشەویستی بکە، بەڵام لێرەدا سێکس تەنیا کردارێکی بایۆلۆجیە بۆ چێژێک بێ خۆشەویستی لە چوارچێوەی فەنتازیایەکدا کە هۆشی مرۆڤ بەرهەمی هێناوە و سەرنجامی چێژێ بۆ هەندێکی تر تیایدا دەچەوسێتەوە. ئەمەش کاریگەری نێگەتیڤی گەشەکردنی پۆرنۆگرافیایە. تێبینی ژمارە 18
ڕائدەخوازێ بە زووترین کات شوێنێکی دەست پێوێت و دەستبەرداری ئەو ژینگەیە بێ کە تێیدا دەژی. بۆیە ئەڵێ گەر شوێنێ هەبێ ناخۆشترین شوێنیش بێت تایە بژیم ئەم کارە ناکەم. جارێکی تر مزگەوتەکان دەرگا لە قوربانیەکی تر ناکەنەوە. ئەزمموی ئەم قوربانیە تەنیا 6 مانگە. ئەمەش ئەومان بۆ دەردەخات کە لەشفرۆشی وەک خووەکانی تر نییە، یاریەکی دیاریکراو، جگەرەکێشان، قومار تا دوایی کە لە سەرەتاوە کەسەکە حەزی لێ بکات و دواتر ئارەزوو بکە دەستبەرداری ببێ. بەڵکو ئەمە ئالوودەبوونێکە کە سیستەم و بازارێکی دیاریکرا و خەڵکێکی پێدەکاتە قوربانی بۆ چارەسەرکردنیشی وەک هەموو ئالوودەبوونێکی تر لەژێر دەستی لەشفرۆشەکەدایە. ئەمەش وەک بابەتێکی مۆزوعی هەروەها هەر کەس بیەوێت کۆمەک بە لەشفرۆشێ بکات و ڕزگاری بکە، ئەوە ئەبێ کار لەسەر کۆمەڵە دەواازە و کۆمەڵە هێزێکی گەورەی لە پشت بێت بۆ ئەوەی بازاڕەکان سنووردار بکات و بە پێچەوانەوە هەموو ئەو ژنانە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە گەر بە هەر هۆکارێکەوە تووشی بە تووشی ئەم کارەوە بوو بێت، پشێوەیەکی کۆمەڵایەتی و درگاکانیان لێدا بخرێت. تێبینی ژمارە 19 ئەم ژنە وەزعێکی زۆر ناخۆشی هەبوو لە زیندان. کەسی نەبوو، زۆر بێدەرەتان بوو، نەفسێتیشی زۆر بەرز بوو، زیاتر بە تەنها دادەنیشت و ژیانی خۆی دەنووسیەوە، هەردەم ڕسمی کێلی قەبر و تاریکی و گەڵاوەرینی دەکرد. لە کاتێ جلمانە بەربۆیان یەکسەر دەستی بۆ ڕەنگی ڕەش دەبرد و مەحاوەلەی خۆکوژی زۆر دەکرد، بەڵام پێیان نەزانی و ڕێگریانە کرد. پاشەوەی بەربوو یەکێ لە سەرۆکباندەکان کەفالەتی بۆ کرد، بردیە لای خۆی، پاشان خۆی هەڵات لە دەستی. بێزارە وەک کەسێک کە هیچ سەرچاوەیەکی ژیان نابینێت و نیشێتی، زۆر بێ ئومێدە، جگە لەوەی هەست بە تاوان زۆرەکە، بە تایبەت بەرامبەر مێردەکەی، نازانێت چۆن بگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی. هەموو گیانی خۆی بەجگەرە و کەوچک سووتاندبوو. دەیوت بۆ ئەوەی سزای خۆم بدەم کە ڕازی بووم ئەو کارە بکەم. تێبینی ژمارە 20 هەرێیوە من تاوانبارم، ئەبێ بمرم، بۆچی ڕازی نەبووم لە سجندا دابڕزێم. تەنازولم بۆ عین کرد و زۆر ئاسایی ئەتوانێت دەست لەم کارە هەڵگرێت، هەر بۆیە ئەتوانێت ڕاستیەکان بڵێ وەک کارێکی قێزەون نەیبینێ. خوڕەوشتی لە هەموو زیندانیەکان باشتر بوو، بۆیە وەک مراقب دانرابوو، هەرگیز شەڕی نابوو، هیچ سکاڵای لەسەر نەبوو، زۆر نەسیحەتی مناڵەکانیە کرد، متابعەی ئیخباری زۆرە کرد، بەردەوام خەریک بوو لەگەڵ ڕێخستنی ڕۆژنامە و گۆڤارەکان، هیچ مکیاجی نەئەکرد، زمانی عەرەبی و کوردی و فارسی زۆر بەباشی ئەزانی. تێبینی ژمارە 21 پاش هەوڵێکی زۆر لەگەڵ مێردەکەی بەڵام بێسوود بوو، وەری نەگرتەوە. دایکی بە هیچ جۆرێ ئامادە نەبوو هاوکاری بکە، ئەیوت حەز ناکەم بێتەوە، ئێوە خۆتان ڕێکخراوی چین، بڕۆن چارەسەری بۆ بکەن. کۆتایی بەسەر هاتەکانی 8. باسی دووەم. ڕاستی وەک دەڵێن لەشفرۆشی لە زاری سەرۆک باندەکانەوە، دەڵاڵەکانەوە، لاپەڕە 265. لە چوارچێوەی ئەم توێژینەوەیەدا ئەو چاوپێکەوتنانەی کە کراون لەگەڵ سەرۆک باندەکاندا بریتین لە زیاتر لە 55 سەرۆک باند. بەڵام لێرەدا ئێمە تەنیا گرنگترین ئەو نمونانە وەردەگرین کە ژمارەیان 6 کەسە و ناوی فرۆشگامان لێناون، بە تایبەت ئەمانە لەسەر بنەمای بەناوبانگیان دەستنیشان کراون. شایانی باسا ژینگەی سەرۆک باند وەک ژینگەی لەشفرۆشەکانە بە شێوە گشتیەکەی، چونکە هەمان کار دەکەن، بەڵام لە وردەکاریدا تەواو جیاوازن. بە نمونە سەرۆک باندەکان کە لە گرتوخانە چاوپێکەوتنیان لەگەڵ کرابێت یان لە دەرەوە، بڕێکی زۆر و خەیاڵی پارەیان پێویستە بۆ کەفالەتەکانیان تابەر ببن، چونکە زۆربەی هەرە زۆریان زیاتر لە 2 مادەی یاساییان لەسەرە و بە ئاسانی کەفیلیان دەست ناکەوێ لە ڕووی یاساییەوە. ئەوەی سەیریشە کاتێکی زۆر کەم لە گرتوخانەدا دەمێننەوە. سەرۆک باندەکان کاتێک گفتوگۆیان لەگەڵ دەکەین و باس لە مەترسی گرفتەکانیان دەکەین،
ئەوە زۆر بێنەتانە وەڵام دەدەنەوە و ئەو ترسەی لە چاوی لەش فرۆشەکانە هەستی پێ دەکەین بە هیچ جۆرێ لە سەرۆک باندەکاندا نابینرێتەوە. ئەمەش بە پلەی یەک دەگەڕێتەوە بۆ ئەو پشت و پەنایی سەرۆک باندەکان هەیانە بەهۆی پەیداکردنی لەش فرۆشەوە بۆ ئەوانەی دەسەڵاتیان هەیە و پارێزگاریان لێ دەکەن. هەر یەک لەو فرۆشگایانەی باسییانەکەی لەم باسەدا فرۆشگای ناڕەسمین، بەڵام شوێنەکانیان بەگشتی ناسراوە و ژمارەی تەلەفۆنەکانیان لە زۆربەی شوێنەکانە دەست دەکەوێت. هەندێکیان خۆیان سەردانیان کردوین و دەستیان کردووە بە لێدوان لەسەر باری ژیان و گرفتەکانی بازاڕی لەشفرۆشی و هۆکاری ئالوودەبوون و تەنانەت بەشێک لەم سەرۆکباندانە چارەسەریشیان پێشنیار کردووە. ئەوەی جێی سەرنجە لە ڕێگای کێشەی کۆمەڵایەتیەوە ئێمە پێمان زانیون و کەوتوینێتە چارەسەر بۆ کێشەکانیان. فرۆشگای یەکەم لاپەڕە 266 خاوەنی شین عین سین تەمەن 27 ساڵ دانیشتووی شاری هەڵەبجە تەمەنی لەشفرۆشی 10 ساڵ وەک سەرۆکباند کاری کردووە 4 ساڵ ئاستی خوێنەواری پێنجەمی ئامادەیی ڕێگای فێربوون لە ڕێگای مێردەکەیەوە فێری کارەکە بووە چاوپێکەوتنی یەکەم دەڵێ زۆر خراپوە لەگەڵم و فێری لەشفرۆشی کردووم هیچ کار و کاسبێک نازانێ ڕۆژێک پیاوەکە پێی وتووە ئەو شوێنەی ئاو هەیە زەوی نییە ئەمیش دەڵێ تێگەشتم قەزی چییە پێم وت فەرموو ئەوە عەرز و ئەوە گەز گەڕاستەکەی من بە کراسی بەرمەوە شوت پێ بکەم و واز لەو دەهێنم ئیتر لە ئێران بە عەقدی سیغە مارەیەکە پاشان لەگەڵیا دێنەوە بۆ سلێمانی خێزانی ئەو پیاوە نازانێت و لێرە بەجیا خانوو بۆ هەردووکیانەگرێ مێرد و مناڵەکەی جێدەهێڵێ کاغەزێک دەنووسێوە ڕوا پاشان پیاوەکەش دێتەوە بۆ سلێمانی و دەیاندۆزێتەوە و دەچێ ڕاستیەکە بە ژنی کابرا ئەڵێ پاشان 2 ساڵ بەم جۆرە دەبێ وەک شەریک کارەکەن تا لەسەر پارە دەبێتە شەڕیان و مێردی یەکەم بۆ ئەوەی زەختیان لێ بکا ئەڵەیە 40,000 دیناری سویسرین بدەنێ دەچم بۆ خاریج یان شکا دەکەم پاشەوەی لەسەر پارەکە ڕێک ناکەون شکاتیان لێ دەکات و لە مەحکەمە ئەڵێ ئەم پیاوە ژنەکەمی داگیر کردووە و من هێشتا تەلاقم نەداوە ژنەکەم تۆراوە لە ماڵی ئەوان بووە کەچی بردوێتی بۆ خۆی پرسیار مێردە کۆنەکەت ئەم کاری پێ نەدەکردی لە ئێران با زیاتر پیاوی بۆ خۆمەهێنا خۆشی ئافرەتی ئەهێنایە ماڵەوە پرسیار کێشەتان چی بوو لە سێکسدا ئارەزووی لە تۆ نەبوو با چۆن لەگەڵ من شەو و ڕۆژی 10 جار سێکسی دەکرد خۆی حەشەری بوو قاچێکی شینە بوو بەس هەر تێری نەدەخوار پرسیار پیاوە تازەکەش هەر هەمان بابەت بوو ئێ هاوڕێ یەک بوون پرسیار بەڕای تۆ ئینسان ئەتوانێت لە ماوەیەکی کەمدا 2 جار خۆشەویستی بکە زڕوو بەزانێ بە تایبەت من یەکەم جار بە جوانەکەی تێکەوتم کەچی نەمزانی دەڵاڵە پرسیار فەرقیان چی ئەو دوو پیاوە خۆ ئەمیش هەر ئەو کارە ئەکا مهم منی خۆشەوێ ڕەنگە بۆ کاسبی بێت دەنا هێشتا لەسەر من لەگەڵ کەس نەخەوتووە کچەتیوەیەک بە زۆر خۆیدا بەسەریدا ئەیزانی چاکە و باشە و دەست و دڵی باشە ئەو بێ ئەخلاقە پرسیار ئەی بۆ دەیەڵێت تۆ لەگەڵ خەڵک بخەوی ئاخر بۆ پارەیە اینجا خۆی دەڵێ 1000 بۆ ڕیسکەن تامی تۆ نادات پرسیار ئێستا لەسەر چی گیراوی لەسەر مادەی 3 و 4 لەشفرۆشی و مادەیەکی تریشم لەسەرە مێردە کۆنەکەم شکاتی لێ کردوین داوای پارە دەکات پرسیار دەڵێن مێردە کۆنەکەت مخەدەراتی ژەخوات وەڵاشتی پیستری ژەخوات بەڕاستی نازانم تلیاکەیان نا بەڵام دایم وەک دەستەکەر وابوو خەریکە ئەمیش فێرەکە پرسیار ژنی ئەو پیاوە کە شوت پێکردووە چی دەڵێت زۆری ڕقلەمنا هاتە سرم حەیای بردم پرسیار لەو دوو پیاوە کامیانە خۆش ئەوێ ئەم تازەیە چونکە منی زۆر خۆشەوێ زۆر پیاوە ڕۆژی 10 جار نعلەکانم ماجەکە ڕۆژی 100 جار هەموو کەسیەکە بە قوربانم پرسیار ژنەکەی تریشی لەشفرۆشی دەکرد پیاو ڕاز بڕواشتی وام لێ نەدی بوو کە منیژە چوومە لای ئەو ژنەکەی لە ماڵ نەبوو
دایمە و کاتانایی بردم کە ژنەکەیە چوو بۆ ئیش یا کە سەفەریە کرد بۆ ماڵی باوکی. خۆیان خەڵکی سلێمانی بوون، ژنەکەی پیر بوو، 4 مناڵی هەبوو. ئەدوت پیرێژنە، اینجا بێ خزمەت. ئەو پیاوە داماوە هەر خۆی خەریکی مناڵەکان بوو. برۆی ژنەکە لە گسکە چوو، دایم سەر و قژی هەڵچوو. پیاویش زەوقی هەیە، حەزی لە ژنە پاک و خاوێن بێ. تۆ ئێستا منە بینی سژنیشم. وای دەبەخوا لە ئێستا زیاتر خەریکی خۆمە بووم. من دایم ئاوام، خۆم زەوقم جوانە، حەزم لە مکیاج و شتی وایە. پیاویش ئەوەی ئەوێ. خۆت مێردە نییە؟ نازانی؟ پرسیار ژنەکەی ئەو ئیشی چی دەکرد؟ لە ئێران دەچوو بۆ باخ و شتیوە. پرسیار کە شوت بەم کرد یەکسەر پێیوتی ئەبێ ئەمیشە بکەی یا خۆتان ئیتیفاقتان هەبوو؟ نا، ئیتر کەشم پێکرد ئەیوت خەڵک بێنە بۆ فلان کەس یان فلانە مەسئول یان فلانە سەرتیپ و سەرلەشکر. ئیتر ئاوە تا بەرەبەرە تر ساڵۆنم دانا و بە تەواوی خەریکی ئیشەکە بووم. پرسیار چۆن دەیاندۆزیتەوە؟ من زیاتر لە ڕێگەی ساڵۆنەوە کچان یا ژنان پیا ئەەکەم. زۆر قورس نییە، بەس دەبێ زۆر وریابم، نەشڵێم بەدەمی خۆمە، من سەر و زمانم شیرینە. پرسیار چۆن وا ئەتوانی بە ئاسانی بیانهێنیتە سەرە و ڕێگەیە؟ کاتێن بۆ ساڵۆنەکەم یان کە خۆمەچمە ساڵۆنەکانی تر، من هەر ماوەیە و ساڵۆنەکەم ئەبەمە شوێنێک. ماوەیەک لە قەڵاتزیە بووم، دوایی چوومە ڕانیا، چوومە سەنگەسەر، چوومە خەلەکان، لە زەرگەتە بووم، لە کارێزە وشک بووم، لە کانی کوردە بووم، لە عەربەت، لە برایم پاشا، لە بازیان، لە سەیسایە. پرسیار چۆن وا بە ئاسانی ئەم هەموو شوێنەوە کردووە؟ ئاسانە، خۆ من ماڵی تەواوم نییە، تەنها 2 ژوورەگرم و هەندێک کەلوپەل، پاشان زۆر نامێنمەوە چونکە نامەوێتە لە جێگەیە بم، پاشان من مێردەکەمم لەگەڵا. پرسیار مێردەکە زیاترم کارەکایە تۆ، هەردووکمان وەک یەک. پرسیار شەڕ ناکەن یا خراب نییە لەگەڵە؟ ناتوانێ، بەعەکسەوە من زیاتر زاڵم، زۆر قسە بکاش کاتی لێکەم. پرسیار لە پێناوی چی دەیکەن؟ هەستان لێتی یان بۆ پارەکەیە؟ لە پێشا لە احتیاجیا کردم، دوایی چوومە ئێران، لەوێ زیاتر فێر بووم. پرسیار لە کاتێکە بە کچێ گەڵەی ناترسی شکاتە لێ بکە؟ هەنێ جارە ترسم، بەڵام شکاتیش بکا دەلیلی نییە. بەردەبم یان بە کەفالەت بەردەبم و لەو شارە دەڕۆم تا قەزیەکە کۆنە بێت و تا ئێستا سوڵفەی شتی وام نەکردووە، چونکە ئەزانم کێ بەکەڵت بێت و کێنا. پرسیار چۆن؟ ئافرەت خۆی دیارە کە دەیانەوێ، یاخود لە ڕێگەی تەسەڕوفی یان ژیانی. جاری وایە کچێک دەبینی هیچ مەکانی نییە، ئەوە ئێمە جێگەی بۆ دەکەینەوە، یان ئەو کچانەی زۆریان حەز لە مەساریفە لە ماڵەوە بۆیان ناکەن، یان یە بۆ ساڵۆن ڕۆژی شتێ لە قژیەکات و پارەشی نییە. پرسیار قەت سوتفەی کچی ڕۆشنبیرێ کردووە وەک تەلەبەی زانکۆ یا مامۆستا یان کارمەند؟ ئەی چۆن؟ بەعەکسەوە ئەوانە زیاتر خەریکن. من مشتریەکانم زۆربەی مامۆستا مۆزەفن، یەنە ساڵۆن و ئیتر ڕێیەکەون. پرسیار چۆن؟ بە کام دەلیل؟ ئەوان زۆریان حەز لە مۆدێل و خۆجوانکردن و کەلوپەلە، جاری وا هەیە یان قژ بۆیەکەن بە قەرز یان ش دەکڕن بە قەرز، دوایی پارەکە زۆرە بێ لەسەری ناچارەوە بکات، یان هەیەنە حەزی لێیە. پرسیار بەزەمە دەلیل نییە، جا حەزەکەی کە بەربووم وەرە یەکەیەکە لە ساڵۆنەیان بینی. پرسیار زیاتر کچ یا ژن لە هەژاریە ئەم کارە ئەکەن یان وەک حەس؟ ئەوانی لە ناچاریە کارەکەن کەمن، حەزەکەم بزانی ژنان کەمیان بێ پاڵپشت واکەن، یان مێرد یان براو باوک پێیانەکە. من مێرد فێری کردم. پرسیار کڕیارەکان لە شەوا دێنیان لە ڕۆژە؟ بەس بە ڕۆژ، عەسران کەس بە شەو نایە مەگەر چۆنە ها. پرسیار بۆ ئەترسن و ماڵ و مناڵیان هەیە؟ پرسیار فرۆشیارەکان خۆیان بڕیارە دەن تێبکەنە لایەن بۆ ژوورەوە؟ نەخێر، ئەوان خواخوایانە جێگەیەک هەبێ کارەکەی تیا بکەن. من خۆم ئێستا نایکەم، بەس جێگە بۆ خەڵگەکەمەوە فرۆشیارێک جاری وایە بۆ 3 ڕۆژ یەتە لام، ئیتر لەو 3 ڕۆژەیە کێ دێت یانا ئەو حەقی نییە. پرسیار کێ پارەکە وەرەگرێ؟ من یا مێردەکەم. پرسیار چەنی بۆ خۆتان هەڵەگرن و چەنی ئەدەن بە فرۆشیار؟ ئەیکەم بە 2 بەشی وەک یەک. پرسیار گەر فرۆشیارەکە ڕازی نەبوو لەسەر پیاوێک و ئێوە قەولتان دابێ یان پارەتان وەرگرت بێت چیەکەن؟ زۆریان لێ ناکەین، بە کڕیارەکە دەڵێن کچەکە ڕازی نییە. پرسیار نایکا بە شەڕ لەگەڵتان؟ نەخێر، ناتوانێت. پرسیار ئەوەی کە لەگەڵ تۆ گیراوە وا ناڵێ، دەڵێ پارەکە زیاتری بۆ خۆیانە و بەدڵی خۆشە نییە کە تااقەتە نەبوو، تۆڵی چی؟ ئەزانی چی؟
من کەماڵم بەکرێ گرت و خواردن و ئاو و کارەبا و مەساریف ئیتر جل و بەرگیان هەموو شت لەسەر خۆمە و هەندێکیشیان نازانن دەست بە پارەکەوە بگرن بیەیتێ بە ڕۆژێ هەمووی خەرجەکە. پرسیار ئەو بەچی خەرجیەکە بە مەرجێ لە ماڵی تۆ بێ بێقەزابی وەڵا بێڵیت هەر ڕۆژەی قژی بۆ یەک لێدا ڕۆژێ مێشیەکە ڕۆژێ دەی ڕەشیەکاتەوە ڕۆژێ وەڵا بەدڵم نەبوو لای بەبۆم ئیتر بە کەرێتی خەرجیەکەن. پرسیار لای خۆ دەیکەن؟ بەڵێ لە ساڵۆنەکەی خۆم. پرسیار جا چۆن پارە ئەدەن؟ ئەی خۆ منیش پارە ئەدەم بەو دەرمانە خۆڕایی نییە بڕوا بکە یەک تیوبلۆندەر بە کۆڵێ پارەیە. پرسیار کڕیارەکان زیاتر کێن؟ پیاوی کاسبە یا مۆزەف یا عەشایەرە یا ڕۆشنبیر هەموو نەوعێک دێن بەڵام زیاتر موسەقەفەکە. پرسیار چۆن بە چیە ئەڵێ موسەقەفن؟ خۆی دیارە چونکە لێیانە پرسین چکارەی ئەوانی ژەڵێن هەندێک ناوی ناسراوی وت کە پیشەکانیان ناسراوە هەروەها جلوبەرگ و شێوەی قسەکردنیان دیارە. پرسیار ئەی کاسب چۆن؟ ئەوان کەمن یان فیتەرەکان یا زەڕنگەر یا سایق تەکسی تا دوایی زەڕنگەرەکان خۆیان مەعمیلیان هەیە نایەنە ماڵی دەڵاڵەکان. پرسیار چۆن؟ من ئافرەتێگە ناسم بە ناوی زا ئەو بەس ئافرەتێگە با بۆ زەڕنگەرەکان هەموو شتی شاز و بەگران خۆی دایما هەموو گیانی ئاڵتونە. پرسیار ژن زیاتر تووشی ئەمە ئەبنیان کچ یان هەردووکیان یان کامیان ئاسانترە؟ جاران بەس ژن یا بێوە ژن ئەمەیانە کرد ئێستا کچانیش زۆرن. پرسیار بۆ ئێستا زۆر بوون؟ جاران کجە ترسانێک ببێ بەژن بەڵام ئێستا هەزار فێڵ هەیە. پرسیار وەک چی؟ چوزانم ئێوە لە من باشترە زانن. پرسیار کڕیارەکان مەرجیان هەیە کە کچ بێ یا ژن؟ ئەوان بەس دەپرسن کچە یا ژن. پرسیار بۆچی ئەپرسن؟ گەر کچ بێ ئەوە نایانکەن بەژن یان ئەڵێ من مەسئول نیم کەسکی پڕ بێ. پرسیار ئەی چۆن سکیان نابێ؟ حەبە خۆن یا ئەی بەستن ئێستا نون 6 ساڵ زیاتر ئاواکە ئەوان لە ئەسڵا دۆمن پێیان احتیادیە براو باوکو هەموو خەریکن. نون لەش فرۆشێک بوو ئەویش گیرا بوو نونیش پاش ماوەیەک لەبەربوونی لەلایەن مدعیەکانەوە کوژرا چونکە ناوی زۆر کەسی هێنابوو لە کاتی ئیفادەدانا. پرسیار گەر کەسێسکی پڕ بوو کەیفی خۆیەتی خۆ کەس بە زۆر پێی نەکردووە. پرسیار ئێگەر لە ماڵی تۆسکی پڕ بوو دەلیلی کوا لە ماڵی من بوو بێ خۆ ئەو بەس لە لای من وای نەکردووە هەیە 10 ساڵەوە پیشەیەکی. پرسیار کڕیارەکان مەرجی چیان هەیە زیاتر کە بە ئێواڵێن؟ ئەڵێن با تۆزێ گەنج بێ مەرغوبە ژنی پیریان ناوێ یان بە زۆری داوای سێکسی نادروست دەکەن. پرسیار بۆ؟ خۆیان ژنی پیریان هەیە ئیتر بۆ چیانە؟ ژنی کەس ئەوە بۆ مێردەکەی ناکا کە ئەیەوێ. پرسیار زیاتر کڕیارەکان کوڕی گەنجن یان پیر؟ جاران بەس پیاوی بەتەمەن بوون یان مەسئولەکان ئێستا هەموونەوە دێن ماوەیەکە کوڕ و کاڵ دێن. پرسیار کەسێ بینیوە تەمەنی زۆر گەورە بێ؟ جاری وا هەیە پیاو دێت تەمەنی 55 60 یان 65 ساڵە. پرسیار ناڵێ بۆ واکەین؟ چی بۆ واکەن؟ خەڵق قەت بیستوتە بڵێ بۆ جنسەکەم شتێکی خۆشە و پیاو ناتوانێ پسرەوێ پیاو زۆر حەشەرین اینجا هەشە دیارە ژنەکانیان بە کەڵک نایەن خۆ پیاوی ژنی بۆ چییە؟ پرسیار ناترسن ژنەکانیان بیان بینێ؟ نا چۆن نایان بینن وابینیشیان ژن دەسەڵاتی هەیە کوا؟ پرسیار باشە لەو گەڕەکەدا کەس هەستا پێ ناکە؟ بەرێ وەڵڵا بۆیە زوو زۆڕۆین اینجا ئەگەر پیاوی گەڕەک تێر بکەی ئەواش کاتە لێ ناکەن بەڵام کە پیاوەکانیانە تێر نەکرد ئیتر لێ دەبنە شەریفی شار. پرسیار وشەی نهێنی هەیە لە نێوان ئێوە پیاوەکان؟ نە زۆر نا من زیاتر لە ڕێگەی پیاوەکەمەوە کڕیارەکان دێن. پرسیار ئەی بۆ فرۆشیار وشەیەک هەیە نهێنی بێت و بەکاری بێنن بۆ نمونە کەسێکی تر تێنەگا مەسەلەن ئەو ئافرەتانە خۆیان دیارن هاوارەکەن هەل لە دوورەوە. پرسیار چۆن؟ بەخوا من و پیاوەکەم لە سیارە بووین بەلای خەڵکا تێپەڕیوین و توێتی ئەو ژنە بابەتی ئێمەیە بەس بە ڕۆشنەکەی یا پێکەنینەکەی ئیتر چوزانم هەشیانە قژی خۆی زەرد دەکا میکیاجێکی لادێیی ئەکا تۆخ پێکەنی. پرسیار بۆ زۆر بەیان قژیان زەردەکەن ئێستا تۆش زەردە؟ پیاو زەوقی بەشتی ئاڵوواڵە ئەکرێتەوە حەزی لە شتی سوور و زەرد و ئەوانەیە ئێمەش ئەبێ بەدڵی پیاو بکەین کاسبێکە ئەوەیە بەزمی زۆرە هەر تێناگەی کوڕم نیشکە کچ بووم باسی شتیوان کردە ئەحەپەسام. پرسیار کەس و کار دەزانن؟ تازە حاشایان لێم کردووە هەر نایان ناسم. پرسیار ناترسی ڕۆژە سوتفەی یەکێ بکەی کە خۆت بیناسی؟ بەرەوەڵاش ترسم. پرسیار کەسە نەبینیوە تووشی حاڵەتێکی سیر بێت وەک ئەوەی خۆی بێت و بەڵام ئافرەتەکە کە لە ژوورەوەیە بیناسێ؟ با جارێکیان لە ڕانێ بووین
ساڵی 98 پیاوێک هات قاتێ شاڵی لەبەرا بوو کڵاشی تازە بەرازیلی پێبوو سەری بۆ یاغ کردبوو بە 150 دینار معامەلەمان بوو کە هات من ئافرەتێکم لابوو زۆر جوان بوو تەمەنی 26 ساڵ بوو لە دەست کە سوکاری ڕای کردبوو دەیوت 4 ساڵە ئەو کارە ئەکەم کە پیاوەکە چۆ ژوورێ من لەگەڵ مێردەکەم سەتەلایتم دەبەست چاکمانە کرد کاتێکم زانی هەردووکیان هاتنە دەرەوە و پیاوەکە ئاگری لێباری ئافرەتەکەش وەک بی دەلەرزی و دەگریا سپی بوو من زۆر ترسام مێردەکەم وتی چییە پیاوەکە پاڵی نابە مێردەکەمەوە و دەمانچەی دەرهێنا ئێمەش زریکانمان وتی هەر ئەم شەوبارەکەن لێرە ئافرەتەکەی برد و سواری بەرازیلەکەی کرد اینجا لە جامەکەەوە وتی هەر ئەم شەوبارەکەن دەنا هەلا هەلاتانەکەم ئێمەش حەپەسا بووین کە چووینە ژوور سیرمان کرد جێگەشتەکە هەمووی تێک چوو بوو ئیتر ئێمەش هەر زوو خۆمان کۆ کردەوە و تا 4 شەو نەگەڕاینەوە دواتر چووینە ماڵێکی برادەری مێردەکەم و ئەوانیش هەر ئەوە کاریان بوو ئیتر ئەو بە مێردەکەمی وت بگوێزەرەوە خەبەرم هەیە کە ئەو پیاوە کچەکەی کوشتووە و فڕی داوەتە ئاوەکەی دوکان مەیتەکەی جەماعەتی قەیاغەکە دۆزیویانەتەوە ئەڵێن برازای خۆی بووە ئیتر ئێمەش ڕۆشتین دەوێ پرسیار تۆ هەستت بە تاوان نەکرد لەو مۆزوعەدا من چی بڵێم گوناهم چییە بەخوا کچەکە خۆشی بە زۆر جێم کردبووەوە چونکە من زۆر حەز ناکەم ئافرەتم لابێ ناڵێ من زوو بارەکەم پرسیار هەز ناکەی خۆت و مێردەکەت تاوان بەرامبەر ئەو ئافرەتانە دەکەن نە ئێستا دوور نەڕۆین دوور بێ لە تۆ منەتوانم بە زۆر تۆ بەرم هەموو شتێ حسابی خۆی هەیە تۆ ناتوانی بە زۆر قسەم لێ پرسی وایە من خۆم ڕازی نەبم تۆ توانی بە زۆر قسەکانم تەجیلکەی چونکە من بە زۆر نایەنهێنم خۆیانە پاڕێنەوە جێگایان بکەمەوە گوناحمانی تیا نییە بە تایبەت من حەز ناکەم ئافرەت لە ماڵم بێ یەک زوو بار دەکەم ئەو بۆ کوێ بەرم دوو خۆم دەستم داغ کرد لەسەر ئەو چەتیوە بێ ئەخلاقا خۆی سەپان بەسەر مێردەکەما و مارەی کرد بێ ئەخلاقی وات تا ئێستا 10 مناڵی ناشەرعی فڕێدا بوو وتی لەو سکم هەیە ئەبێ مارەم کا پرسیار جا مێردەکەت هێنای ئەی چی ساڵێ ژنی بوو ئەبوو هەرچیش پیا دەکەم ئەو شەریکە بەشم بێ شەو ڕۆژژەی و من شەریفم من خاوەن عەشراتم نازانم ئەو چی هەبوو من نەمبێ هەردووکمان هەمان ئیشمانە کرد پرسیار ئەویش لەشفرۆشیە کرد کچێ خۆی بێ ئەخلاقێکی محتەریف بوو کەچی کە مێردەکەمی توش کرد ئەی سژنی کرد وتی سکی پڕ کردووم ئیتر خۆی کردە کچە مەلیک ئەیود من لەشفرۆژ نیم پیاوم بۆ نەهێنن پرسیار ئەی چی بەسەر هات مێردەکەم دەری کرد تەلاقی یاوتی تۆم ناوێت چم بۆ ئێران کوڕە زوو ئەیوت شکاتتان لێکم ئەڵێم ئەمانە خەریکی ئەو ئیشەن کە خوا بەڵات بۆ بنێرێت ئەوەیە پرسیار بەتەمای واسێنان نیت لە دوای سجن ئیشەڵڵا تۆزێ وەزعمان باش بێ با پرسیار تۆ پارەیە میشە چی لێکەی بۆچی تر زیاتر بۆ ئاڵتونیان چی ئەم بازنانەی خۆم نییە لە دەستمایە ڕەفیقێکمەوە مەزانە ئاڵتونم زۆرە پرسیار مەبەستم بازنەکانێ نییە بەتەمای خانوو هەبیت و جێگیربی لە گەڕەکێ ژیانە بگۆڕێیان هەر ئەم ژیانەت دەبێت گەر مێردەکەم وازم لێ پێنێ بەس ئەو زۆرە خواتەوە پارە بەشی ناکە پرسیار تۆ لە پێناو مەشروبی ئەودا ئەمە ئەەکەی من تازە فەوتاوم دادەگیان تۆ بەتەمای من پاسێمەوە لە دووش و خێرم نەدی هەرم کارەیان پێکردم پرسیار هەز ناکەی خۆشت خەتابار بووی ئەتەوێ درۆ بکەم مریشک خۆی خۆڵ نەکا بەسەری خۆیە کەس ناتوانێت خۆڵی بکا بەسەرا بەس عەقڵی مناڵی و محتاجی و تا دوایی پرسیار ئەی مەسیری مناڵەکانە منیش خەمی ئەوانمە پرسیار بەر ببی چیەکەی ئەڕۆم بۆ ئێران ئەوێ باشترا تەقریبەن پرسیار کڕیار زیاتر چی ئەوێ سێکسی نادروست و ئەو شتانی لە سەتەلایتەوە فێرێ بن پرسیار لە ژیانی خۆت حەزت لە ڕۆژە یان شەو ڕاستیەکەی شەو بەس نییە بێدەنگ لەگەڵ ماڵ و مێردی خۆ دانیشی پرسیار قەت هەبووە بیرکەیتەوە خەفەت بار ببی هەر زۆر ئێستا فارسی باشەزانم دایم گوێ لە شریتی هایدە دەگرم و دەگریم پرسیار بۆ دەگری ئەی گریان بەس بۆ ئێمە باشە ژیانمان فەوتە لەم دنیاش و ئەو دنیاش بووین پرسیار ڕۆژێکی خۆشم پێ دەڵێ لە ژیانە مەگەر کچێنیم کە هێشتا پاک بووم پرسیار بۆ خۆ بە پیزەزانی تۆ 10 ساڵ دەڵاڵی پێ بکەن ئەی پیز نیت پرسیار قەت مەسئول وعدیشتی گەورەی پێداوی ئەی چۆن حەز ناکەم ناوی بڵێم خانوویەکی بۆ پەیدا کردین لە خانووی ئەمنوشتی وا بوو زوو خەڵکی تری تیا بوو دەری کردن ئێمەی خستە ناو پرسیار مقابلی چی من 2 ساڵ ئافرەتم بۆ بر چۆن لە پای چی
100 جار لەگەڵ خۆم بووە ئەیوە ژنم نەدیوە وەک تۆ باش بەرگە بگرێ حەزی لە کام ڕەنگە سوور گوێگری ئازیز لە میانەی فرۆشگای یەکەمدا چەند تێبینیەک هاتووە کە لێرە هەوڵ بدەین بە پێی ژمارە ئەوانەش بۆ تۆی ئازیز بخوێنینەوە تێبینی ژمارەیەک چەند ڕاستیەک لە زمانی خۆیەوە لە ساڵۆن کارەکە ئەم ئافرەتە خەڵکی هەڵەبجەیە لە دوای کیمیا بارانەکە هاتۆتە سلێمانی شووی کردو بە پیاوێک دوو مناڵی لێی هەیە پیاوەکە قاچێکی نییە تاکو قولەپێی پیاوێکی زۆر قۆزە کاتی خۆی حەزی لێ کردووە براو باوکی رازی نەبوون و توانە کوڕەکە قسەی لەسەر و دەڵێن هەتیو بازە کە شووی پێکردووە تەمەنی 7 ساڵ بووە ساڵی 1990 شووی پێکردووە ئەم ژنە تاپۆلی پێنجی ئامادەیی خوێندووە و دواتر لە ئێران بوون 6 ساڵ ژنی بووە تێبینی ژمارە 2 دواتر بوونەتە هاوڕێی خێزانێکی تر کە 4 مناڵی هەبووە چەندین جار مێردەکەی بەدزیەوە بۆ ئەو پیاوەی بردووە یان کە تۆراوە لە ئێران چۆتە ماڵی تا هێواش هێواش حەزیان لە یەک کردووە تێبینی ژمارە 3 بەپێی ئەو ئەزموونەی کە هەمانە هەموو ئەو ژنانەی کە لەلایەن پیاوە ئیستیغلالەکرێن لە ڕێگای سۆزەوەیە چونکە ژنان هەز بە کەموکوڕیەکی زۆرەکەن لە بواری سۆزداریدا گەر تێبینی بکەین گرنگ نییە بەلای ژنانەوە ڕاستەوخۆ چەندێک سێکسیان لەگەڵەکرێ بەڵکو گرنگە چەندێک سۆزیان پێدەبەخشرێ چەندێ بە باشە باز دەکرێن چەندێ پلەپایەیان پێدەبەخشرێ لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە گرنگەوە بزانین لەم ڕوانەوە هەمیشە ڕێگەزی مێینە فەرامۆش کراوە تەنانەت لە ناو خێزانیشا وەک کاڵا سەیرەکرێ تێبینی ژمارە 4 گەر تێبینی هەردوو پیاوەکە بکەین ئەوە ڕاستەوخۆ بۆمان دەرەکەوێ هەردووکیان مەبەستیان بازرگانیکردنە بە شینەوە بەڵام شینێکێکیانی پێ باشترە لەوی تریان هۆکاری ئەوەش دەگەڕێتەوە بۆ شێوەی قسەکردن و سەروزمانی هەرێکەیان قسەکردن و تەرویج پێدان یاخود بازارگەرمکردن بە شێوەیەکی زارەکی زۆر کاریگەری هەیە لەسەر ئەم ئیشە ئەوە شتێکی سیر نییە کە دەبینین شین دەڵێ منی زۆر خۆشەوێ زۆر پیاوە ڕۆژی 10 جار نعلەکانم ماجەکات و ڕۆژی 100 جار هەموو کەسی خۆی ئەکاتە قوربانم کەچی دوجاریش بە هەمان شێوە لەشفرۆشی پێواکە گەر تێبینی مێژووی شین بکەین دەبینین تەمەنی 27 ساڵە و 10 ساڵە لەشفرۆشە و 4 ساڵیشە سەرۆکباندا پاش ئەو هەموو ئەزمونە و وێڕای زۆرزانی خۆی کەچی هێشتا پێویستی بەو قسانە هەیە پیاوێ بۆی بکە ئەمەش دەلالەتی ئەوەیە کە ڕەگەزی مێ تەواو بێبەشە لە هەموو هەست و سۆزێک و بەدەیان جۆر سەرکوێر دەکرێت لەم ڕۆوە کە لە خۆیدا دەرفەتێکی باشە بۆ فراوانبوونی بازاڕی لەشفرۆشی تێبینی ژمارە 5 شینەڵێ هەر ماوەیە و لە شوێنێکم باسی 9 تا 10 شار دەکا ئەمەش دەلالەتێکی ڕوونە کە لە جێگایەکدا ئۆقرە ناگرێت و بەم جۆرە خۆیان لە دژایەتی کۆمەلگا دەدزنەوە بە تایبەت کۆمەلگایە کە لە سەرجەم کەلتور و دابوونەریتەکەیدا ڕێگا نادرێت لە یەکێ لە گەڕەکەکانیدا کەسێ هەبێت و بە ئاشکرا لەشفرۆشی بکە تێبینی ژمارە 6 دەبینی لە قسەکانی شینەوە وەک هەموو لەشفرۆشەکانی تر سەرەتا بارودۆخێکی ئابووریان کۆمەڵایەتیان سیاسی ناچاریان کردووە دەست باتە ئەم کارە بەڵام ئەزمون و شارەزاییەکەی لە ئێراندا وەرگرتووە ئەمەش بەڵگەیەکمان دەداتێ کە پشێوی و ئاوارەیی دیاردەی لەشفرۆشی زیاد دەکەن و ئاڵوگۆڕێ دروست دەکەن لە نێوان کەلتورە جیاوازەکانە بەم جۆرەش بەهۆی ئاوارەیی و پشێویەوە هەروەها بەهۆی هاتوچۆ و تەکنەلۆجیای نوێوە دیاردەی لەشفرۆشی جیهانی دەبینێتەوە و کەلتورەکانیان یەک دەگرنەوە تێبینی ژمارە 7 لەبەرەوەی مامەڵەی یاسا لەگەڵ هەردوو مادەی 3 و 4دا بە ئەندازەیەکی زۆر پشت دەبەستێ بە بنەماکانی شەریعەت ئەوا بە ئاسانی ناتوانرێت شکات لە سەرۆکباندەکان بکرێت چونکە هیچ بەڵگەیەکیان لەسەر ناگیرێ بۆیە ئەمانیش ناترسن و زیاتر پشت ئەستورن لە کارەکەیان گەر بیشگیریان زۆر بە سادەیی و سانایی بەهۆی کەفیلێکەوە ئازاد دەکرێن تێبینی ژمارە 8
لە نەوەکانی سەدەی ڕابردوودا ئەم کارە لەبەر برسێتی و نەداری هەندێک کەسی ناچارە کرد کە تووشیان ببێ بە تووشیەوە، بەڵام ئەمڕۆ هۆکارە سەرەکیەکە جیاوازە. فەنتازیای جلوبەرگ و کاڵاکانی جوانکاری لەگەڵ پیشەی لەشفرۆشی خۆیدا هۆکار و دەرەنجامن بۆ بەهێزکردنی یەکتری، واتە بەرهەمهێنانی کاڵای جوانکاری دەبێتە هۆکار بۆ هاندانی لەشفرۆشی، بە تایبەت کە کاتێک کە کۆمپانیاکانی پۆرنۆگرافی ئاشکاری لەسەر دەکەن. هەروەها لە قسەکانی شینەوە بۆمان دەردەکەوێت کە ئەم تێڕوانینە پڕە لە ڕاستی، ئەوەش کاتێک کە دەڵێ ڕێگایەکی زۆر ئاسانە بۆ هێنانی کچی نوێ بۆ ئەم بازاڕە، واتە بازاڕی لەشفرۆشی، چونکە دەڵێ حەزیان لە مۆدێل و خۆجوانکردن و کەلوپەلی نوێیە. بەردەوام بەهۆی ئەمەشەوە قەرزارە بن و ناچاریان دەکەن بچنە بازاڕی لەشفرۆشیەوە. تێبینی ژمارەنۆ شین دەڵێ دیارە ژنەکانیان بە کەڵک نایەن، خۆ پیا و ژنی بۆ چییە؟ لە لای سەرۆکباندێکی وەک شین جێگیر بووە کە پیاو لەم کۆمەڵگایەدا تەنها ژنی بۆ سێکس دەوێ. هەر بەپێی ئەم پێوەرە ژنەکان ناچارن گرنگی هەرە زۆری خۆیان بە خۆجوانکردن بدەن. هەروەها ئەگەر ژن چەند زیرەک و چەند بەتوانا و چەند لێهاتوو بێ بۆ پیاو، هێندە گرنگ نییە ئەوەندەی جوان بێت و لە ڕووی سێکسەوە لەبار بێت. ئەمەش واکە لە بازاڕی سێکسدا ژن ببێتە ئەو کاڵایی کە پیاو دەیەوێ. بۆیە سەرۆکباندێکی وەک شین ئەم لێدوانانە دەدات. تێبینی ژمارەدا ئەم ژنە زۆر ئاسایی بوو، خێرا قسەیە کرد، دەمی هەر بە پێکەنین بوو، کەمترین هەناسەی پڕ حەسرەت و خەمی هەڵکێشا، تا ڕادەیەکی زۆر بە شێوەیەکی ئاسایی ئەم کارەی دەبینی و زۆر بەڕوونی پێوەی دیار بوو خۆی حەزی لە کارەکەیە. هەر لە ناو سژنەکەدا خەریکی ڕێخستنی گیراوەکان بوو، چەند جار سزادرا بوو، بەردەوام میکیاجیە کرد و خەریکی جوانکردنی ئەوانی تر بوو. زۆربەی کاتیش زۆریش دڵخۆش بوو، هەرگیز گۆڤار و ڕۆژنامەی نەدەخوێندەوە، زیاتر سەیری سیدی دەکرد و داوای گۆرانی عەرەبی و تورکی دەکرد یان فلیمی هندی. کۆتایی فرۆشگای یەکەم. فرۆشگای دووەم، لاپەڕە 281. خاوەنی ح لام نون، تەمەن 35 ساڵ، دانیشتووی شاری سلێمانی، تەمەنی لەشفرۆشی 10 ساڵ، وەک سەرۆکباند کاری کردووە 6 ساڵ، ئاستی خوێنەواری، ئامادەیی بازرگانی، ڕێگای فێربوون نەبوونی و دایکی هاندەری بووە بۆ ئەم کارە، پاشان کوڕەکانی کار ئاسانی بۆکەن. چاو پێکەوتنی یەکەم. پرسیار: بۆم باسکە کە بە وردی چۆن دەستت کرد بەم کارە؟ من لە پێشا لە برسان و نەبوونی وام کرد، لەبەر مناڵەکانم، دوایی توش بووم. پرسیار: خۆت حەزلێتی؟ نەوەڵڵا، کەس هەیە حەزی لەو بەزمە بێ؟ من لەگەڵ مێردەکەم تااقەت منەبوو، اینجا خەڵکی تر. پرسیار: ئەی چۆن فێر بووی کە حەزت لە کردەوەکە نییە؟ نەبوونی، 4 مناڵم هەبوو، مێردە جنێوێکی ناشرین دەدات، جێی هێشتین، منیش کچی شارم، ئەسڵ و فەسڵم، دایکم لە بەغداد دادەنیشێ، هەستام چوومە بەغداد، مناڵەکانم ورد بوون، ئیتر لەوێ لە برسا دەستمدایە ئەم ئیشە. پرسیار: مێردەکەت کەی تەلاقی دایت؟ ساڵی 1992 بوو، هەرکە هاتینەوە لە ڕاکردنەکە ئیتر هەر لامان نەبوو، بەڵام لە 1992 تەلاقی دام. پرسیار: لەسەر چی؟ لەسەر برسێتی و نەبوونییا بوو، نازانم، هەر خۆی زۆر عەسەبی بوو. پرسیار: چەند جار گیراوی؟ ئەمە یەک، ئیتر تۆبە دەستی خۆم داخەکەم. جگەرەکەی نا بە دەستی خۆیەوە، وتی ئەها بابی بینی. تێبینی جگەرەنان بە دەستی خۆوە و خۆداخکردن بە جگەرە یەکێکە لە هێماهەرە بەهێزەکانی پەشیمانی و پەیماندان بۆ ئەوەی نەگەڕیتەوە سەرکردارێک کە پێشتر کردوتە. ئەمەش لە ناو کوردەکاندا یەکێکە لە ترادیسیۆن و
تەقسە کلتوریەکان بۆ ئەوەی لە یەک کاتدا لە ڕێگەی ئازاردانی جەستەی خودەوە کەسی پەشیمان سزای خۆی بدات. هەروەها لەبەر ناخۆشی ئازارەکەش هەمیشە لە بیری بێت تا جارێکی تر نەگەڕێتەوە سەر هەمان کردەوە. پرسیار جا ئیتر وازەهێنی لەم ئیشە؟ ئیتر خوازانێ دەوەرە بمژێنە، بەڵام قەزدم ئەوەیە ئەچمەوە بەغا. پرسیار چەند ساڵە لێرەی؟ 3 ساڵە. پرسیار چەند ساڵ لەوێ بووی؟ لە ساڵی 94 و 95 مناڵەکان ورد بوون، ئێستا گەورن. کچێکم دەستگیرانارە، خەمی ئەومە. پرسیار دەستگیرانەکەی ئەزانێت تۆ گیراوی؟ نە، هەر ناشێڵم بزانێ. پرسیار چۆن؟ کوڕەکانم پیان نەوتووە. پرسیار کوڕەکانت گەورن؟ شاگرد فیتەرن. پرسیار دەزانن ئەم کاراکەیت؟ نازانن. پرسیار چۆن نازانن؟ ئێمە شوێنم هەبوو لە بەغاچ و خەم بەجیاگرت بوو. پرسیار خەڵکت دەبر؟ ئیتر خۆیانە هاتن و منم برن و ئاوا حەسەب زروفەکە و مەطلەبەکە. پرسیار چۆن؟ بە تەلەفۆن یان لە ڕێگەی کەسی ترەوە پیان دەوتم. منیش بە ئافرەتێکم دەوت، خۆم نەم دەکرد. پرسیار خۆت سەرەتا لەشی خۆتت زۆر فرۆشتووە؟ بەس ئێستا نا، خۆم ڕقم لە جنسە. چاوپێکەوتنی دووەم. پرسیار ئەو ئەڵقەیە چییە لە دەستتدا؟ خۆشم دەستگیراندارم، شوم بە کوڕێکی فیتەر کردووە، بەڵام لەسەر کچەکەم وەستاوم بڕوا، دوای ئەو پێم وتووە بمگوێزێتەوە. پرسیار دەستگیرانەکەی خۆ دەزانێت ئەمە کارەکەتە؟ نا، بەس ئەویش گیراوە. پرسیار چۆن نازانێ؟ من بەتەما بووم خانوو بکڕم و ئیتر واز بێنم، بەس تازە بربم ئەچمە بەغداد. پرسیار تۆ بەڕاستی حیجابی یا تەنیا کارت بەم جۆرە پۆشاکە هەیە؟ دایم جلەکانم وایە سرم دەرناخەم. پرسیار بۆ؟ وا باشترە، کەس شکەی لێ ناکا. پرسیار کەست بۆ کچەکانت نەبردووە؟ ئەستەغفیرۆڵڵا، وا مەڵێ. پرسیار ببوورە، مەبەستم نییە، بەس چۆن؟ ئەمە بە سوکایەتی ناڵێم، چونکە من زۆر ڕێزم بۆ خۆشە هەیە، ئەزانم هەمیشە هۆکارێک هەیە لە پشت هەر کێشەیەکەوە، ئەگینا بۆ کەسێکی تر وەک تۆی لێنایە، شەر نییە ئەمەی دەیپرسم سوکایەتی بێ. جا من بۆ ئەوان وام لە خۆم کرد. پرسیار بۆ؟ لە داخی مێرد و خەزور و ماڵە شوبرا. پرسیار بۆ لە داخی ئەوان؟ ئەی هەموو منیان ئیهمال کردبوو. اینجا کچەکەم لە مەکتەب لەگەڵ کچی مامەکەی بوو کە دەهاتەوە ئەگریا، ئەیوت من خۆمە کوژم، ناچمە مەکتەب، ئەوان تعلیقم لێ دەدەن، جلی جوان لەبەرەکەن، منیش خەفە دەخۆم. بەخوا ڕۆژێکیان چوم بۆ ماڵی شوبرا، جنێوێکی زۆر ناخۆش بە شوبراکەی دەڵێ کەم برسی و احتیاط شوم بۆ 100 دینار بیدەم بە ئارد. هەموو ورد بوونە و کاتە، یەک گرانیش بوو، مێردی ژوازی لێم هێنا بوو، ئەیود من پێم بەخێو ناکرێن، باوەڕ و قەناعەتە هەبێ شوبراکەم کەوتە کروزانەوەیەک، هەر مەپرسە. کەچی کشە بێ ئەخلاقەکەی هال لە بەردەمی مناوتی باوکە مامۆستاکان و تویانە بە باوکە بڵێ 300 دینارمان بۆ بنێرێ شوشەی مەکتەبەکە چاگەکەینەوە. شوبراکەم دەوڵەمەند بوو، منیش بۆ دینارێ بە ئاسمانە ئەچووم. هاتمەوە ئەوەنە گریام زستانیش بوو، دەستم نا بەسەری ئالادینەکەدا، وتم شەربێ هەتا من مابم سەر نەکەم بە ماڵیانە. اینجا بەبێ ئەخلاقێتیش بێت، ئەبێ کارێ بکەم ئەوان بێن بۆلام، ئەبێ ئەوان احتیاجی خۆم و مناڵم بم. تۆ نازانی چ زوو خاوێکم چەشت، چەند نەبوونیم چەشت. ڕۆژە بۆ چوم بۆ ئەم ماڵ و ئەو ماڵ جلیان بۆ بشۆم، نان بکەم، سەرمە کرد بە کۆشی 1000 کەسا بۆ کیلۆیە ئارد. خەسوم کاچوم چاویە پەڕێ پشتی سەری، جارێکیان وتی بڕۆ، بۆ لە کۆڵمان نابیتەوە، مانگا مرد و دۆ بڕا. اینجا کوڕەکانم لە داخاوازیان لە مەکتەب هێنا، کوڕە چوزانم، قوڕبەسەری، مناڵن، ئەمود با لە ناو خەڵکا ڕەفیق کەم نەبن، یان مەسئولە بێ ئەخلاق و دزەکان. ئەچوومە پاڕامەوە بۆ ئیشێ کارێ، ئەیانوت ئەی تۆ چیمان بۆکەی؟ بەخوا ناردیانم بۆ شایی، یەک وەرەقەیان بۆ کردم، فەردەیەک ئاردم بدەنێ، بڕوا و قەناعەتت هەبێت تا سوارم نەبوون ئاردەکەیان نەدا پێم. پرسیار کێ بوو؟ هەر مەسئولە دزەکانی ئەم شارە کێ؟ قابیلە خۆباوکم نەبوو. پرسیار خۆت کردە قوربانی مناڵەکانت؟ ئەی چی؟ پرسیار دوایی مناڵەکانت چی بۆکەن؟ چۆن کوڕەکانم زۆر باشن،
پرسیار گەرزانیان تۆ بەم پارەیە بەخێوت کردوون چیاڵێن جا چاویان دەریێت سەروژنی جوانیان بۆ هێنم با دانیشن پرسیار ناترسی مناڵەکانت پێ بزانن جا با بزانن خۆ بۆ باوکو مام لە خۆم نەکردووە غێر بۆ ئەوانە چاوپێکەوتنی سێیەم پرسیار باشە تۆ پێ نەوتم چۆن ئافرەتت دەزەکەوێ لە ڕێگەی مەکتەب حەفلەکان بازار جا ئەم شارە پڕە ئەوە کەی پرسیارە چی زۆرە لەش فرۆش پرسیار چۆن پێیان دەڵێی بە تەلەفۆن پرسیار چەند تەلەفۆنە هەیە 12 مۆبایل هەمووشم بۆ کڕاوە حەزەکەی ناوەکانیان بڵێم پرسیار تۆ لەوە چێ هیچ نەترسی لە چی بترسم هەر بەردەبم خۆ بەرم نن خۆ مەزانم چۆن مەسئول و مدیر و زابتەکان ڕسوا ئەکەم تۆ ڕاوەستە پرسیار خانووت هەیە بۆ ئەم کارە خۆم لە خانووی کرێدام شوقەیەکیشم بەکرێ گرتووە لە بۆشایی پرسیار پێدەچێ ئێستا وەزعی مادیت باش بێ ئەرە وەڵڵا درۆی چی بکەم هەر زۆر باشم پرسیار کەس لە پیاوە گەورەکان توش بۆ وعدی شتی باشت پێ بدەن حەیفە نەکرد جاگەر شتت بۆ من نەکەن تۆ چ مەجبوری کچیان بۆ بەری بەخوا لە داخی ماڵی شوبراکەم تاقۆی ئەرزەکەم عیب نەبوایە ئەکرد دەملم بۆی تەقن پرسیار خوێنەواریت هەیە تیجارەم تەواو کردووە دەوام ناکەی بە یەک ڕۆژتەعینیان کردم بەڵام چیم لە 200 دینار کردایە بەشی کرێکەمی نەدەکرد ئەم حکومەتە خۆی حەزی گرژنی ئەم وڵاتە وای لێبێ ئەگینا حەلی کرێکی و خەڵکی فەقیریان بکردایە کەس بێ ئەخلاق نەدەبوو پرسیار ئەم کشە عەرەبە خۆی هاوۆ سلێمانی ڕای کردبوو لە دەست کەسوکاری پرسیار خۆی ڕازی بوو بیخیتە سەرم کارە خۆی لە مزگەوتەوە نەهات بوو ئەوە 2 ڕۆژ بەبێ پیاو ناژی وا مەزانە سەری کز کردووە خۆی یەک بەرەڵایە پرسیار بەپێی تەجروبەی تۆ کڕیارەکان بە زۆری کێن هەموو نەوعێ کێڵێ کەسوکاری تۆشیتیانە پرسیار مەبەستم ئەوەیە زیاتر کێن چکارن مەسئولین پیاوە گەورە دەوڵەمەنەکان نووسەر مسەقەفین شاعیر خەڵکی منەظەمەکان هەی هوو پرسیار چۆن خەڵکی منەظەمە بۆ خۆ ئەوان پشتێنی مەککە و مەدینەیان نەبەستووە ئەگەر عاجز نابی پارە لای ئەوانە پرسیار کڕیارەکان مەرجیان چییە بەس مناڵ بێ ئیتر وەکو سەگ بێ قەی ناکە پرسیار بۆ حەزەکەن مناڵ بێ بۆ پیاو گرنگە ئەو کچەیە ئەو ژنە کەمترین سێکسی لەگەڵا کرابێ چونکە کاریگەری لەسەر لەشی ئافرەتەکە هەیە پرسیار لەناو کڕیارەکانە هەر گروپێک چی داوا ئەکا بە نمونە گروپی کاسبکاران گروپی مسەقەف مەرج و داواکاریەکانیان چییە مسەقەف هەر چۆنێ بێ بەس مناڵ بێت و ئامادە بێ سێکسی نادروستیان لەگەڵ بکە عەشایەرەکان نا ئەڵێن باشانی وابێ باڵی وابێ یەکەیەکە هەموو سیفاتێکی لەشیان ئەڵێن کون بە کونی لەشیان داواکاریان هەیە ئەو کەرە عەشایەرانە سپێشەڵیانەوێ یا قەڵەو بێ بەس مسەقەفەکان نازانم بۆ ئەوەکەرن باوەڕ بکە ڕۆژێک مامۆستایەکی جامیعە تەکلیفی یەکێکی کرد هەر حەپەسام ئەوە قالۆنچەیە تەنانەت من بەم ژنێتی خۆم بێزم نەئەها سەیری بکەم پرسیار چۆنەوەی ویست کچەکەت لابوو یان چی ڕسمەکانی سیر کرد پرسیار بۆ ڕسمی فرۆشیارەکانتان لایە ئەی تەبعانە گینا چۆن ماسی لە بەحرا دەکڕێت پرسیار یعنی کڕیار پێشەوەی بێت سەیرەکا و بڕیارەدا هەموو کڕیارێنە سپێشەڵەکان جاری واش هەیە تەلەفۆنەکەن ئەڵێن بەس مرۆڤ بێت و مێبێ ئیتر چۆنە حەقی نییە مهم ئەوەیە بەدڵی ئەو بێ پرسیار گەر سوتفەی کڕیارێک هات و فرۆشیارەکە بەدڵی نەبوو ئەی جاخۆمە گۆرانی داواکراو نییە ئەمە کاسبیە جاری وایە بازرگانی مشتریەک ئەچێتە دوکانەکەی زۆر ئیزعاجە بەڵام ناچارە پێی بفرۆشێ ئەینان لەوەدایە جا ئەگەر بەدڵی خۆی کەسێکی دەوێ با بڕواشوو بکە بە پارە سێکس نەکات پرسیار فرۆشیار لە بینی ئێرە و بەغداد جیاوازی چییە بێقەزابی ئەرز و ئاسمانیان فەرقا لەوێ ئافرەت لە برسا تووشی دەبێ لە نەبوونیاواکەن بەڵام هی ئێرە لە تێریە پرسیار ئەی خۆ لە نەبوونیاوە لێ نەهاتووە لێرە زروفی من جیا بوو کچی ئێستا ژنی مێرداری وا دێن ئەم کاراکەن
سرم سپی دەکەم من مێر بەخێومکە بۆ نانی بێ ئەخلاقیە خۆم یان کچان ئاخر بۆ مۆدێل گوناح نییەوەکەن شتم بەدەست وایەم کوشتم پرسیار بۆ دەتکوشتم ئەی لە خۆشیە هار بوون کچی وا جوان و گەنج بەس بۆ عەتر و کەمالیات و حەزی خۆیان سەتەلایت و مۆبایل ژن بە هەر حاڵ ناترسێ یان بێوەژن بەس کچ هەمویان هار بوون بۆ سێکس پرسیار ئافرەت لێرە مەرغوبترەیان لە بەغدا ئافرەتی بەغا زۆر گەرمن بۆ پیاو هیلای خۆمان ساردن پرسیار کڕیارەکان جیاوازیان چییە هیچ جنوب زۆر نایەن ڕەزیلن جگە لەوەی پیس و پۆخڵن خەڵکە دەوڵەمەند و ڕاقیەکە زۆر حەزیان لەو بەزمە نییە بەڵکو لەوێ چن بۆ سووریا بۆ ئوردون بۆ شوێنێکی تر بەڵام خەڵکە عەشایەرەکەی ئەیکا پرسیار کڕیاری ئێرە بۆچی پارە زۆرەدەن پارە بەلاشە من ناڵێم هی منەظەمە یان دزیە یان مەسئوولە پرسیار چۆن بە کچێک دەڵێ بۆ ئەم ئیشە زەحمەت نییە تا ئەو دیوارە دەشکێنی خەڵک خۆی دیارە خۆمنیش هەر لە خۆمەوە ناچمە بەردەمی کچێکەکەی بڵێم جاری وا هەیە لە دوکانی زەڕنگەرم مشتەری دێ خۆی هاوارەکە یا لە ساڵۆنێ دانیشە بە نیو سەعات دەزانی کێ بۆ ئیشا بێ باوەڕم پێ بکە لە بازار بەڕێگا بڕۆم ئەزانم کێ ئەربابی ئەو کارەیە پرسیار چۆن پێم بڵێ بۆ نمونە مەسەلەن ئەو ژنانە دایم سوراوی سوورەکەن یان مکیاجی زۆر تۆغەکەن جلی ڕوود لەبەرەکەن قژیان زۆر زەردەکەن یا بنێژ زۆرە جوون یا حیلکە حەلێک یا قسەی غێر مباشر کوڕە چوزانم تۆش ماڵە ئاوا بێ ئەوە پرسیارەکەی شایانی باسە پاش سەردانی ئەوروپا و قسەکردن لەگەڵ هەندێک لە لەش فرۆشەکانی وڵاتی نەرویج و سوید بۆمان دەرکەوت کە ئەم سیفەتانە لە لای ئەوانیش هەمان شێوەیە و تەنانەت بە هەمان جۆر و ستایل مکیاجی تۆق و جلەکانیان لەبەرەکەن و ڕەنگی قژیان زەردەکەن تێبینی سەبارەت بەم بابەتە بە تایبەت سەردانی چەند ڕێکخراوێکی تایبەت بە لەش فرۆشەکانمان کرد لە وڵاتانی ئەوروپا بە تایبەت لە نەرویج و سوید پرسیار گەر بۆ نمونە پێت بڵێن کچێکی موسەقەفم بۆ بێنن شتیوانی ڕۆڵیان خۆ مشتری حەقی شەهادەی نییە ئەو مهمە سێکسێکی دەستکەوێ ئیسراحەتی باتێ گرنگ نییە بایی چەند عاقڵە خۆ تەعینی ناکە ئیتر شەهادەت چییە نەخوێنەوارەیە دکتۆر حەقیان نییە اینجا پیاوە دەڵاڵەکان زۆر شارەزان یەکی بەقەت 100 ژن ئەزانن هەیانە لە 1000 ژن یەکێ جیا دەکاتەوە کە جۆری سێکسەکەی چۆنە و بۆچی باشە و بەکەڵکی کێدێ پرسیار چۆن باوەڕم بۆ وەڵامە نییە هەز ناکەی ئەمە تەنیا فەنتازیایەکە بۆ بازاڕگەرمی خۆتان بەکاری دەهێنن نەخێر ئەوە بە تاقیکردنەوە سەلمێراوە ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ نییە پرسیار باشە ئەو کچە خوێنەوارانە چۆنەکەونە ئەم بازاڕەوە دادێکیان حەزیان لێیەتی غەریزەیە لە ئینسانە ناتوانێ بیگرێ پێم وتی سەتەلایت و سیدی و شتی تر من حەزەکەم زۆر بەڕاستی بڵێم لادێیی و خەڵکی تر بە سەتەلایت و سیدی بێ ئەخلاق بوون بەڵام خەڵکی زانکۆ و مسەقەفەکان بە ئەنتەرنێت بەخوا ڕۆژێکیان کچێک ناوی ناڵێم زۆر ناشرین بوو بەڵام سەرم سوڕما بوو هەرچی ئەهات داوای ئەوی ئەکرد سیان بوون لەلام کە مشتری ئەهات یەکسەر ئەیوت ئەوم بۆ بکە ژوور ئیتر ناشرین و پیسیش بوو قڵیشی قاچی بدیایە ئەتۆقای من نیش ڕۆژێک لێم پرسی وتم ئەوە جنێوێکی ناشرینی بە کچەکەدا بۆ هەرتوانەوێت چیان بۆڵی کە چیوتی عسرە بەم لەگەڵ خۆم بۆ شوێنێ شتێکی پیشان ئەدەم ئەو کوڕی ڕەفیقم فێری کردوم بچمە سەر ئەنتەرنێت بزانت چێبینی ئیتر لەگەڵ یا ڕۆشتم چوین بۆ نووسینگەیەک وەڵا چوومە سەر ئەنتەرنێتەکە و کاتێکم زانی چوە سەر ڕسمی ڕوود وەڵا حەز ئەکەم بزانی من خۆم زۆرم ڕق لە سێکسە کەچی خەریک بوو لەویا دڵمەوەستا ناچار بۆ چەتیوەم و تەوالێتەکان لەکوێیە ڕام کرد ئادە سڕیەکم کرد هیچ خۆم بۆ نەگیرا تو مەزەم چەتیوە هەرچی حرەکات و ئەتواری ناو کۆمپیوتەرەکەیە بۆ مشتریەکان نەکە ئەوانیش لە خۆشیە هارە بن ئیتر زانی مشتریەک کە دێت ئەوی بەدڵە ئیتر بەوە کاسبیەکەی زیاکە اینجا خۆشی حەشەری بوو زۆر جنسی بوو پرسیار بۆ مشتری گرنگە خەریکی خۆت بیت و گرنگێکی تایبەتی بەخۆ بدەی زۆر نا چونکە ئەوان بەپەلە دێن خواخوایانە زوودی کەن و بڕۆن بەڵامەوە تەسیر دەکاتە ماڵەکە ڕەواجی ئەو ماڵە دەڵاڵە زیاتر دەبێت و مەسەلەن گەرد و سێکەسی لەلابێ زۆر خەریکی خۆیان بن و پیس نەبن و دڵیان بێ عەتر و سابوونی باش بەکاربێنن ئەوە مشتری زیاتر دەچێت و پارەی باشی ژەدەن پرسیار باشە لە ماڵی دەڵاڵەکان یاخود ئەو ماڵانەی ئێوە مەساریفی جل و شامپۆ و سابوون و عەتر و ئەو شتانە کێ ئەیکا هەرکەس بۆ خۆی پرسیار بۆ ئەی بۆچی ئێوە بۆ ئەو کچە فرۆشیارانەی ناکڕن کە لە ماڵتانن نەخێر چونکە من چیم دەزەکەوێ ئەوەشیان بۆ بکڕم پارەکە زیاتر بۆ خۆیانە کەمتری بۆ ئێمەیە جا ئەم کاسبێهی ئەوە نییە خۆتی بۆ پاگراگری و عەتر و وۆن بەکاربێنی خۆ لەگەڵ مێردەکەیان نییە سەعاتی 20 کەس دەبینێ بە قسەی تۆ بێ هەر لە حەمام بینێمە ئەمەش ناکرێ
پرسیار بازاڕەکە ئەوسا خەڵکی زۆرتیا بوو یان ئێستا؟ وەڵا ئێعتیادی. ئێستا هەم فرۆشیار زۆر بووە هەم کڕیار. جارێک کڕیار لە باسکردن نایە، ئەوانەی نایکەن بە پەنجەی دەست دەبژێردرێن. پرسیار زەڕنگەر و بازرگان دێن زۆر نا، چونکە ئەوانەی خۆیان شتیش نانەفرۆشن ئاسان دەستیانەکەوێ لە ئێمە باشتر، پێویستیان بە ئێمە نییە، بەڵام ئەوانی تر نا. مەسەلەن یەکێ خۆی دوکانی کەمالیاتی هەبێ یان زەڕنگەر، ئەوانە ژنی زۆر سپێشەڵ ئەچنەلایەن، دەڵاڵی خۆشیان جیاوازە. پرسیار خەڵکی فەقیریەت یان دەوڵەمەند؟ کوڕە فەقیر پارە ئەیا بەنان نەک بە سێکس. پرسیار ئەو کڕیارانە خەمی تێربوونی سێکسی ئێوەشیانە؟ نەوەڵاشتی واکوە ئەو خواخوایەتی بیکات و فریاکەوێ، هیچ ناکا خەمی ئێمەیەتی. پرسیار تۆ لە بەغدا چۆن ئەم کارت دەکرد؟ لەوێ شوقەم هەبوو بەجیا، ناڵێم ئینجا لە شارع ئەتیبا بووم، ناوجەرگەی عیادەکان و هەندێک جیهاز و شتی وامان دانابوو، هی عیلاج تەبیعی کەس نەیەزانی. پرسیار هەموو ڕۆژە چووی بۆ ئەو کارە؟ مناڵەکان وایە نەزانی ئیشی عیلاج تەبیعی یەکەم، کەس هەستی پێ نەدەکردن. پرسیار لەوێ ترست نەبوو لە حکوومەت؟ با چۆن بیزانێ ئەعدامیە کردی؟ پرسیار کڕیاری ئەوێ نەدەهات خۆی لە ناو حیزبی بەعسا دەستی هەبێ؟ نا ئەزانی چی من پێم وتی طبعاً فاسدترین شەعب و جێیشی عێراقا، بەڵام هەر نوخبە و دەڵاڵی خۆی جیاوازە بۆ ئەوەی کەشف نەبێ. ئێستا تەکید بە بۆشاییەکانی ئێرە بە دەگمەن هەیانە خەریکی ئەو بەزمەنە بێ، بەزمن بۆی بەرم شێت مەکە. تێبینی لەو بۆشاییەدا باز لە پیشەیەکی زۆر ئینسانیەکە. ئەشمداد بەگرت من دەڵاڵ دەناسم ناوی ڕائە، بەس ئیش بۆ بۆشاییەکانەکە، کچ دەباو دەهێنێ. ئاوایە لە جێی شیشا زۆر هەبوون، بەس دەڵاڵی خۆیان هەبوو. پرسیار تۆ کام نەخبەت گرت بوو؟ زیاتر کوردەکانی ئەوێ مستەشار و کۆنە بەعسیەکانە هاتن، سیقەمان بە یەکتر بوو، یان هەندێ عەرەبی سوننە ئەهاتن. پرسیار ئەی شیعەکان؟ لە ناو شیعەدا فرۆشیاریان زۆرە، بەڵام کڕیاریان زۆر کەمە، چونکە پیاوەکانیان هەیانە لە ساڵێکا 4 ژنمارە ئەکا بە سیغا، پاشان تەلاقی دەدا. پرسیار بۆ هاتیتەوە ئێرە؟ بەغدا زۆر گرانیە، اینجا 2-3 جار خۆم سرم ئەیا لێرە بینیم پارە بەلاشە، بۆ خەوتنێک $100 درێ، بڕوا بکە ئەوەی لێرە بە ڕۆژێ پەیدای دەکەم، لەوێ بە مانگێ پەیدا ناکرێ. پرسیار بۆچی؟ کاکە مۆزەفی ئەوێ برسیە، محتاجە، بێزەوقا، سەتەلایت نییە، مۆبایل نییە، سیدی نییە، خەڵک هەر سەدام لێرە خاریج و سەتەلایت و ئەنتەرنێت و ئەم شتانە تەئسیری هەیە. پرسیار ئافرەتی ئەوێ کامانن کە تووشیان بۆ بە تووشی بازاڕەکەوە؟ لەوێ زۆر دەگمەن کچ ببینی توش بوو بێ، زیاتر بێوەژن یا ژن لە برستان، بەڵام لێرە هەمووی بە تایبەتیش بۆ مۆدێلە. پرسیار لە ڕووی دینەوە هەز بە گوناحەکەن؟ تەبعاً من ئێستا نوێژەکەم، بەخوا بە ڕۆژوژە بم. هەناسەیەکی قوڵی هەڵکێشا. پرسیار ئێستا زیاتر لێرە کڕیار خەڵکی کوێن؟ ئەو شارە لە خەریتەدا بوونی نییە کە کڕیاریتیانە بێ. پرسیار لێرە ماڵەکەی خۆت بەکاردەهێنی؟ نە، من لێرە شوو لە بەغداش نەمهێشتووە، یەک کەس بێتە ماڵی خۆم، پیسن زۆر، اینجا نایڵم کەس پێم بزانێ. ئەی بۆ شوقەم گرتووە، من 2 کرێخان و ئەیم، شەوانە ڕۆمەوە ماڵی خۆم. پرسیار شوقەکە چۆڵە؟ نەخێر ماڵێکی تایە، پێکەوە کرێ ئەدەین. پرسیار ئەوانی ژەو ئیشاکەن؟ ئەی خۆ پەشتەماڵ ناگرن بەدەم و چاویانەوە، قابیلە؟ پرسیار ژنومێردن؟ پیاوەکە خۆی بۆ ژنەکەی دەهێنێ. پرسیار ئەو پیاوانە غیرە ناکەن کە خۆیان خەڵک بۆ ژنەکانیان دێنن؟ کوڕە نەوەڵڵا بەعەکسەوە کە پیاوێک دێنن سەعاتێ وەسفی دەکەن بۆ ژنەکانیان. پرسیار خۆشیان لەگەڵ ژنەکانی خۆیانە خەونەوە؟ ئەی بۆ نا. پرسیار چۆن ڕازیە بن بە قسەی مێردەکانیانەکەن؟ نەتبیستوە مەنجەڵ ئەگەڕێ سەرقاپی خۆی دەدۆزێتەوە؟ مرد مردی دەوێت و دەڵاڵیش بە دوای لەش فرۆشە ئەگەڕێ، وانەبێ ئاشیان ناگەڕێت. پرسیار قەت بیرت کردوتەوە ڕۆژێک وازبێنی؟ زۆر بە زۆرم نەبوونی چەشت، حەز ناکەم دووبارە بیبینمەوە. ماڵە شوبراکان و خەسووم ڕەبی زەلیل بن، ئەچوو مەموت هاتوون بۆ تۆزێ شەکر یان ئارد ئەگریان، ئاخر ئەبوو کە باوکە بێ ئەخلاقەکەیان لێ نەپرسینەوە، هیچ نەبێ ئەوان دەستمان بگرن، ئاگایان لێمان بواە. پرسیار ئێستا ئەوان نازانن تۆم ئیشاکەی؟ ناخوا نەکات. پرسیار هیچ نایانبینی؟ با چۆن ڕۆژێکیان مناڵەکانم برد بۆ بازاڕ، کچەکان بەرە جەژنان بوو، هێوەرەکەم بینی ئالەم ماوەیەدا، وەڵا لە داخی ئەوان چی لەو دوکانە بوو بۆ کچەکانم کڕی، ئیتر بۆ حەفلە و شتی وا بچم ئایان بینم. جارێکیان کچە بەڕەڵاکەی
بە کچە گەورەکەمی وتبوو دایکە ئیشی چیە ئەویش وتبووی لە منەظەمەیە کەچی وتبووی بۆ ئینگلیزیەکەی زۆر باشە ئیتر خەریک بوو پشمە سەریان دەستگیرانەکەم نەهێشت پرسیار لە منەظەمەش ئیشە کردووە 6 مانگ پرسیار بۆ وازە هێنا لە ماڵی ئەجنەبیەکە بووم ئیتر ڕۆشتەوە پرسیار تۆ نەئەترسای سکت ببێ من ناوم بێن بەلامە ئەگەر کۆندۆم بەکار نەهێنن خوا ئەزانێ چەند پیسن لەبەر نەخۆشی و شتی واش پرسیار کڕیار ڕازی ئەبن کۆندۆم ببەستن وەڵڵاهی زۆر نا چونکە ئەوان ئەڵێن ئێمە بۆیە پارەی پێدەین کە بە ئارەزووی خۆمان بێ اینجا ئەو میزەڵانە زۆر ناخۆشە بۆ پیاو پرسیار بۆچی زۆر لە سەرۆکباندەکان خۆیان دوایی نایکەن ئەی زەحمەتە ڕۆژی 100 پیاو بێت بەلاماندا ئەکید ناخۆشە لەبەر ئەوە باشترین شت ئەوەیە خۆمانەوە نەکەین بەس ماڵەکە بەکارەهێنین و بەکرەی دەدەین اینجا گوناحەکەش نایەتە سەرمان پرسیار چۆن گوناح نییە ئاخر بۆ گوناحە بەعەکسەوە هەزار کەس حەزیان لێیەکە ئەمە سونەتی حەیاتە خوا دایناوە جا خراپ بۆایە گوناح خوا هەڵبەتە دای نەدەنا تۆ دوو دڵ لە یەکنەکەی زۆر خێرە پرسیار خۆتان کە یەکێک یەت ئەچنە ژوور با جاری وا هەبووە دڵنیان زۆر هاتووە منیش بە شەرم حەزم کردووە پرسیار ئەی چیەکەی من زۆر ئارەزوو بکەم ئەچم عادە سڕیەکەم پێکەنی چی زۆرە ئێستا هی دەست کرد ئەوسا هەنێ جار نیوە بەکارە هات ئەلم پێش کەوتووە پرسیار ئافرەت زۆرە کە عادە سڕی بکە جاژن هەیە نەیکە پرسیار بۆ پێشەوەی دەست بیتە ئەم ئیشە عادە سڕی دەکرد من ئەو ساڵە نەبوونیە شێت بووبووم وەک پیرێژنم لێ هاتبوو بیری جنس و شتی وام نەبوو حەز ئەکەم بزانی نەبوونی غەریزەژە کوژێ پارەش زیندویە کاتەوە پێم بڵێ کام دەوڵەمەند نایکە پرسیار بۆ پارە ئەو غەریزێ زیاکە کە موشکیلە نەما ئیتر هەموو خەیاڵ ڕوا بەلای سێکسە تۆ سەیری ئافرەتی ماڵە دەوڵەمەندەکان بکە خۆشیان پارەی پێدەدەن پرسیار چۆن ئافرە دەناسم زۆر دەوڵەمەند و ئەسڵ و فەسڵیشن بەس خۆیان پارە ئەدەن بەس پیاوێ بچێ لەگەڵیان سێکس بکە چونکە ئەوەندە دەمێننەوە و شووناکەن یان مێرد ئیهمالیانەکە و هەر خەریکی تیجارەت و پارەپەیاکردنن لە دەریشەوە خۆیان بێدڵی ناکەن ئیتر وا ئەزانن کە ژن و ماڵەکەیان پارەیان پێبوو سیارەیان هەبوو تەواو خۆ غەریزەکە بە پارە تێر نابێ ئەوە شتێکی ترە ئەبێ تێری بکەی پیاوە توانێ ژن تێرکات و ژنیش پیاو تاوکەری یەکن بەخوا 1 ملیۆن شتی سەناعی وەک ڕاستی نییە پرسیار ئەگەر کڕیارێک هاتووتی و ئافرەتەم ئەوێ بەڵام ئەوتی سووری مانگانم هەیە و ناتوانم جا عادەبوون کەی مۆزوع ڕۆڵێکیان تۆ زۆر داماوی پیاو گوێ ناداتە ژن پیس بێ خوێناوی بێ هەر شتێ بێ یاڵایە کرد وەک زەبالە دەبوو مهمەوەیە سێکسی خۆی بکە پرسیار حەزێ لە چ ڕەنگە ماڕۆنی مۆری تۆخ سووری تێر مەیلە و ماڕۆنی بێ زۆر سوپاس ماندووم کردی نانا مهم نییە پرسیارە نەما بەتوانجەوە ئەم قسەی بێت گوێگری ئازیز لە میانەی فرۆشگای دووهەمدا چەند تێبینیەک هاتووە هەوڵ دەدەین لێرە بە پێی ژمارە ئەو تێبینیانەش بۆ تۆی ئازیز بخوێنینەوە تێبینی ژمارەیەک ئەم ژنە گیراوە لەسەر کچێکی عەرەب بە ناوی نون تەمەنی 14 ساڵە لە بەغداوە هێناویانە بە 11 وەرەقە فرۆشتویانە 3 دەستی کردووە ماوەی چەند مانگێک ئەم کاری پێکردووە پاشان فرۆشتوێتی بە سەرۆکباندێکی تر کە ئەویش گیراوە بە ناوی فەئەوە پێشتریش لای ژنێکی تر بووە تێبینی ژمارە 2 بۆ ئەوەی هەندێ ڕاستیم دەستکەوێت چوومە گەڕەکەکەیان بۆ هەندێک پرسیار تێبینی ژمارە 3 خەڵکی گەڕەکەکەیان نەیانوت کچ و کوڕەکانیشی لەو کارە دەکەن مەزبەتەمان کردووە بڕۆن لەم گەڕەکە خۆی شوک کردووە بە کوڕێک 9 ساڵ لە خۆی بچووکترە پاشەوەی کوڕەکەشم لە سژن بینی قسەکانی زۆر جیاواز بوو لەگەڵ قسەکانی ئەم حائایە ئەو بە ئاشکرا ئەیوت حکوومەت حەقی چییە ژنی من چیەکە با بچن بەلای ژنەکانی خۆیانەوە خۆیان مشتەرین ئیتر چۆن لە ڕویانێت ئێمە بگرن
تێبینی ژمارە 4 لێرەدا دوو عنسڕێک دەگرن. عنسوری یەکەمیان سیرکردنی پیا و بۆ ژنێکی بێ دەرەتان کە ڕاستەوخۆ دەبینێ پێویستی بە یارمەتی ئەو هەیە و ناچارە لێی پاڕێتەوە، ئەوە هەست دەکات لە بەرامبەر ئەو یارمەتیەدا ئەتوانێت غەریزەکانی خۆی لە ژنەکە بەتاڵ بکاتەوە مادام ژنە. عنسوری دووەم ئەوەیە کە مەرج نییە هەموو پیاوێکی مەسئول ئەم داوایە لە هەموو ژنێک بکات، بەڵام وەک پێشتر باسمان کردووە ئەوانەی کاری لەشفرۆشیەکەن لە سیما و ئاکاریاندا دیارە. هێشتا تاوانەکە تاوانی لەشفرۆشەکان نییە بەتەنها، کێشەکە لە پرۆسەی ئیستیغلالکردنەکەدایە کە ناعەدالەتی زیاد دەکات و بازاڕی لەشفرۆشیش بە هەموو خراپیەکانیانەوە گەرمەکە. لە بورگەیەکی تردا کاتێ ئەڵێ هەر مەسئولە دزەکانی ئەم شارە بێگومان کەسێک ئەم دیاردەیە دەقۆزێتەوە کە ئیستیغلالی ئەرک و وەزیفەکەی دەکا. ئەمەش کێشەی متمانەبەخشینە بەدەسەڵاتێک کە دوجار بەهۆی بەرفراوانی و قەدەغە نەکردنی لەشفرۆشیەوە گەندەڵیش بەرفراوانەکە. تێبینی ژمارە 5 تۆڵە خاڵی وەرچەرخانە لە ژیانی حادا. ئەم تۆڵەیەش سەرنجامی کێشە و گرفتی کۆمەڵایەتی خێزانە کە کوڕەکەیان ژنێکی هەبوو تەلاقی داوە، دواتر لەباری ناچاریە کە حا تێکەوتووە سوکایەتیان پێکردووە. سوکایەتیەکانیش لە ڕووی مادیەوە بووە. حا هەرگیز دەستبەرداری ئەو هێزە ئەفسوناویە نابێ کە بە توانای کردووە، بە شێوەیەکی ناڕاستەوخۆش بێ بە دوژمنەکانی ئەڵێ با بتەقن. ئەمەش دەرهاویشتەکانی کۆمەلگای سەرمایەداریە کە شەڕەکان شەڕێکی ئابوورین و ماڵەوماڵ دەکرێت، ئەوەی هەیبێ دەوڵەتە و ئەوەی نەیبێ وەک حا نەکبەتە. تێبینی ژمارە 6 لە لای سەرۆک باندێک ئابە و جۆرە تەعبیر دەکرێ. حەق ئەداتە کڕیار، دەڵێ خۆ ماسی لە بەحرا ناکڕێ، واتە دەبێ بەدڵی خۆی بێ، بەڵام حەق ناداتە فرۆشیار و دەڵێ خۆ گۆرانی داواکراو نییە. ئەمەش بۆمان دەردەخات تەنانەت لەو کارە سوکەشدا ژن کەمتر لە پیاوان سەی دەکرێن. هەروەها ئەم بازاڕە بازارێکە خواست دروستی کردووە کە لە کۆمەلگای ئێمەدا بە پلەیەک لایەنی خواست بریتیە لە پیاوان، بەڵام گەشەکردنەکەی لە ڕێگای خستنە ڕوویەکەوە کە لە ڕێگای تەلەڤیزیۆن و سەتەلایت و لە جیهانی دەرەوە دەکرێت و لە ناوخۆدا جێبەجێ دەکرێت. تێبینی ژمارە 7 دەستەواژەی پارە بەلاشە کە لە زاری حا ئەوە دەردەچێ ئاماژەیەکی تەواوە بۆ پەیوەندی نێوان لەشفرۆشی و گەندەڵی. هەروەک لە بەشی یەکەمی توێژینەوەکەدا باسمان کردووە، یەکێک لە کاریگەریەکانی لەشفرۆشی لەسەر کۆمەڵ بریتیە لە گەندەڵی سیاسی و ئیداری. تێبینی ژمارە 8 هەر بۆیە زانایانی بواری سێکسۆلۆژی و پۆرنۆگرافیا ژمارەیەکی زۆریان لەشفرۆشی بە پیشەیەکی گرنگ و دێرین وەسفەکەن. لێرەشدا دەبینین قوتابخانەیەکی تایبەتی هەیە. تێبینی ژمارە 9 لە قسەکانی حا ئەوە بەڕوونی دەبینین ئاستی ڕۆشنبیری چ کاریگەرێکی هەیە لەسەر شێوەی لێدوان و ئاخافتنەکانی. هەر بۆیە گرنگە بزانین کە ئەگەر لەشفرۆشەکان ئاستی ڕۆشنبیریان جیاواز بێ، شێوەی مامەڵەشیان لەگەڵ کارەکەدا جیاوازە بێ. تێبینی ژمارە 10 پێویستە ئەوەمان لەبەرچاو بێ کە چارەسەرکردنی گرفت و هۆکارەکانی لەشفرۆشی گرنگە نەک قەدەغەکردنی. گەر تێبینی سەردەمی ڕژێمی بەعس بکەین، قورسترین سزای لەشفرۆشەکانی داوە، بەڵام هێشتا هەر ڕێگایەکیان دۆزیوەتەوە بۆ ئەوەی ئەو کاری لە پاڵا بکەن. لێرەوە بۆمان دەردەکەوێت هەر چۆن ئازادکردنی کێشەی لێ دەکەوێتەوە، قەدەغەکردنیشی بە هەمان شێوە، بەڵام کێشەکان جیاوازە بن. هەر وڵاتەش بیانوویەکی هەیە بۆ ئەم مەسەلەیە. بە نمونەش لە وڵاتی نەروێج حکوومەت نایکاتە پیشەیەکی ڕسمی، چونکە دەڵێن ئەو کاتە دەوڵەت دەبێتە سەرۆکبان. لە سویدیش قورسترین سزا دەدرێ بەسەر کڕیارەکانە. لە بەلجیکاش لە جانخانەکانە دانراون و بەڕسمیش لای حکوومەت قەدەغەیە. تێبینی ژمارە 11 دەبینین لەبەر ئەوەی حق خوێندەوارە و تا ئاستێکی باش خوێندوێتی ڕازی نابێ بەبێ خۆپاراستن سێکسی لەگەڵ بکەن، چونکە هۆشیاری هەیە بەرامبەر مەترسیەکانی سێکس لە ڕووی مەترسیەوە. لەلایەکی تر کڕیارەکان نەک لە ڕووی ئەمنی قەومیەوە، بەڵکو لە ڕووی تاکە کەسیشەوە و شیاریان نییە بەرامبەر ئەم مەسەلەیە و زۆر کاڵفامانە مامەڵەی لەگەڵا ئەکەن. جابا هەزار ئەوەندە بەرپرس و کاربەدەست بن. ئەمەش مەترسیەکی گەورە دەخاتە سەر باری تەندروستی و پاشەڕۆژی ئەم کۆمەڵگایە. تێبینی ژمارە 12 ئەم ژنە زۆر تووڕە بوو، بەردەوام بەخەبەر بوو، خەوی زۆر کەم بوو، هیچی نەدەخوێندەوە، بەردەوام بە هەڕەشۆ قسەیە کرد، هیچ کەسی بەخواب نەدەبینی، زۆر بڕوای بە ئێمەش نەبوو، سەیری سیدی نەدەکرد، بەس جگەرەی دەخوارد و بە عەرەبی لەبەر خۆیەوە لەسەر هەموو مۆزوعێ مەسەلەی دەوە. زۆر لوودبەرز بوو، کەسێکی سادە نەبوو، جلەکانی زۆر محتەشەم بوو، بەس خۆی دەیوە جبە و لە چک تەستەرەی تەزویرن، مەسیحیەک بە تەستەرە بێتە ئیسلام. ڕقی لە هەموو خەڵکەکە بوو، بەردەوام بە قاتلەکانی دەوت خائینن، لە ژێرەوە ڕقم تەلەفۆنی ئەدا بە خەڵک بۆ ئەوەی بچنە ماڵی. لە ڕووی دەرونیەوە زۆر ماندوو بوو، ئازاری خۆی زۆر دەدا و بە بەردەوام جەستەی خۆی ئازار دەدا و لەگەڵ سەرۆکباندێکی تردا لە شەڕدا بوو. کۆتایی فرۆشگای دووەم.
ڕۆژگای سێیەم لاپەڕا 299 خاوەنی با عین حا تەمەن 51 ساڵ دانیشتووی شاری کەرکووک تەمەنی لەشفرۆشی 12 ساڵ وەک سەرۆکبان کاری کردووە 9 ساڵ ئاستی خوێنەواری 2 ناوەندی ڕێگای فێربوون نەبوونی و لە ڕێگای بازگەکانی ئەوسای سەردەمی ڕژێمی بەعەس لە نێوان شاری چەمچەماڵ و کەرکووک مناڵەکانی پشگیری دەکەن چاوپێکەوتنی یەکەم پرسیار خەڵکی کوێی خۆم بە ئەسڵ کەرکووکیم بەڵام ئێستا هاتووم بۆ سلێمانی پرسیار دەمێکە نەوەڵڵا من بەردەوام دەگەڕێم یەک ماڵی سابتم نییە پرسیار بۆ تۆ دەزانی بۆ پرسیار من نازانم ڕەنگە تەسەوورم هەبێ ئەوە قانونە هەموو دەڵاڵێ ئیشێتی و دەبێ واش بێت ئەی تۆ لە سجن نون و گێ و ئەمانەت نەبینی هەمویان وان دەبێ ماڵەکەیان پشتی کەرێ بێت و هەر ڕۆژەی لە کوچەیەک بێت دەنانانە ناڕوا پرسیار ئاخر بۆ گرنگی ئەوە لە چیدایە ئێوە گەل لە جێگەیە بن باشتر نییە بۆ خۆتان و مشتریەکانتان ڕەنگە زۆری بوێت تا مشتری پەیدا دەکەن لە گەڕێکی تازە یان شاری تازە بێ بەڵابی لە تۆ وایە کارمان دەوەستێ وانییە بەعەکسەوە مشتری خۆی کوناوکون ئەگەڕێ لە شوێنمان باوەڕکە شەوان بۆ ئەوەی تۆزێ مێشکم ئیسراحەتکە تەلەفۆن قوفڵ دەکەم تاوازم لێبێنن من ناتوانم ئیزعاجە بم پرسیار چ وەختێک بێ مشتری کام سەعات بڕوا بکە شتێ بڵێم ڕەنگە بڵێ درۆ دەکا سەعات 5 بەیانی مشتری هاتوون منیش دەکەمە هەرا دەڵێم ها لە ماڵ دەرکران نان نەبوو بیدەن پێتان خۆ بڕوا بکە پیاو نان و ئاوی لە لای مهم نییە بەس سێکس مهمە ژن دەتوانێ بڵێ ها سێکس بەڵام وەک کەر بەکارتان دەهێنم ئەوە پیاو دەڵێ باش زۆر باشە پرسیار دەمێکە خەریکی ئەم ئیشەیت ئەرە وەڵڵا زیاد لە 10 ساڵە بۆ درۆ بکەم پرسیار ئەی هەست بە بێزاری ناکەی چۆن ماوی بە پێکەنینەوە جا خۆژنیوە هەیە 50 ساڵ لە لای مێردا بۆ بێزار نابێ اینجا بە قوربان من خۆم ئێستا سێکس ناکەم بەس دەڵاڵی دەکەم پرسیار دەتوانی بە تەواوی پێم بڵێ ئیشی دەڵاڵ چییە خۆزگام زانی تۆ بۆ حەز دەکەی بیزانی پرسیار ئەمەوێ بزانم سەرۆکبان کێیە و چ کارەیە سەرۆکبان چییە بسمیللا پرسیار یعنی ئەو دەڵاڵەی کە خۆت دەیڵێی بە زمانێکی موسەقاف مستەقاف خۆ هەر موسەقاف ئێمەی فێر کرد و کچ هەمومانی بێ ئەخلاق کرد پرسیار چۆن چۆن چییە من لە پێشا ماڵم لە کەرکووک بوو زەمان سەدام ئەوسا ئەم ئیشە هەر هەبوو غێر تۆ دەزانی عالەم لە برسان بێ ئەخلاق بوون من منداڵم زۆر بوو مێردەکەم بە خێومانی نەدەکرد خۆی نەدەکردە خاوەنمان ئێمەش خۆم و کوڕەکانم لە مەعبەین سلێمانی و کەرکووک قاچاقچێتیمان دەکرد غێر خەڵکیان دەگرت و ئەزیەتیان ئەدا ئەوسا ئیتر ناچار بە قوربان فێر بووم لە سەیتەرەی مەعبەین کەرکووک و سلێمانی و چەمچەماڵ پرسیار چۆن پێر ناڵێم لە سەیتەرە کارمانە کرد خۆم و کوڕم بەرەبەرە وانە بواە ئیشمان ماشی نەدەبوو لە پێشا خۆمان لەگەڵ زاپتوم لازمەکانە بەرەبەرە ئیتر تاوای لێ هات کچمان بۆیان دەبەر حەزەکەم بزانی من زۆر سەریحم کچی محەممەد لە سەیتەرە بەبێ دەڵاڵی ئیشی نەدەڕۆشت دەبوو کچبەری ئەوسا دەیانوت بڕۆ پرسیار ئەو کچانە چۆن دەست دەکەو بێ بەڵابی تۆ ئازانی کچ مورووە یا زەنیانە بەخوا ئێستا لێم گەڕێی 2 سەعات دەرچم و دێمەوەلات سیانت بۆ دێنم چی زۆرە کچ چی زۆرە پیاو تا ئەو کارە نەکەی نازانی لە هەموو شت زۆرترە پرسیار ئاخر چۆن مەسەلەن کچێکە خۆی سەرەتا خەریکی ئەو کارە نەبوو بێ چۆن تووژە بێ لە دوویان دەگەڕین بۆ نمونە لە حەمام لە ساڵۆن لە دوکانەکان لە مەسباح چی زۆرە شوێن دایاندۆزینەوە دەچمە پێش لێیان مەسەلەن لە حەمام دەڵێم تۆ دەناسم یان بە گەرمی چۆن و چاکی دەکەم لێیان مەسەلەن حاشا لە ڕووی تۆ هێواش هێواش کەمە دەچمە پێش یان گەرزانیم تەمەنی زۆر گەورە نیە و مڕاهقا لە ڕێگەی کوڕێکی گەنج ڕەقەم مۆبایلەکەی ئەدەمێ تا ڕای دەهێنێ یان ئەو دوکانارانەی کچ زۆر دەچن و قەرز دەکەن ئیتر قەرزەکەیان بۆ ئەدەینەوە و خۆیان ڕازی دەبن ڕێگە زۆرە ماڵ ئاوەدان هەیهوو هەیهوو تۆ وا دەزانی خەڵکی شەریف زۆر ماوە بەخوا بڕوام وایە لە سەدانەوەی خەریکی ئەو بەزمەرج نییە هەمووی بگیرێن
ئێستا خەڵک زەنگینە دەزانن چی بکەن و چۆن وا دەکەن بڕوا بکە خەڵکی وا دێن و مشتەرین هەزار سوێن بخۆ کە ئەوانە شەریفی مەکەن. پرسیار باشە بەڕای تۆ ئێستا کاسبیەکە زۆرایە زەمانی سەدام. ئەکید ئێستا ماڵ خراپ ئێستا ناکرێ مقارنەی بکەی بە زەمانی سەدام. پرسیار بۆ؟ ئەوسا عالەمەکە دەترسا هەبوون بەڵام بە ئاشکرا نەبوو. بە قورئان من ئەوسا لەگەڵ ماڵ سین ئیشم دەکرد. ملازم و زابتی وا دەهاتن ڕائید هەموو پیاوی گەورە یان مستەشارەکانی سلێمانی بەخوا ڕۆژی سیان و دوان ئەهاتن بۆ ماڵسین ڕەنگیان زەرد دەبوو تا دەردەچوون لە ماڵ بەڵام ئێستا بۆتە مۆدا عالەمەکە هەمووی. پرسیار ماڵی سین کێن؟ دەبینین لە لەشفرۆشیدا وەک هەموو پیشەیەکی تر پلەبەندی هەیە کە لە کۆمەلگای ئێمەدا بە اختصاب دەست پێ دەکات و پاشان بەخواستی خۆی لەشفرۆشی دەکات و پاشان لە لەشفرۆشیدا پسپۆر دەبێتەوە و پاشان دەبێتە سەرۆکباند و دوجاریش وەک بە جۆرێک لە جۆرەکانیان بازرگانی دەکایە خانەنشین دەبێت. هەر بۆیە دەبینین لەبەندیەکی لە دەسەڵات تیادایە و جارێکی تر ناگەڕێتەوە بۆ ئاستی لەشفرۆش. سین دەڵاڵێکی بەناوبانگە لە کەرکووک دایکیان کچیان مێردیان کوڕیان هەموو خەریکن کوڕەکان مشتریان بۆ دەهێنن. باوەڕ بکە لە زەمان سەدام 4 کوڕی هەبوو هیچیان عەسکەریان نەدەکرد هەموو وەرەقەی ئیستیخبارات لە باخەڵی و کاری خۆیان نەکرد ئەوان زۆر زەنگینن. بەخوا بۆ کوڕەکەم 3 جار تەکلیفم کرد یەک وەرەقەی بدەنێ ئێستاش نەیان کرد هەروتی ڕاوەستا بەیانی سبەی سەدامیش ڕووخا ئەوان هەروتیان بەسەر چاو بە شەرتێ ماڵم بۆیان پاک دەکردەوە کچم بۆ پەیدا دەکردن خۆم هەموو ڕۆژ خەڵکم بەڕێ دەکرد. پرسیار تا چەندێک لەو ماڵەمایت؟ من زۆر لێیە بووم. پیاو ڕاز بڕوا کارم لەگەڵیان دەڕۆشت ئیتر من گیرام لە ساڵی 1998 خۆم و کوڕەکەم حکم بووین. نەبوو تۆ هاتی تەلامان لەم عەسکەر سەلام ئەی خۆت نەتبردم بۆ دکتۆری سلێمانی لەگەڵ پۆلیسەکان بیرت نایە؟ پرسیار با چۆن دەزانم لەسەر تەجەسوس گیرابووی وانە بوو؟ با بڕوا بکە توهمەتیان بۆ دروست کردم بۆ خۆم و کوڕم من هیچ ئاگادار نەبووم نامەیەکیان پێدام بیدەمە دەست ئەو پیاوە لە چەمچەماڵ کە هاتم لە سەیتەرەکە خەبەریاندا بوو بێ ئەخلاقەکان یەکسەر خۆم و کوڕمیاندا گرت ئێوە ڵا تەفتیش کراین نامەکەیان گرت ئیتر بردیانین بۆ ئاسایشی سلێمانی 5 مانگ تەحقیقیان لێکردین دواییش حکم دراین. پرسیار ئەم جارە بۆ گیرایت؟ ئەم جارە بڕوا بکە بێگوناح گیرام من ناڵێم پێت بڕوا بکە درۆ ناکەم من خۆم دەڵێم کە ئیشم دەڵاڵیە با مەسوولەکان وانەکەن ئێمەش واناکەین. دەی فەرموو خۆیان 1 سەعات ئیدارە ناکەن بەبێ سێکس ئیتر بۆ ئێمە دەگرن. من لەگەڵەو کچە فەقیرە هاتم بۆ سلێمانی کەچی ڕاست لە سەیتەرەکە ئێمەیان گرت بەخوا لە کاتی تەحقیق پێم دەڵێن یەکێکمان بۆ بێنە ئەوراقتان ون دەکەین. پرسیار ڕەنگە درۆیان کردبێ بەزویستی بێتیان تۆ تاقیب بکەنەوە. درۆ دەکەن ئەگەر ئێستا لە پێش چاوت تەلەفۆنم کرد و مۆعیدم دانا چی دەڵێی؟ پرسیار نازانم ڕەنگە واش بێت بە قوربان من بوختان بۆ کەس ناکەم بەخوا 100 جاریشم بگرن هەر بەردەبم من ناترسم کاسبی خۆم دەکەم بەس ئێمە خەڵکە داماوەکەین بەردەستیان دەکەین ئەی ئەو هەموو خەڵکەی تر کە خەریکن بۆ ناگیرێن ها ئەوەی سێکسمان لەگەڵ دەکا بۆ ناگیرێ مەگەر من کچ بۆ کەردەبەم یان بۆ مانگا غێر بۆ خۆیانە. پرسیار باشە مهم ئێستا بەربووی بۆ ناڕۆیتەوە کەرکووک؟ ئێبێ بەڵابی ناڵێم پێتم نەوت ئەو کچە فەقیرە بەرئەدەم ئی فەقیرە عەرەبە من هێناومە. پرسیار ئەی لەسەر چی بەرنابی؟ حاکمە بێ ئەخلاقەکان دەڵێن بەری نادەین تا کەسێک نەبێتە کەفیلی و دەبێ معاش زۆر بێ. ئێ باشە من ئەو کەسە لەکوێ بێنم ڕاتبی لە 600,000 کەمتر نەبێ من لە سلێمانی کێ دەناسم؟ پرسیار چۆن تۆ ناڵی مشتریمان لێرە زۆرە با بە قوربان ڕەنگە باوەڕ نەکەین بەخوا گەر حەز دەکەی ئێستا لە پێش چاوت بۆ کەس نا حاکم ناوی حاکمێکی برد فڵانی دەکەم وەرە گوێ بگرە بزانە چی دەڵێ دوێنێ ئەم عانانە من 2 سەعات لە مەحکەمە چاوەڕێ بووم دەوەرە گوێ بگرە بزانە ئێستا چی دەڵێ ئیتیسال دەکەم. پرسیار باشە چی دەڵێ؟ کچی لێم دەوێ دەڵێ تۆ کچێکی ناسکم بۆ بێنە ئەوسا کێشە نابێ کەفی لە دۆزینەوە. پرسیار ئادەی تەلەفۆن بکە بزانم وایە؟ ڕاوەستا وەرە تەنیشتم گوێ بگرە وەرە تەماشا ئەو دەفتەرە بکە چەند ژماری تەلەفۆنی تێدایە. پاش 5 جار لە زەنگی مۆبایلەکە ئەم گفتوگۆیە بەڕێوە چوو. با ئەهلەن کاک حاکم. حاکم سەحەتت با
با ئابائم ها طبعا زەنگینی دەمناسیتەوە کاکە من دوێنێ چووم بۆ لای کاک بۆشایی دەڵێت بڕۆ کەفیل بێنە حاکم کاکە وایە ئەبێ کەفیل بێنی با کاکە من لەکوێ بیهێنم ئێوە گەر کەفیلتان دەوێت لە کەرکووک بەسەر چاو وەڵا سیان دەهێنم بەس ڕازی بن حاکم ئەی تۆ وعدی دعوەتت نەدا با باشە کاکە گیان تۆ ئەو ئیشەم بۆ بکە وەڵا دعوەتی خۆشت و کاک بۆشاییش دەکەم هەمووتان بەبان چاو حاکم ئەترسم خۆیمان بۆ بێنی با ناوەڵڵا یەکێکی بۆ دێنم لە پاکەتە باشە برام وەڵڵا بەدڵی خۆ بێ حاکم ئەوە لەکوێوە قساکەی ئیشم هەیە دوایی بیکەرەوە با دەی باش سەرچاو کوڕە هەمووتان بەرتیل نەبێ کارێک ناکەن هەر دەبێ دەمتان شەورکەن دەبڕۆ دەی باشە خوا حافیز سەلامەت بی خۆش بی مەمنون باشە باوەڕێ پێم نییە حەز دەکەی ئێستا لە پێش چاوتا تەلەفۆن بکەم بۆ 100 کەسی تر ژنێک ناوی خانی دەڵاڵە دەڵێ جارێک کاک بۆشایی ئەوە هەر نەیکردێ بڕوا بکە لە ڕۆژێکە بە 6 ناڵێ بەس هەر دەڵێ بێنە پێکەنینێکی زۆر پێکەنی بڕوا بکە بە چاوی عەزیزی هەردووکمان ڕۆژێک تەلەفۆنێک لێی داوتی واش چێ دەبم بۆ کچێکی عەرەب بۆم بنێرە بەس ئەسمەر و توند و تۆڵ بێ با بەرگەم بگرێ منیش هاتم یەکێکم بۆی هێنا وەک ئەسب من لە فندق بۆشایی چاوەڕێم دەکرد کەچی دوای 2 سەعات کچە فەقیرەکە وەک مشکی تۆپیوی لێ هاتبوو باوەڕ بکە قاچی نەبوو لەسەری بڕوا بە سیارەکەیدا ناردبوویانەوە لەبان شارعەکە دایان بەزاندبوو کە هات چاوم پێکەت ئەوەنگان پێکەنیم ژان گرتمی ئەویش سەری ئەوسا بوو دەیقی ژان جنێوی ئەدا بە عەرەبی چەندم پێوت کچە زمانە بگرە فیزاح مەکە حەیامانەشێ هەرەیوت مردم سەگ بابە کوشتمی فەقیرە نەیدەتوانی بجوڵێتەوە هەر وەک حەیوان مامەڵەی لەگەڵ کردبوو پرسیار زۆرن ئەو پیاوانەی حەز دەکەن سێکسی نادروست بکەن جا کام پیاو سێکسی نادروستیان ناوێ من سرم سپی کرد عەرەب کورد تورکمان فارس هەموویم دی ئەشمە بیللا پیاو مەسیحیەکان کەمتر دەنا کام پیاو تۆ زۆر شەریف دەیبینی سێکسی نادروستیان دەوێت ئەویش ئێستا ماوەی 3 ساڵە فەزیح تۆ ناتوانی ئەوسا زەمان سەدام وانە بوو ئێستا هەموو شتەکان گۆڕاون وەک سیدی و سەتەلایت پرسیار چۆن کچەکان یا ژنەکان ڕازی دەبن فەقیرانە چی بکەن بەڵام هەیانە بە ویژدانە مەسەلەن تەکلیفەکە بەڵام کەزانی ئافرەتەکە ڕازی نییە ئیتر زۆر تەکلیف ناکەن یان هەیانە تەکلیفی شتی تر دەکەن شتی پیس وەکو سەتەلای پرسیار وەک کەسێکی بە ئەزمون بەڕای تۆ ئێستا سێکس زۆر گۆڕاوە ئیعتیادی ئەوسا ناڵم پێت کابرا ئەهات یعنی جارێک 2 جار سێکسی دەکرد و دەڕۆشت ئێستا سێکس تەتەووری کردووە ئەوسا کێ دەیوێرە یان کێ دەیزانی سێکسی نادروست بکە پرسیار من بیستم هەندێک کات ئافرەت هەیە دزراوە ئێوە بەکاری دەهێنن بۆ ئیشە نا وانییە بەڵام ڕەنگە دزرا بێت و فرۆشرا بێت من چوزانم دەستا و دەستی کردبێت و خۆشی ئامادە نیە بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی دەڵێ دەمکوژن پرسیار ناترسن ڕاکات شکاتان لێ بکە خۆ من نایدزم ئیتر شکاتی چیم لێ بکە ئەو کە سەرەتا دزراوە گەیاندویانەتە ئەم ناوە ئیتر خۆی ناوێ بڕواتەوە من یەکێک هەبوو لە ماڵ ئاین زانیشم ئەوە لەو کچانە نییە و دزراوە زۆر بەزەیم پیادەهات ویستم مەساعدەی بکەم خۆشی زۆرە ترسا کەچی قبوڵی نەکرد پێی مدوەرە من دەتبەم لێرە نەجاتت ئەدەم پاشان ئەتنێرمەوە ماڵی باوکت کەچی ڕازی نەبوو نازانم بۆ بە شەرتێ لەوێ ئیختیطاف کرابوو هی عائیلەی محتەرەم بوو هەبووش من مساعدەم کردووە معلوماتەکەم داوە بە کەسوکاری و کەسوکاری هەردێشیان پێت داوم ئینسان خێرە هەندێک شت بکە بۆ خوا من حەز ناکەم کەس بە زۆرە و ئیشەی پێ بکرێ خۆی قەناعەتی کرد باشە دەناگوناحە پرسیار باشە ئێستا کە لێرەیت و ماوەیەکە لە سجن ڕزگارت بووە لەکوێ ژیان دەبیتە سەر وەڵا تا ماوەیەک لە ماڵ عین ئەوەی لە سجن بوو ئەویش دەڵاڵی ڕسمیە هەندێ ڕۆگ دەچمە ماڵی دای ماڵی با ماڵی نۆن ئۆهوو ماڵەوەندە زۆرە بەر ناکەوێ منیشیان خۆش دەوێ بەخوا کە دەچم حەز دەکەن لەوێ ببم بەم تەمەنەشەوە پرسیار باشە بۆ خۆ تۆ بە تەمەنی تو دەڵێی خۆم ئەوە ناکەم ئیتر تۆیان بۆ چییە من خەڵک زۆر دەناسم ئەوان حەز دەکەن من لە ماڵیان بم ئێستا تا لە ماڵ عین بووم من تەلەفۆنم دەکرد بۆ
بۆ شایی ئێ گەورەیە و دەستی دەڕوا و ئەویش لەگەڵ خۆی خەڵکی تر دەهێنن ئەوا بۆ ئەوان باشترە مشتری قەڵەو بناسن. پرسیار بۆ لەوێ ڕۆشتیت؟ ئەو بە منی ودوەرە لە ماڵمان دانیشە هەتا ئی بەردەدەیت کەچی کەمە کەمە دەبینم دەڵێت ئیش بکە و پێکەوە پارەی خانوەکە دەدەین. هەموو ڕۆژ باسی کرێ بوو. وتم با بڕۆم باشترە چی زۆرە ماڵ. ئیتر وتم وڵا دادەگیان من ئاوا ئیش ناکەم من احتیاجم نییە لای تۆ بم. ئەزانی چی؟ یەکێ گەر فێر بوو خۆی دەڵاڵی کرد هەموو شت قبوڵ ناکا. ئەو دەیویست من بە ئەمری ئەو خەڵک بەڕێکەم. پرسیار تۆ هەز دەکەی ئافرەتێکە فرۆشیار بێ لە ماڵی دەڵاڵێک زۆر کەساز دەبێت و نامرتاحە بێ؟ ئەکید، چونکە من پێم وتی حوڕ نابێ ناتوانێ بە کەیفی خۆی بڕیار بدات. پرسیار تۆ چەند ئافرەتت لا بۆ لە ماوەی کارکردنە؟ زۆر وەڵا ناتوانم تەحدید بڵێم چەند بەس زۆر. پرسیار مەسەلەن کەی و چەند بوون یان نمونە؟ ئێستا 3 مانگ لەمەو پێش ماڵەکەم لە کەرکووک بوو 4 ئافرەتم لا بوو 3یان عەرەب بوون یەکێکیان کورد بوو خەڵکی بۆ شایی بوو ڕای کردبوو لە دەست کەس و کارەکەی من بردمە لای خۆم و بۆ خۆی پارەی پەیدا دەکرد. پرسیار پارەکە بۆ تۆ بوو یان ئەوان؟ نا نیوە بە نیوە. پرسیار بە یەکسانی تەوزیعی دەکەن؟ نا هەندێک زیاتر بۆ منە چونکە من پارەی کرێ و کارەبا و ئاو و حەقی تەلەفۆن ئەدەم یان مەساریف دەکەم. پرسیار لە ماڵەوە سیدیت هەبوو یا سەتەلایت؟ سەتەلایتم هەیە بەڵام سیدی نا ئەویشم بوو بەڵام فرۆشتم. پرسیار ئافرەتەکان سەیری دەکەن؟ ئارەوەڵڵا دایم بۆ ئەوان مەدرسەیە. پرسیار هەیە حەز نەکا سەیری بکات؟ ئەکید هەیە. ئێستا من ئەو کچەی لە ماڵ عین بوو کە دەمزانی دزراوە هەموو کات کە ئەوان سەیریانە کرد دەمبینی سەری خۆی دادەخست سوور دەبووەوە شەرمی دەکرد هەندێک کەسیش هەر خۆی بێزی لێ دەکاتەوە. پرسیار باشە گەرێکێک لەو ئافرەتانە ویستی دەربچێ لە ماڵی تۆ ڕازی دەبین؟ ئێخۆ من نان بەسمەوە بەڵام بۆ کوێ چن؟ ئەوان خواخۆیانە من دەریان نەکەم چونکە جێگەیان نییە ماڵیان نییە بۆی بچن. پرسیار کەواتە ئێوە هەرە و کچانە دەبەنە لای خۆتان کە بێلانن؟ نا وانییە بەڵام ئەوانە بێکەسن یان نایەنەوێ بگەڕێنەوە ماڵ. اینجا خۆ من بەس کارم بەوان ناڕوا ئەی ڕۆژی 20 کەس دێ من هەر شوێنی بۆ بکەمەوە دێت لەگەڵ کەسێ پارە ئەدات و سەعاتێ گەمێنێتەوە لە ماڵەکەمدا و دوایی دەڕوات. پرسیار ئەوانەش لەش فرۆشن؟ شەر نییە هەیانە لەش فرۆشە هەیانە بەس لەگەڵ کەسێک کە خۆشەویستی خۆیەتی یان حەزی لێ کردووە. ئیتر هەر کەسە و بەجۆرێ زۆر مۆدێلی زەواج نەماوە بە شەرط تەتەووری کرد بەسە عالەمەکە فێر بوون وەکی غەرب. پرسیار ئەگەر کەسێ هاتە ئەوێ و سوتفا خزمی تۆ دەرچوو ناترسی؟ نە بۆ دەترسم ئەو بۆ هاتووە چیەکە؟ منیش وەک ئەو شکات لە منەکە منیش لەو. پرسیار ڕەنگە پیاوێک بێت تۆ بناسێ شەر نییە کچ لەوانەشە بە خەیاڵیان نەیە تۆش کاتی لێ بکەی. وانیە بڕوا بکە کام پیاو شەریفە و زۆر مهمە لە یەک مۆقفی وادا لە من زیاتر دەترسێ. من جارێک کابرایەک هات بۆ ماڵمان بینیم ناسیمەوە برادەر میم برام بوو هەل لە منداڵی لەگەڵمان بوو هاوسێمان بوو من حەپەسام پیاوی وا بەرز دایمە لەسەر ئەخلاق قسەی دەکرد وەڵا هەموو جار دەموت بزانە بڕۆ پیاوی ژوەک ئەو هەیە لەبان پای نوێش بکە چەند شەریفە. کەچی هات منی بینی وتی ها بۆشایی تۆ لێرەی دەوەرە خۆت وەرە من لە زووەوەکەوە تۆم نەدیوە بڕوا بکە 3 کرد جوان لە ماڵم بوون وتی خۆت هەر خۆت ئیلان لەگەڵ خۆت بم. پرسیار کڕیارەکان زیاتر حەزیان لە گەنجایان پیر کوڕە گەنجەکان حەز دەکەن لە ژن یان بێوەژن وەک من بەتەمەن دەڵێن ئەوان باشن خبرایان هەیە بەڵام پیاوە بەتەمەنەکان و خەڵکە پارەدارەکە هەر هاوار کچ گەنجیانە هەر دەڵێن با منداڵ بێت 14 ساڵ بێت 17 ساڵ بێت. پرسیار بۆ ئێچ و زانم هەموو سەتەلایت واهاری کردوون دیوتە ئەوانە دەبینن وا لەگەڵ گەنج خەریک نوشتی وا سیر دەکەن ئەمانیش حەزی لێ دەکەن. اینجا هەندێک لە پیاوە پیرەکان هیچیان پێ نەماوە سێکسیان پێ ناکرێ هەموو لە عمر باوک من چی بکەن هەر تۆزێ ئەیانگرنە باوەشیان و بڕێ یاری بە سنگیان دەکەن و ماچیان دەکەن و بەرەڵایان دەکەن خۆ لە تۆ وایە چی دەکەن. پرسیار هیچ کات بێزار نابی؟ چۆن هەموو ئینسان بێزار دەبێت مەهماکان کارت هەرچی بێت ڕەنگە دکتۆرێکیش بێزار ببێ لە کاسبەکەی بەڵام ناچاریە کە فێریش دەبین اینجا عالەمەکەش وازمان لێ ناهێنن
دکتۆرێک متەقاعیدیش بێ هەروازی لێ ناهێنن. پرسیار ئێستا تۆ بۆ ناچاری؟ چۆن؟ دەی فەرموو بمژێنە، من بەچی کرێخان و بدەم، بەچی ژیان بکەم؟ من پێم وتی حیاتم، ئینسان یەک جار فێر دزی بێ 100 جار دەستی خۆی داغ بکات هەر تەرکی نادات. پرسیار من بزانم تۆ لە هەولێر خانووت هەیە بکرێ، ئێکاکە کرێچی دەرناچێ. کرێچی وەڵا بڕۆ دەری کە من مەمنونتم، پێڵاوەکانت ماچ دەکەم. بەس کاکە ئەو داوای 7 وەرەقە دەکا لە من بە قوربان. پرسیار بەتەمای واز لەم ئیشە بێنی ڕۆژێ لە ڕۆژان؟ ڕاستت دەوێت زۆر جار ماندوو دەبم، دەڵێم واز دەهێنم بەڵام بە تەلەفۆن شێتم دەکەن. پرسیار بەتەمای لەکوێ بژیت؟ من ئێستا خانوو دەگرم بکرێ، بە نووسینگەم وتووە. پرسیار بۆ زۆربەی دەڵاڵەکان لەگەڵ پیاوێک ئیش دەکەن؟ باشترە، کارت ئاسانترە، ئەو زوو ناناسرێ. اینجا لە ماڵێکدا کە پیاومان لەگەڵ بێت چەند سیارە خەڵک هەموو شۆمان بکا ناترسین، چونکە شوبهەمان لێ ناکەن. خەڵک وازانێ پیاوی خۆمانە و ئەوانش کە دێن وا دەزانن میوانی پیاوەکەمانە. اینجا کەس خانوو ناداتەکرێ، بزانێ ئافرەتێکی تەنیایی. پرسیار چۆن نازانن کە ئەوە پیاوی تۆ نییە؟ چوزانن، خۆ داوای عەلامە لێ ناکەن، ئەوە ماڵە خۆ فندق نییە. پرسیار باشە مێردەکەی خۆت باشتر نییە لەگەڵی بی؟ نا، ئەو زۆر تەماعە، ڕۆژی 1 ملیۆن پەیداکەم هەر دەڵێت کەمە. بابێت اینجا من ڕەنج بدەم، ئەو هەموو خەڵکە ڕایی بکەم، کچ عالەمم بێ ئەخلاق کرد ئەو بیخوا، باشترە من بۆ خۆم ئەو بۆ خۆی. پرسیار باشە گەر ئافرەتێک لە ماڵی تۆ سکی بوو چی لێ دەکەی؟ ئێعتیادی زۆر ڕوو ئەدات، ئاسانە، خەڵک ئێستا لە کەرکووک زۆرن، بەس ئەوە ئیشیانە، حەقیان نییە سکمان لەکێیە. ناپرسێت، پارەی خۆی وەردەگرێت و لە ناوی دەبا. پرسیار چۆن؟ بە دەرزی یان کورتاجی بۆ دەکا. دەستگای هەیە لە ماڵ وەک مستەشفا، هیچ فەرق ناکات، هەموو شت مەزبوط جوان پاک و تەمیز بۆمان لا دەبا، یا ژنمان بۆ دەکەنەوە کچ. پرسیار چۆن؟ دەڵێ 2 ڕۆژ پێشەوەی بڕوا بە بووکی بۆم بێنن 2 تەقەڵە ئەیدەم لێی و پیاوەکان نازانن. پێکەنینێکی زۆر پێکەنین. بڕوا بکە پێنجشەم بۆی ئەدوورێ و جمعە دەڕوا بە بووکی هەروە ئاسان، بڕوا بکە بە چاو عەزیزت. پرسیار مەرجە ئێوە وەک سەرۆک باندە و کەسانە بناسن؟ وەڵا تۆ ناوێک زۆر سەیرت بۆ ناوین. پێکەنی ئەکی دەبێت کە دەڵاڵیمان کرد هەموو کونێک شارەزابین، دەنا کارمان ناڕوا. پرسیار کەس هەیە بە مێردەکەی و شتی وا بکە؟ هەن محتاجن یان برسین، ئیتر هەشە خۆی حەزی لێ دەکا، مێردەکەی پیرە لەگەڵی نانوێ یان بەدڵی ئەو جنس ناکات. پرسیار باشە ئەمانە لە نەبوونیدا ئەم کاراکەن یان چی؟ نا فەرقە. ئێستا نون کوا احتیاجە؟ س گ ش ب کوا محتاجن؟ بەس بۆ ئاڵتون و زێڕ و ماڵ و مۆبێلە و سیارە و مۆدێل، ئەوان هەر ڕۆژەی لە ساڵۆنێک خۆیان جوانەکەن. تۆ ماڵیانت بینیوە وەکی فلم مصریەکانە، بڕوا بکە بەعزێکیان کە دەچیتە ماڵەکانیان نازانی تەماشای چی بکەی. کوا ئیترەوە احتیاجە؟ ناڵەکانیان هەموو سیاری کەشخە لە ژێریان. اینجا یەک حەقیقەت هەیە بیزانە، کڕیار پیاوان لە کەرکووک یان مووسڵ زۆر ڕەزیلن، پارە کەم دەدەن. من جارێک دێمە سلێمانی ئەوەندەی 2 هەفتە لە کەرکووک زیاتریش دەستم دەکەوێت. چۆن فەرق نییە؟ لە کڕیاریش و فرۆشیاریش فەرقە. پرسیار تۆش بۆیە دەتەوێت لێرە ماڵدا بنەی؟ من درۆ ناکەم حیاتم، وتم پێت، بەڵام کەس نابەمە لای خۆم. خۆشم ناتوانم 2 جار عەمەلیاتم کردووە، بەڵام لەگەڵ ئەو پیاوە ئیتیفاقم کردووە، بەس ماڵ دادەنی جێگەی خەڵک دەکەینەوە. هادەهوە تۆ سەبر کەلێم، منیش بە 6 مانگ وەک ئەوان سارە دەکڕم یان نا، دەبزانە. پرسیار ئەو پارانە خێری هەیە؟ بۆ نا، خۆ من دزی ناکەم، ماڵ خەڵکی ناخۆم، خەڵک خۆی دێت مەمنونن، زۆر لە کەس ناکەم. ئەی ئەو پیاوانی دزی لەو میلەتە ژەکەن و بێ ئەخلاقی ژەکەن، گوناح نییە؟ پرسیار تۆ بۆ ئەو نەڕەقەت لە بۆشاییە ناترسی تووشت کەن؟ جنێوێکی زۆر ناشرینی دا پێیان، پڕ بەدڵی خۆی بوو، دیار بوو داغ لە دڵە، هەمویان سڕیان لەژێر دەستما، خۆبوختانیان بۆ ناکەم. ئەوە دەفتەر تەلەفونەکەم، ناوی 150 زیاتر لەو پیاوانی تێدایە. باشە تۆ بۆ تەلەفونەکانیانە نییە؟ ئەمانە ڕقەمیان چی دەکا لای من؟ پرسیار من بیستومە ئێستا ئەو پیاوانی تۆ وارقە لایەنە وا نەماون و وەزعەکەش باشترە. ئێبە قوربان بۆ هەمووی 4-5 مانگە، ئەوانە دەوڵەمەندەکانن، تەلەفون ناکەن، خۆیانە چن بۆ مسر، لوبنان، بەیروت، ئێران، بۆ ئۆروپا. جاران تەلەفونیان دەکرد بۆشایی یەکێکمانەوێ خەڵکی بەغا بێ، یا با تورکمان بێ یا با فارس بێ. پرسیار بۆ؟
تانە ناسرێن؟ پرسیار: هیچ کات کڕیار خۆی دەوێرێ بە ژنێ بڵێ ناترسن ژنێک حەیان بەرێ؟ ناوەڵڵاه ناترسن. زۆر ژنەکەوانە بوو یان ئیشی بۆ ناکەن یان تووشیەکەن. من ژنێکم دەناسی ئەبەدەن حەزی بەو شتانە نەدەکرد. کوڕەکەی ئەمریکیەکان بردیان، گوایە نازانم ئیخباری لەسەر کرابوو، ئێچوو بۆ شوڕتا بۆ کوڕی بگەڕێ لەگەڵ بووکەکەی. وەڵا لەوێ زۆر دەستیان پێکرد بوو تا دوایی وتبویان دەعوەتمان دەوێ. ئەویش چوزانێ. وەڵا ئیتر بووکەکەی فەقیرە هەتا بەیانی بە 3 کەس بردبوویان. بەیانی هاتە ماڵ سعات 8 خۆی کوشت. یەک فیشەکی نا بەسەری خۆیەوە. من باش باشەمزانی ئەو زابطە هەمووی بۆ باس کردم. دواییش خەسوویم بینی هەمان شتی وت. کوڕەکەشیان نەبوو. ئەنجا هەزار لەوە خراپتر قەزیەم لایە. پرسیار: کەلیمەیەکی سڕی هەیە لە نێوان ئێوە و کڕیاریان فرۆشیار؟ مەسەلەن ناڵێن یەکشت ئاو هەموو باشر، دەڵێن دەعوەتمان بکە. پرسیار: کڕیار شەرتی هەیە فرۆشیار پاک و خاوێن بێت؟ نەوەڵڵا، بەس مێی نەبێ حەقیان نییە پاکە پیسە ماڵ خراپ. ئەوان لەگەڵ کەر سێکس دەکەن. پرسیار: بەڕای تۆ وەک یەکێک لە دەڵاڵەکان حەستان لە ڕۆژە یان لە شەو بۆ ژیانی خۆتان؟ من حەزم لە شەوە، نازانم ئەوانی تر. ئافرەتەکانیش کەلام بوون، هەر حەزیان بە شەو بوو. پرسیار: بۆ؟ تۆزە ئیسراحەت دەکەین، بە ڕۆژ گیانمان وەک مەکینەیە. اینجا هەندێک جار خەڵک زۆر دێن بە پێکەنینەوە. باوەڕ بکە عیادەکان بەبەر ناکەون. هەندێکیش پێمان دەڵێت پاسی کۆستەر. پرسیار: سوتفەی کەست کردووە زۆر سەیر بێ لەلات لە ماوەی کارەکەدا؟ جارێک کژمی مزایەکەم موسڵمانە، یعنی نوێژەکە، زۆر محتەجەم و محەجەبەش. هەر دای لە قاپی لەگەڵ 2 پیاو. ماڵم لە هەولێر بوو، هەر حەپەسام، ئەویش عینەن. ئیتر من هیچ خۆم تێک نەدا، فەرموم کرد لێیان. چوونە غورفە، کار خۆیان کرد. وەڵا کە دەرچوونە دەر چاوێکم داگلی ئەو ما نەڕۆژ لەگەڵیان. بەس ڕەنگی زەرد بوو دەترسا. کەمێک نازانم شەرم گرتبووی چی. ئیتر ماو لێم پرسی بۆ وا دەکەی؟ وتی احتیاجم، براکانم بەس خەم ژنەکان خۆیانە و دەربەست ئێمە نایەن. وتم باش، چۆن هاتوویتە؟ وتی 4 ساڵامە ئیشمە و هاتوو چۆ دەکەم لە بین کەرکووک و هەولێر. ئیتر پارەکەم داوە بەخۆی. وتم هەڵی گرە با پێو بێ. وتی شم پێی وەرە لەگەڵ خۆم بژی و لەلام با. وتی نە، دەڕۆم، ئەوانی تر لە ماڵ نازانن ئەمە دەکەم. وتومە تەعین بووم لە منەظەمە لە هەولێر. ئەگەر هەنێ شەویش نەگەڕام بۆ ماڵ قسە ناکەن، وا دەزانن هەم لە منەظەمەکە کارم هەست. پرسیار: ڕۆژێکی ناخۆشی خۆت؟ ماوەیەک بێدەنگی دایگرت، هیچی نەوت. ڕۆژی خۆش کووە؟ پێمەڵێی بۆ ڕۆژێک هەبوو خۆش بێت تا بتوانم تەحدید ڕۆژە ناخۆشەکان بکەم. من یەک معلومان ئەدەمە تۆ بیکە ئەڵقە بۆ گوێت. هیچ دەڵاڵێ مرتاح ناخەوێ، هیچ ئافرەتێکی لەش فرۆش بە ئیسراحەت ناخەوێت و ناژی. بەڵام هەموو پیاوی دنیا کڕیار بێ یا کڕیار نەبێ بەبێ خەم دەخەون. پرسیار: بۆ؟ ئیتر هەڵبەت خوا وای کردووە. ئەوان ناترسن، بێشەرمن، قانون لەگەڵیانە، خوا لەگەڵیانە، هەموو شت لە ساڵحی ئەوانە. تەنها ڕۆژی خۆش بۆ من ڕۆژی مردنمە، ڕۆژی ناخۆشیش ڕۆژی ژیانمە. پرسیار: ئەگەرەوە نەبێزاری بۆ واز ناهێنی؟ حیاتم، ئینسان کە فێر نانی بێ ئەخلاقی بوو ناتوانێت بە مردی بژی، ئەوە قانونە. گوێگری ئازیز، لە میانەی فرۆشگای سێهەمیشدا وەک فرۆشگاکانی تر چەند تێبینیەک هاتووە کە لێرەدا هەوڵ دەدەین بە پێی ژمارە بۆت بخوێنینەوە. تێبینی ژمارەیەک: تا ئێستا و لە ماوەی ڕابردووی توێژینەوەکەمانە توانیمان زۆربەی زۆری کاریگەریەکانی لەشفرۆشی لەسەر کۆمەڵگاکەمان بە پێی بنەما تیۆریەکان بخەینە ڕوو بیسەلمێنین. ئێستاش دەبینین لەسەر خەڵکی کوردستان و لەسەر دەمی ڕژێمی بەعسدا لەشفرۆشەکانیان بەکارهێناوە بۆ کاری سیخوڕی. پێویستیەکانی ڕژێمێکی تۆتالیتاری وەک بەعس بە سیخوڕی
هەروەها ئەو حکمەی کە هەیبووە بۆ ئیعدامکردنی لەشفرۆشەکان دوو دیوی یەک پاران، چونکە یەک سیستمی بەعەس سزای لەشفرۆشەکانی داوە بە ئیعدام بۆ ئەوەی کاریگەریە خراپەکانی لە خۆی دوور بخاتەوە. دوو لە ڕووی پراکتیکیەوە لەشفرۆشی وەک کەرەسەیەک بەکارهێناوە بۆ کاری سیخوڕی و هانی داون بۆ ئەو کارە. ئەمەش دەبێتە هۆکار بەو بەنهێنی بڵاوکردنەوەی لەشفرۆشی و فراهەمکردنی وەک کەرەسەیەک بۆ بەدەستخستنی هەواڵی سەربازی و خستنەڕووی پلانە سیاسیەکان و تا دوایی. کەواتەیەکێکی تر لە کاریگەریەکان کاریگەری لەشفرۆشیە لەسەر ژیانی لەشفرۆشی لە کوردستاندا. تێبینی ژمارە 2 دەبینین لە لەشفرۆشیدا وەک هەموو پیشەیەکی تر پلەبەندی هەیە کە لە کۆمەلگای ئێمەدا بە احتیساب دەست پێکات و پاشان بەخواستی خۆی لەشفرۆشی دەکات و پاشان لە لەشفرۆشیدا پسپۆرت دەبێتەوە و پاشان دەبێتە سەرۆکباند و دوجاریش وەک بە جۆرێ لە جۆرەکان یا بازرگانی دەکا یا خانەنشین دەبێت. هەر بۆیە دەبینین پلەبەندێکی لە دەسەڵات تیادایە و جارێکی تر ناگەڕێتەوە بۆ ئاستی لەشفرۆش. تێبینی ژمارە 3 سەیرە خۆی مقارنە دەکا بە دکتۆرە، کەواتە ئەم ژنە بەو پەڕی قەناعەتەوە ئەم کارەکات و زۆر شانازی پێوە دەکا. تەنانەت لە سەرەتادا دەڵێ من دەڵاڵم و هیچ ناترسێت لە کارەکەی. کۆتایی فرۆشگای 3. فرۆشگای 4 لاپەڕە 370 خاوەنی عین ڕا حا تەمەن 46 ساڵ دانیشتووی شاری سلێمانی تەمەنی لەشفرۆشی 13 ساڵ وەک سەرۆکباند کاری کردووە 6 ساڵ ئاستی خوێنەواری 6 ئامادەیی ڕێگای فێربوون مێردەکەی وازی لێهێناوە و خۆی دەستی داوەتە کارەکە چاو پێکەوتنی یەکەم پرسیار لەسەر چی گیراوی؟ لەسەر مادەی 3 و 4 تێبینی مادەی 3 و 4 بە پێی یاسای عێراقی مادەیەکی تایبەتە بۆ ئەوانەی سێکسی ناشەرعیەکەن بەرامبەر بە پارەیەکی دیاریکرا و دەبنە هۆکار بۆ فرۆشتنیشی واتە بازرگانی سێکسی. پرسیار دەمێکە و ئیشاکەی من خۆم نایکەم